کتێبخانەی هێلین. کتێبخانەی هێلین هەرجارە و کتێبێک پێشکەش دەکات. ئەم جارە کتێبی عەشق و ژیان پێشکەش دەکات. بانگی وێنەگرێک بکە تاکو وێنەیەکی هەردووکتان وەک ژن و مێرد بگرێت. وێنەکە لە چوارچێوە بگرە و لە شوێنێکی گونجاو لە ماڵەوە هەڵی واسە. نەمامێک بکڕە و بیڕوێنە ساڵانە لە ساڵیادی زەماوەندیتان سەبارەت بە گەشەکردنی عەشقی خۆتان و ئەو نەمامە بدوێن. نهێنی عەشق لەوەدایە لە بێدەنجیدا دەستی یەکتر بگرن، کەم کەم فێر دەبن بەبێ وتە پەیوەندی ببەستن. کاتەکانی پێشکەشکردن 2 سیخ لە چینیوەڕۆ 7 سیخ لە چی ئێوارە یەکی شەو. کتێبخانەی هێلین. کتێبی عەشق و ژیان وەرجێڕانی فریاد بارزانی. خوێندنەوە زینە محەممەد. جێبەجێکاری هونەری ئاشتی عەبدوڕەحمان. سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ سەرجەمبی سەرانی ڕادیۆی هێلین. ئاسوودەین هاتینە خزمەتتان دووبارە لە کتێبخانەی هێلین بۆ پێشکەشکردنی کتێبێکی تر بە ناوی عەشق و ژیان وەرجێڕانی فریاد بارزانی. خۆشەویستان دەخوازین ئەم کتێبە سوودی بۆ هەمولایەک هەبێ بۆ خوێنەرانی ئازیز و وەبیسەرانی خۆشەویستمان. فەرموون لەگەڵمان بن بۆ بەشی یەکەم لە کتێبی عەشق و ژیان. لە سەردەمی کریستۆفەر کۆلۆمبس مرۆڤ لەو باوەڕەدا بوو گۆی زەوی پانە. ئەم کەشتیوانە گەورەیە هەوڵێکی زۆریدا تاکو بۆ هەر کەسێک کە ئارەزووی گوێگرتنی هەبوو شڕۆڤە بکات و بڵێت گۆی زەوی خڕە نەکپان. پێداگری و بەرگری لەم بابەتە بووە هۆی ئەوەی بە بەردەوامی گاڵتەی پێ بکرێت و سوکایەتی زۆری پێکرا. کاتێک کریستۆفەر کۆلۆمبس سواری کەشتیە بچووکەکەی دەبوو بەنیازی دۆزینەوەی سەرزەمینی خەونەکانی دەڕۆیشت، هاوڕێیانی پێکۆڵیان دەکرد ئەم بیرۆکەیە بەجێبهێڵێت، ئەو مەبەست و ڕێڕەوەکەی بگۆڕێت. لەو ساتەدا دوودڵی بۆ گەڕانەوە و چاوپۆشی بۆ ئەم گەشتە پڕ مەترسەی لا دروست بوو. ماندووبوون، برسێتی، درێژبوونی ڕێگاکە، نەبوونی مسۆگەری، گومان و کۆسپی لە ڕادەبەدەر ئۆرەی کەشتیوانانی ناو کەشتەکەی لاواز کردبوو. جگەل لە کریستۆفەر کۆلۆمبس ئەوانی تر هەمویان لەو باوەڕەدا نەبوون سەرزەمینێکی تر هەبێت و بە خۆڕایی هەوڵیان دەدا تاکو ئەم توێژەرەوە سەرسەختە ڕازی بکەن دەست لەم هەوڵ و کۆششە هەڵبگرێت و بگەڕێتەوە. ئەمەش لە کاتێکدا بوو مەودایەکی زۆر درێژیان لەناو دەریادا بڕی بوو. ئەم گەشتە لە هەلومەرجێکی زۆر خراپ و ئاو هەوایەکی مەترسیداردا ئەنجام درابوو. ئەوان بە کریستۆفەر کۆلۆمبسیان دەوت ئیتر ناتوانین دەریاوانی گەورە شتێکمان پێ بڵێ. سەوڵ لێبدەن، سەوڵ لێبدەن، دیسان سەوڵ لێبدەن. ئەوەی مای بەختەوەری بوو کەشتیوانانی ناو پاپۆرەکە سەرڕای ماندووبوونیان لە فەرمانی فەرماندەکەیان دەرنەدەچوون. سەرنجام بە پشودرێژی و هەوڵی زیاتر و وشکانیان بینی و پیرۆزمەندانە لەسەر زەمینی نوێی ئەمریکا لەنگەریان گرت. دەبینیت مەلەوانان دەیانەویست لە چەند کیلۆمەتری ئەو چیشوەرە دەست لە ئامانجەکە هەڵگرن. بەڵێ هەنگاوەکانی دوایی سەختترین بەشی ڕێگان بێنە بەرچاوی خۆت. ئەگەر کاریگەری بێ هیوایی ئەوانی تر بەسەر ئیرادەی کریستۆفەر کۆلۆمبس زاڵ بوایە چیان لەدەست دەدا؟ بۆ ئەو خۆی چۆن دەبوو؟ جگە لە شەرمەزاری و نائومێدی چ ئەنجامێکی بەدواوە دەبوو. چەند مرۆڤ لە جیهاندا هەندێک جار ئامانجی بەرز و پیرۆز بۆ خۆیان دەست نیشان دەکەن، بەڵام هەرکە ڕوبەڕووی یەکەم کۆسب بوونەوە بەرەو دواوە دەکشێنەوە. جیهان چۆن یادمان دەکات؟ بێگومان دەستەواژەی خەڵاتی نۆبڵت گوێ لێ بووە. تەنانەت دەزانیت کەسانی سەرکەوتوو ئەم خەڵاتە وەردەگرن کە کارێکی گەورەیان ئەنجام دابێت. بەڵام ئایا دەزانیت ناوی خەڵاتەکە لەکوێ وەرگیراوە؟ ئالفرێد بەرنارد نۆبڵ داهێنەر و چیمیازان و چەکسازی سویدی بوو. لە ساڵی 1833 لە شاری ستۆکهۆڵم لەدایک بوو. لەو سەردەمەدا جیهان ئەوی
وەک داهێنەری دینامیت دەناسی. ئەو لە سەدەی 19 خاوەنی کۆمپانیای چەکسازی بوو. دەڵێن چاپکردنی هەواڵێکی بەهەڵا سەبارەت بە کۆچی دوایی ئەلفرێد نۆبڵ لە ڕۆژنامەیەکی ئەو سەردەمەدا و ناساندنی وە کەسێکی خراپ و تاوانبار بوو بەهۆی ئەوەی ئەو بزانێت خەڵک چۆن لەو گەیشتون. هەواڵەکەش بەم جۆرە بوو. فریشتەی مەرگ کۆچی دوایی کرد. دکتۆر ئەلفرێد نۆبڵی داهێنەر کە بە کوشتنی کەسانێکی زۆر و لە ماوەیەکی کەم دەوڵەمەند بوو دوێنێ کۆچی دوایی کرد. ئەم نووسینەوای کرد بیر بکاتەوە لەوەی خەڵک چۆن یادی دەکەن، بۆیە بڕیارێکی نوێیدا و وەسیەتنامەکەی نووسی. زۆربەی سەرمایەکەی بۆ خەڵاتێکی گەورە تەرخان کرد کە ساڵانە بە کەسانێکی لێهاتوو بدرێت. بەم شێوەیە خەڵاتی نۆبڵ کە ناوبانجی جیهانی هەیە هاتەکایەوە. پێکەنین وەک دەرمان لە تیپی بایرن میونخ. ڕاهێنەری تیپی بە ناوبانجی بایرن میونخ هەوڵ دەدات بە خوڵقاندنی کەشێکی دۆستانە لە کەمپی زستاندا بارودۆخی تیپەکەی بۆ بەردەوامی وەرزی تۆپی بێ بگۆڕێت. لە لوی فنگاڵ ڕاهێنەری ئەم تیپە شانبەشانی ئەنجامدان و پێداچوونەوەی بەرنامەکانی تەکتیکی داوای لە یاریزانان کردووە بۆ بەدەستێنانی کەشێکی لەبار هەوڵ بدەن لە تیپەکەدا هەندێک ڕێخۆشکەری وەک پێکەنین بۆ خوڵقاندنی گۆڕانکاری لە ورەی یاریزاناندا لە پێش چاو بگرن. فنگاڵ هەوڵ دەدا زۆر گەرم و گۆڕتر لە هەمی شەو لەگەڵ یاریزاناندا ڕووبەڕوو بێت تاکو ئەم ورەیە لە تیپەکەیدا بە تەواوی جێگیر دەبێت. لەکوێی ئەم جیهانە گەورەیەدا پرسیاری لەکوێی ئەم جیهانە گەورەیەدا پرسیارێکی گرنگە. ئەگەر هەمیشان پرسیارە لە خۆمان بکەین دەبێتە هۆی هاندانمان بەرەو پێشکەوتن لە جیهانی ئەمڕۆدا. ڕاستگۆیانە لە خۆت بپرسە، ئەمڕۆ لەکوێ ئەم جیهانەدام و بەیانی شوێنی من لەکوێ دەبێت؟ ئەگەر هەستت کرد بە وەڵامی ئەم پرسیارە ڕازیت و ئامانجەکانی ئەمڕۆت لەگەڵ بەیانی جیاوازیەکی ئەو تۆیان نابێت، بیر بکەرەوە و هەوڵی خۆت بۆ گۆڕانی پۆزتیڤ لە ژیاندا بەکاربێنە. هەوڵ بدا ڕۆژانی داهاتوو لە ڕۆژانی پێشووتر لەبارتر بێت تاکو پەنجەرەی سەرکەوتنی زیاتر بەرەو ڕووتان دەکرێتەوە. پرشنگی وتە هەر شتێک بۆ گەشەکردن پێویستی بە ڕێکاری هەیە. ڕاستی هەمیشە ئاکامی پۆزتیڤ و بەجێ بەدیدێنێت. ئەگەر بیر لە باشی یان خراپی بکەنەوە هەر هەمان شت بۆتان ئاوەژوو دەبێتەوە. هەر هەنگاوێکی گەورە سەرەتا بە ئەستەم دێتە بەرچاو. کەسێک بیر نەکاتەوە هەمیشە دەدوێت. هیچ شتێک لەم جیهانە بەڕێکەوت نییە. شادی لە ئاکامی کردەوە بەدەست دێت. پێش هەموو شتێک بزانە چیت دەوێت. عەشق تاکە سەرچاوەی هێز و خۆشەویستیە. جیهانی بیرکاری. جیهانی ژمارە و بیرکاری هەمیشە سەرسوڕمانی زۆری تێدایە. بۆیە سەرڕای دژواری چەمکەکانی بیرکاری سەرنجڕاکێشان و دڵڕفێنی تایبەتی خۆشی هەیە، بەڵام هەندێک لەو ژمارانە زۆر سەیرن. بۆ نمونە 73 جاران تەمەنی خۆت جاران 138,037 بکە تاکو وەڵامی سیر بەدەست دەهێنیت. ئەم کارە لەگەڵ هاوڕێکانت ئەنجام بدە. هەرچەند ئامانج بە نرختر بێت سەرکەوتنی تۆ بەرزتر دەبێت. هەرچەند زۆرتر هەوڵ بدەی زیاتر بەدەستدێنیت و سەرکەوتوتر و سەربەرزتر دەبیت. هەرچەند ڕازگۆتر بیت زیاتر لە خوا نزیکتر دەبیت. هەرچەند زۆرتر هێژا و بەڕێز بیت ژیانت جوانتر و هێمنیت زیاتر دەبێت. هەرچەند لە خۆبایی بوونت کەمتر بێت هاوڕێی زیاترت دەبێت. هەرچەند زیاتر لە ڕابردوو پند وەربگریت ئەمڕۆ و داهاتوو بە چاوی ڕاستی ببینیت ئاکامی باش بەدەست دەهێنیت. هەرچەند بیر و هزری پۆزتیڤت هەبێت زیاتر خۆشەویستی کەسانی تر بۆ لای خۆت ڕادەچێشی. ئایا باوەڕت بە شانس هەیە؟ پەیوی شانس وشەیەکە هەمیشە گوێمان لێ دەبێت. کەسانێک بە ئاسانی بەلایدا تێدەپەڕن و باوەڕیان پێ نییە، بەڵام کەسانێکی تر هەن هەمیشە لە شانس و بێشانسی و خۆش شانسی دەدوێن. ئایا تۆ لە کامیانیت؟ ئایا باوەڕت بە شانس هەیە؟ یان لەو باوەڕدانیت شانس هەبێت و هەموو شتێک هەوڵ و کۆششی پێویستە؟ ئەگەر دەتەوێت خۆش شانس بیت سەرنج لەم خاڵانەی خوارەوە بدە. ئەو شانسە بێوێنەیەی کە هەمیشە چاوەڕێت کردووە سەرنجام لە دەرگای ماڵی تۆ دەدات تەنیا پێویستە بەباشی سەرنجتان لە دەنجی دەرگا بێت. ڕۆژانە بۆ چەند خولەچێک بۆ پێداچوونەوە بە ڕوودا و هەڵکەوتە پۆزتیڤەکانی ژیانتە بچۆرەوە. هەمیشە شاد بە،
هێزر و بیری پۆزەتیڤت هەبێت و کێشەی بچووک گەورە نەکەیت. گوێ لە دەنجی ناوەوەت، بە تایبەتی ئەوەی دڵت دەڵێ بگرە. هەمیشە و دەنگە پۆزەتیڤە، چرکە ساتی خۆشی بەدواوەیە. ئەزمموی نوێ تاقی بکەرەوە و لێی مەترسە. هەمیشە لەگەڵ دایک و باوکت لەبارەی ئەزمموی ئەوان بدوێ. هەوڵ دەدەم شادی پێشکەش بە کەسانی تر بکەم و پێکەنین بکەمە میوانی لێوەکانیان. هەوڵ دەدەم ئەوەی دەزانم فێری کەسانی تریش بکەم و ئەوەی نازانم لەوان فێر بم. هەوڵ دەدەم ئەو بەڵێنەی بە کەسانی تر داومە جێبەجێیان بکەم تاکو کەسانی تریش بەو بەڵێنەی داویانە وەفادار بن. هەوڵ دەدەم ئەمڕۆ پشودرێژ بم تاکو بەیانی سەرکەوتوتر بم. هەوڵ دەدەم نرخی ئێستاکە بزانم چونکە خاڵی پەیوەندی چاخ و ڕابردوو و داهاتوو ئێستاکەیە. هەوڵ دەدەم لە کردداری کەسانی تر پند وەربگرم و بۆ کەسانی تریش ئامۆژگار بم چونکە مانای ژیان ئەم خاڵەیە. هەمیشە ڕاستگۆیی. زۆر جار ئەگەر بمانەوێت لە مانا و گرنگی وشە و بەهایەکەی بگەین ئەوە هێنانە بەرچاوی پێچەوانەکەی تێگەیشتنیشی ڕوون و ڕەوانمان پێدەبەخشێ. لێرەدا کە باز لە ڕاستگۆیی دەکەین ئەوە درۆ و درۆزن کە پێچەوانەکەیەتی یەکسەر پێناسەیەکمان لەمەڕ ڕاستگۆیی دەخاتە بەردەست. هەمیشە ڕاستی و ڕاستگۆیی تای تەرازوی کەسایەتی مرۆڤ قورس و سەنجین دەکەن. مرۆڤی ڕاستگۆ جێگای ڕێز و متمانە پێکردن و خۆشەویست بوونە. مرۆڤ لەگەڵ کەسی ڕاستگۆدا هەردەم ئاسوودەیە و بڕوای بەخۆی و بەرامبەرەکەیەتی. کەسی ڕاستگۆ هێمنی بە دەوروبەرەکەی دەبەخشێ و هەرگیز هاوڕێ و دۆست و کەسوکارەکانی بەدوودڵی و گومانەوە مامەڵەی لەگەڵ ناکەن، بەڵکو لەگەڵیدا هەست بە سۆز و پشت و پەنا و دڵنیایی دەکەن. بۆیە هەموو کەس هەست بە هاوڕێتی و دۆستایەتی کەسانی ڕاستگۆ دەکات. یەکێ لە ئامۆژگاریەکانی باوباپیرانمان و لەوانە و ڕێنماییە کۆمەڵایەتی و فەلسەفیەکان ئەوەیە هەموو کات خۆمان لە کەسانی ناڕاست و بەدگۆ بپارێزین و لێیان دوور بکەوینەوە، چونکە زیان بەخشە و دوور نییە تووشی هەڵە و ڕووداوی ناخۆش و ڕێگەی چەوتمان بکات و لای خەڵک بە هاوڕێ کەسێکی دزێ و ناپەسەند هەژمار بکرێن. کەسی ڕاستگۆ هەمیشە سەربەرز و باوەڕ بەخۆ بووە. لە ناو کۆمەڵگادا ڕێزی لێدەگیرێ و خۆشەویستە و جێگەی باوەڕ پێکردنە، کەواتە با هەمیشە ڕاستگۆیی بکەینە دروشم و ئامانجێکی سەرەکی ژیانمان و بەمە بردنەوەی گرەوی سەرکەوتنمان لە ژیاندا زامن دەکەین. چۆن دەبیتە کەسێکی ڕێز لێگیراو؟ هەموو کەسێک حەز دەکات مرۆڤێکی بەڕێز بێت لای خەڵکی و دەوروبەرەکەی بەڕێزەوە هەڵسوکەوتی لەگەڵدا بکەن. بەڵام زۆر جار و لای هەندێکمان ڕاستیەکان نابینین و دەمانەوێ بێهۆ خەڵک هەر لە خۆیەوە ڕێزمان لێ بگرن. لە کاتێکدا بەدەسێنانی ڕێز یان بەڕێز بوون لە ناو کۆمەڵگەدا پەیوەستە بە خۆمان، واتە بەندە بە کەسایەتی و ڕەفتار و ئاستی باشی و خراپی خۆمان. بۆیە گەر بمانەوێت کەسێکی بەڕێز بین پێویستە چەند خاڵێکی گرنگ و بنەڕەتی هەن بەشێک لە کەسایەتیمان بن. بۆ نمونە لە ڕووی ڕەوشت و ئاکار و کردار دەبێت کەسایەتی خۆمان بپارێزین و بزانین کە هەمیشە کەسی دەستپاک و زمانپاک و دایانپاک بە تایبەتی لە کۆمەڵگای کوردیدا ڕێزی لێگیراوە و متمانە پێکراوە. هەروەها سادەیی لە دڵ و دەروون و ناخپاچی و نیازپاچی و دادپەروەری و جیاوازی نەکردن لە نێوان کەسەکان و ڕێزگرتن لە بیر و باوەڕی بەرامبەرەکانمان هەمیشە کەسێکی ڕۆخۆش و کراوە بە و چۆن خۆشیت بۆ خۆت دەوێت ئاوها بۆ خەڵکیشت بوێت و هەوڵ بدە چاکە و چاکەکردن ببێتە دروشمی ژیانت و خۆت پەیڕەوی بکە و کەسانی تریشی بۆ هام بدە. با وەفاداری و ڕاستگۆیی لە قسە و گفتارەکانتدا ڕەنگ بداتەوە، لێبوردە بە و هەڵەکانی بەرامبەر پەردەبۆش بکە و نهێنی کەسەکانی دەور و پشتت بپارێزە. لەم چەند خاڵە بنەڕەتیەوە دەتوانیت ڕێز و خۆشەویستی و گەورەیی بەدەست بهێنیت و ببیتە کەسێکی ڕێز لێگیراو. ژیان چاوەڕێتە. بە پێچەوانەی بیرکردنەوەی زۆربەمان هەمیشە ژیان چاوەنۆڕی ئێمەیە تا ئامێزی بۆ بکەینەوە، نەک ئێمە چاوەڕوانی ژیان بکەین تا بزانین چ شێواز و ئاستێکی ژیانمان دەداتێ. کەواتە بەر لەوەی چاوەکانت بە دەوروبەردا بجێڕیت هەوڵ بدە خۆت بناسە و ژیان بە خۆت بناسێنە. ژیان هەرگیز ناتوانێت دەستت بۆ درێژ بکات گەر تۆ دەستی یارمەتی بۆ خۆت درێژ نەکەیت و یارمەتی خودی خۆت نەدەیت. نازانیت چیت دەوێت، ئامانجت چییە، هەنگاوەکانت چۆن و بەرەوچێوە دەڕۆن. سوود لە ڕابردوو دوەربگرە، تەماشای سبەینێ بکە و بۆ گەیشتنیش بە سبەینێ ئێستا هەنگاوی بۆ بنێ. باوەڕت بەوە هەبێت کە ژیانمان
لە دەست خۆمانە نەک بە پێچەوانەوە. لە خۆبایی مەبە. لە خۆبایی بوون دەردێکی سەختە. ئەوانەی لە خۆبایی ناتوانن لە ژیانی کۆمەڵایەتی خۆیاندا چێژ وەربگرن. لەوانەیە زۆر بە هاو ئەرچی ژیان وەک پەیوەندی هاوڕێتی و خێزانی و ڕاستگۆیی و هەنگاونان بەرەو ئارەزوەکان بەهۆی لە خۆبایی بوونەوە بکەونە خاڵی سفر و کەسی لە خۆبایی بوو تووشی چەندین گرفت و بەڵای دەرونی و کۆمەڵایەتی بکەن کە لە خۆبایی دەبیت هەوڵ دەدەیت بە تەنیا بژیت و بیر بکەیتەوە و بە تەنیا ڕێگەی خۆت بگریتە بەر، یان ماف بە خۆت دەدەیت کە تەنها لە گۆشەنیگەی خۆتەوە سەیری هەموو شتێک دەکەیت. ئەگەر باوەڕت وایە هەوڵی زۆر بە خەرج دەدەیت و ڕەنج و ئازاری زۆر دەچێشیت کەچی هێشتا ناتوانانی ژیانێکی هاوسەنگ و شادت هەبێت، ئەوە پێویستە درک بێچێک لە هۆکارەکانی بکەیت کە ئەویش لە خۆبایی بوونە. پێویستە لەگەڵ ژیاندا خۆت بگونجێنی، باشترە بە خۆتاندا بچنەوە و میهرەبان بن. پێویستە خۆشەویستی ڕەجی بیرکردنەوەتان بێت تا درەختی ژیانتان سێبەری هەبێت بۆ خۆت و دەوروبەرەکەت. دەست بەرداری لە خۆبایی بوون بن بۆ ئەوەی ژیانتان ئاسایی و ڕووناک بکەنەوە. مەزاختی عشقی ڕاستەقینە. مێرد منداڵێک نووسراوێکی دایە دەست دایکی منداڵەکە خەریکی چێشت لێنان بوو. دەستەکانی بە خاوری وشکردنەوە و ئەو نووسراوەی بەدەنجی بەرز خوێندەوە. مێرد منداڵەکە نووسی بووی: پسوولەی ژمێریاری، پاکردنی باخچە 5,000 دینار، چاودێری برا بچکۆڵانەکەم 2,000 دینار، جێبەجێکردنی مەشقی ڕۆژانەم 3,000 دینار، فرێدانی زبڵ 1,000 دینار، کۆی گشتی 12,000 دینار. قەرزداری منیت؟ دایک تەمەشای چاوەڕکراوەکانی منداڵەکەی کرد، بۆ چەند چرکەیەک بیری کردەوە، پاشان دەستی دایە پێنووسەکەی و لەسەر پسوولەکە نووسی: لە بەرامبەر و مانگ پەروەردەکردنت لە سکمدا هیچ، لە بەرامبەر ئەو شەوانەی تاک و بەیانی بێشکەکەتم ڕادەژاند هیچ، لە بەرامبەر ئەو هەموو سەختیەی ئەم چەند ساڵە کێشاومە تاک و تۆ گەورە بوویت. مێرد منداڵەکەوەی دایکی نووسی بووی خوێندیەوە، چاوەکانی پڕ لە فرمێسک بوون. لە کاتێکدا تەماشای چاوەکانی دایکی دەکردوتی: دایە، تۆم خۆش دەوێت. دیاری بنێرە. پەیوەندیمان سەرمایەی سەرەکی ژیانمانە. خۆشەویستن و کەوتنە بەردڵانی ئەو کەسانەی لامان گرنگن، واتە پاراستن و پەرەپێدانی ئەو سەرمایەی لە ژیاندا. ئەم هەفتەیە بەپێی هەست و سۆزی خۆت ڕەفتار بکە. لە پێڕستی خوارەوە چەند خاڵێک هەڵبژێرە و ئەنجامی بدە. بۆ 5 کەس لە هاوڕێکانت کارتی پیرۆزبایی جەژنانە بنێرە. بۆ 5 کەس لە هاوڕێکانت پولی پۆستە بنێرە. بۆ هاوڕەیەکت پاکەتێک چای گیایی بۆندار بنێرە. بۆ هاوڕەیەکت شوشەیەکی هەنجوین بنێرە. بۆ کەسێک کە خۆشت دەوێت چێکێکی جوان بنێرە. بۆ کەسێک کە خۆشت دەوێت کوپێکی گڵینا بنێرە. بۆ هاوڕەیەکت ئامێرێکی مۆسیقا یان کاسێتێک لە گۆرانیە دڵخوازەکانی بنێرە. بۆ کەس و کارت مۆمی جۆراوجۆر بنێرە. بۆ کەسێک خۆشت دەوێت چەپچێک گوڵی ڕۆز بنێرە. زانیم دڵنەرمی و دلۆڤانی زۆر گرنگتر لە ڕاستی و دروستیە. زانیم تەنیا کەسێک لە ژیاندا شادم دەکات کەسێکە کە پێم دەڵێت تۆ منت خۆشحاڵ کردووە. زانیم هەندێک جار تەنیا شتێک کەسێک پێویستی پێیەتی دەستێکە بۆ گرتنی دەستەکەی و دڵێکە بۆ تێگەیشتنی. زانیم تەنیا ڕوودا و بچووکەکانی ڕۆژانەیەکەوا دەکات ژیان دڵڕفێن بێت. زانیم ژیان سەختە، بەڵام من لێی سەرسەختترم. بۆ ئەوەی بە منداڵەکانت بڵێ خۆشم دەوێن. ڕۆژانە هەرچەندە بۆ ماوەیەکی کەمیش بێت یاریان لەگەڵدا بکە. بۆ ماوەیەک پێکەوە تەماشای تەلەڤیزیۆن بکەن. ڕۆژانە ماچی بکە. ڕۆژانە ستایشی بکە. لە کاری سەختدا هاوکاری بکە. قژی بڵاوێنەوە. یاداشتی خۆشەویستی لەژێر سەرینەکەی دابنێ. لە کاتی گەشت و سەیراندا بەردەوام بیدوێنە. پێکەوە چیرۆکی منداڵان بخوێنەوە. پێکەوە پیاسە بکەن. ڕستەی جوانی خۆشەویستی بۆ بنووسە و فێری خۆشەویستی بکە. پێکەوە یاری فۆلکلۆری بکەن. لە بۆنەکاندا پۆستکارتی پێشکەش بکە. ناو بەناوە لە دەرەوە خواردن بخۆن. هەمیشە پێی بڵێ خۆشم دەوێت. پەیوی چارەنووسساز. مۆسیقایەکی هێمن دەتوانێت چرکەساتی لە یاد نەچوو هەڵداتەوە. گوڵێک دەتوانێت دیمەنێکی جوان بخڵقێنێ. باڵندەیەک دەتوانێت مۆژدەهێنەری وەرزی بەهار بێت. پێکەنینێک دەتوانێت سەرەتای خۆشەویستێک بێت. ئەستێرەیەک دەتوانێت ڕێنیشاندەری پاپۆرێک بێت. پەیڤێک دەتوانێت ئامانجێکی بەدواوە بێت. پرشنگێک دەتوانێت ژوورێک ڕووناک بکاتەوە. مۆمێک دەتوانێت تاریکی ڕاو بنێت.
زەردەخەنەیەک دەتوانێت بەسەر خەم و خەفەتدا زاڵ بێت. هەنگاوێک دەتوانێت گەشتێکی بەدواوە بێت. دەستێکی لاوێنەر دەتوانێت عەشق و هۆگری دڵێک نیشان بدات. دەنجێک دەتوانێت ژیریەک نیشان بدات. پەیوی مانادار. من شادی ماسی ناو ڕووبارەکان بە شادی خۆم دەزانم. لەو کاتەی لە کەنار هەمان ڕووبار هەنگاو دەنێم. تەماشای خۆر بکە. مانگ و ئەستێرەکان ببینە. ئاوڕێک لە جوانی شاخ و قەت پاڵەکانی وڵاتەکەت بدەرەوە. ئینجا بیر بکەرەوە. لاوەکە شادە چونکە دەتوانێت جوانیەکانی ببینێت. هەر کەسێک بتوانێت جوانیەکان ببینێت پیر نابێت. مرۆڤ باوەڕی بە هەر شتێک هەبێت لای پیرۆزە. هەر شتێکی خۆش بێت جوان دەیبینێت. باشترین ڕێگا بۆ شادبوون هاوکاری کەسانی تر و کردار و ڕەفتاری ڕاستە. باشترین کەس بۆ ڕێنماییکردنتان دایک و باوکتانن. باشترین ڕێگا بۆ ئەمڕۆ خوێندنەوەیکی زۆر و خۆڕۆشنبیرکردنی بەردەوامە. باشترین ڕێگا بۆ ئەوەی کاتت هەبێت بۆ ئەنجامدانی کارەکانت ئەوەیە بزانیت کات زێڕە. باشترین ڕێگا بۆ هێمنی ئەوەیە هەرگیز بەدوای تۆڵە و ڕق و چینەدا نەچیت. باشترین ڕێگا بۆ سەرکەوتن ئەوەیە کە هەمیشە بە بیرکردنەوە هەنگاو بنێ. با ئاو بین نەک بەرد. دوو دڵۆپە ئاو ئەگەر یەک بگرنەوە چی ڕوودەدات؟ ئەوان وێنەی دڵۆپێکی تر لە خۆیاندا دەبین و پێک دەگەن و دڵۆپێکی گەورەتر دروست دەکەن. بەڵام ئەگەر دوو بەرد لە یەکتر نزیک ببنەوە چی ڕوودەدات؟ ئەوان هیچ کاتێک یەک ناگرنەوە و وێنەی بەردێکی تر تا ڕادەیەک لە خۆیاندا دەبینن. هەرچەند سەختتر و قاپڵ و خەتترین تێگەیشتن لە کەسانی تر سەختتر دەبێت لە ئاکامدا لە گەورەی کەمتر دەبێت. کارایمەییمان لە پێناو گەیشتن بەهێمنی و کۆمەڵایەتی تربوونمان هاوکار دەبێت. دەبا لە بیرمان بێت هێز لە چیدایە؟ هێمنی بەخشش، نەرمونیانی، پێداگری. ئێستا کام شت سەختتر و خۆڕاگرترە؟ ئاو یان بەرد؟ ئەگەر بەرد لە چێو سەرە و ژێر بێت و بە لەمپەرێک ڕووبەڕوو بێت چ دەکات؟ ئەگەر لەمپەرەکە بچووک بێت بەسەریدا تێدەپەڕێت. ئەگەر مامناوەندی بێت تێکی دەشتێنێ. ئەگەر گەورەتر بێت لە پشتەوەی دەوەستێت. بەڵام ئاو چ دەکات؟ ئەگەر نەیتوانی ئەو کات بەبێ دەردەسەر بە دوای بچووکترین کڵاو ڕۆژنەدا دەگەڕێت. بەڵام دیسان ئەگەر نەیتوانی پشوو دەدات تاکو بە ئەندازەیەک بەهێز دەبێت. ئینجا یان لەسەر لەمپەرەکەدا تێدەپەڕێت یان لەمپەرەکە تێک دەشتێنێت. ئاو سەرڕای نەرمونیانی و جوانی بە بەراورد لەگەڵ بەرد بە پلە و پایە سەرسەختتر و لە گەیشتن بە ئامانجی خۆی ڕشتر و لێبڕاوترە. بەرد لە پشت یەکەمین لەمپەر دەوەستێت. بەڵام ئاو ڕێگەی خۆی بۆ دەریا دەدۆزێتەوە. زانیاری گشتی. ئەمڕۆ جیهانی تەکنەلۆژیا و کۆمەڵگای پیشەسازی بە خێراییەکی لە ڕادەبەدەر بەرەو پێش دەچن. وەکو ڕابردوو زانیاری کەسێک لە سنووری شار یان دەیەکەی خۆیدا نییە. هەر کەسێک دڵخوازانە برەو بە زانست و زانیاری خۆی بە تایبەتی ڕۆژانە پەرە بە ئاستی زانستی خۆی دەدات. ئەمڕۆ دنیا بە گوندێکی جیهانی گۆڕاوە کە مرۆڤ دەتوانێت لە چەند چرکە ساتێکدا زانیاری زانستی، کۆمەڵایەتی، بازرگانی و لەو پەڕی جیهانی دەستەکەوێت. بۆیە هەمومان پێویستە بۆ فێربوونی زانستی جیهانی و زیادکردنی زانیاری خۆمان هەوڵ بدەین. ئەمەش بۆ سەرکەوتنەکانی داهاتوومان گرنگە. بۆ زیاترکردنی زانیاری ڕۆژانەتان ئەم چەند پێشنیارەتان بۆ دەکەین بە ئەنجامدانی ئێوەش لە گەشەکردنی ئەم گوندە جیهانیە بەشدار دەبن. خوێندنەوەی پەرتووکەکانی جیاجیای زانستی، کۆمەڵایەتی، دەروونناسی و بنەمای گرنگی زیادکردنی زانیاری گشتیە. دەستەبەندی زانیاری وەرگیراو بە شێوەی کورتکردنەوە یان یاداشتکردن یان تاکو لە کاتی پێویست بەو زانیاریانەدا بچیتەوە. ئاڵوگۆڕکردنی ئەو زانیاریانە لەگەڵ هاوڕێکانتان بە تایبەتیوانەی زۆر دەخوێنەوە پێکەوە کۆ ببنەوە لەو ماوەیەدا زانیاری نوێ فێر ببن بەمەش سوود لە زانیاری ئەو هاوڕێیانە وەردەگرن. 6 خاڵ بۆ تەندروستێکی باش. ڕۆژانە سێوێک بخۆ، ئاو زۆر بخۆرەوە. وەرزش لە یاد نەکەیت. کات بۆ خۆت دابنێ بیر بکەرەوە. بیرکردنەوە سەرچاوەی هێزی مرۆڤە. هەستەکانی ناپەسەند وەک ترس و گومان و بێتوانایی و داماوی و تاوان لە خۆت بە دوور بگرە. هەمیشە هێمن و لەسەر خۆ بە. هەمیشە ئومێدەوار بە. 6 خاڵ بۆ هێمنی و ئاسوودەیی. ئەگەر پێویستیت بە شتێک نییە مەیخۆ.
شەوانە زبڵی ماڵەوە لە ماڵ بۆ ناو زبڵدان فڕێبدا. ئەو ئامێر و کەرەستەی پێویستیت پێینیا فڕێبدا. تەلەفۆنەکەت لەسەر پەیام وەرگردا بنێ تاکو لە وەڵامدانەوەی پەیوەندی کەسانی ئازاردەر بە دوور بیت. کەل و پەلەکانت لە شوێنی دیاریکراودا بنێ تاکو بە دوایدا نەگەڕیت. 6 خاڵ بۆ باشترکردنی پەیوەندی لەگەڵ کەسانی تر. هەمیشە لەگەڵ خۆشەویستەکانتان بە شێوەیەکی هێمن و ڕەوان بدوێن. کەسانی تر بە هەمان شێوەی کە هەن وەربگرە. هەڵەکان دەستنیشان بکە. بۆ نەهێشتنی و هەڵانە هەوڵ بدە. ڕێز لە مافی کەسانی تر بە تایبەت لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیل بگرە. یادی منداڵان و هاوڕێیانت بکە. نهێنی مانەوە بە گەنجی لەم خاڵەدایە. هەمیشە بە شێوەیەک ڕەفتار بکە کە ویژدانت ئاسوودە بێت. بایەخی ڕۆژانە. ئاکار و دلۆڤانی، چاکە و جوانی. ئایا تەنیا 2 ڕۆژن لە ساڵنامەی ساڵ؟ ئاکاری چاک مانای ژیانێکی پاکە. ڤیان بڵێسەی ناوەوەی دڵێکە لە ناو گیانی. هەر مرۆڤێک تاک و گەرمی بکات. چاکە و جوانی مانای ژیانێکی شیا و عەشق و خۆشەویستیە. هەرگیز کڵپەکەی لە هەبوونی مرۆڤ ناکوژێتەوە. تینی هێمنی ئەم بایەخە لە گیانی مرۆڤی هۆشیار لە هەر شوێنێک بڵێسە دەدات. گەرما دەبەخشێت بە ژیان و هەبوونی کەسانی تر. ئاکار و دلۆڤانی، چاکە و جوانی ڕۆژەکانی ساڵنامە نین. بیانون بۆ بیرهێنانەوە و کڵپەی ئاسایی پەرەپێدان و کاری بەنرخ و پڕبایەخ هەرچەند زۆرتر هەرچەند باشتر. چۆن هاوڕێیەکی ڕاستەقینە بناسین؟ بەهۆی پێوەرێکی گرنگ دەتوانرێت هاوڕێیەکی ڕاستەقینە بناسرێت بەوەی ئەو چەند گرنگی بە کێشەکانی تۆ دەدات. بۆ نمونە بابەتێکی گرنگ کە لە ژیانی تۆدا ڕوویداوە بۆی باس بکە. بزانە ئایا پەیوەندیت پێوە دەکات تاکو لە ڕەوتی کێشەکە بکۆڵێتەوە؟ ئەگەر ئەم کارەی نەکرد تۆ تەلەفۆنی بۆ بکە بزانە ئایا باس لەو بابەتە دەکات؟ دوای ئەگەر بەم شێوەیەش ئاماژەی بۆ بابەتەکە نەکرد خۆت بە شێوەیەکی ناڕاستە و خۆ باس لەو بابەتە بکە. دەزانیت ئایا لە بنەڕەتدا و بابەتەی کە پێشان پێت وتبوو لە یادی ماوە؟ وتەی ژیان ئەگەر لە ڕۆژێکی بارانیدا بەسەر دەبیت لە خەوی نیوەڕۆ بێ ئاگامەبە. لە زانستگایەکدا زانیاری سەرنجڕاکێش و بایەخدار بەدەست بهێنە. ناوبەناو دیاریەک پێشکەش بە خۆت بکە. کارەکانی ماڵەوە بەسەر خۆتاندا دابش بکەن. بەرپرسیارەتی کارێک لە ئەستۆ بگرە. پەیوەندی بە هاوڕێ و ناسیاوە کۆنەکانتان بکەن. زۆر تەماشای دەنگ و باسی تەلەڤیزیۆن مەکەن. زیاتر ڕۆژنامە بخوێننەوە. ساڵانە چەند جارێک بە چێوێکدا سەرکەون. چێژ لە بێدەنجی وەربگرن. سۆزداری خەرجی نییە، کەواتە لە سۆزداری و دلۆڤانی خافڵ مەبە. ڕۆژانە ڕۆژێکی نوێ بخولقینە. ڕێنوێنی بۆ بەدەستێنانی هێز و خۆشەویستی. چۆن بەهێزی وتە سەرنجی کەسانی تر ڕادەچێشن. بنەمای سەرەکی بۆ بەدەستێنانی خۆشەویستیەوەیە بە گرفتار و ڕەفتاری خۆمان ببینە مای شادمانی و خۆشحاڵی کەسانی تر. بەدەستێنانی خۆشەویستی نیازمەندی بەڕاهێنان و ڕاهاتووی و ڕێک و پێچی هێز بوو بڕستەیە. بۆ ئەوەی لە دڵی کەسانی تر سەبارەت بە خۆمان ڤیان و خۆشەویستی بخوڵقێنین پێویستە بە لەدەستدانی کات و فیداکاری درێغی نەکەین و لە تاقەت هێنان و ڕەنج و ڕاهێنانی بەردەوام و سەختی ماندوو نەبین. بەم کردەوانە بە شێوەیەکی دڵنیایی تەواو دەتوانین ڤیان و خۆشەویستی بێگەردی کەسانی تر سەبارەت بە خۆمان بەدەست بهێنین. یەکەمین ڕێکاری بەدەستێنانی خۆشەویستیەوەیە لە قوڵایی دڵەوە بە هەموو توانایەک سەرنجیان پێبدا. سەرنجدان لە بنەمای مرۆڤدایە. هەر کەسێک ئارەزوو دەکات کەسانی تر لە قوڵایی دڵەوە گرنگی پێبدەن و گوێ لە بیر و ڕایان بگرن. هەروەکو وتمان هەستی گرنگ بوون یەکێکە لە ویستە تایبەتیەکانی مرۆڤ. تونیاتی ئەو بۆ سەرنجدان و گرنگی پێدانی هێزێکی گەورەی پێدەبەخشێت. کەواتە گرنگی پێدانی کەسانی تر دەتوانێت نیازی زەبەند و بنەڕەتی دابین بکات. چۆن پۆزتیڤ بیر بکەیتەوە؟ هزر و بیر خاوەنی هێزێکن دەتوانن داهێنەر یا وێرانکەر بن. کەواتە پێویستە خۆمان و منداڵەکانمان وا فێر بکەین هزر و بیرمان ژیرانە کۆنتڕۆڵ بکەین تاکو لە ژیاندا سەرکەوتوو بین. سەبارەت بە خۆمان هەستێکی باشمان هەبێت و خۆمان بە باش و بەتوانا و بەنرخ بزانین. لیستێک لە خۆ پۆزتیڤەکان ئامادە بکەین و ڕێگای بەهێزکردنیان بناسین و تاقی بکەینەوە. لیستێک لە هزر و بیری نەرێنی خۆمان ئامادە بکەین و هەوڵ بدەین بۆ هەر هزرێکی نەرێنی هزرێکی پۆزتیڤ لە بەرامبەری دابنین تاکو بە هاوکاری ئەو هزرە بتوانین هزر و بیری نەرێنی نەهێڵین. هەوڵ بدەین لە گفتار و ڕەفتاری ڕۆژانەمان لە پێی بۆ ڕستەی پۆزتیڤ سوود وەربگرین. هزر و بیرمان ئاراستەی باشیەکان و لایەنە پۆزتیڤەکانی ژیان بکەین
تاکو بە بەردەوامی پۆزتیڤ بیر بکەینەوە، بە گەشتبینی هەوڵ بدەین، فەرمان بە زەینی خۆمان بدەین تاکو تێڕامانمان پۆزتیڤانە بێت. ڕۆژانە کە لە خەو هەڵدەسین تەماشای دیمەنێکی جوان بکەین تاکو ئەو ڕۆژە بەخۆشی و شادی دەست پێ بکەین. 6 خاڵ بۆ باشتربوونی کارەکانت. لەسەر خۆبە. ئەو شتێک کە هەمیشە ئارەزوود بۆ بیکڕیت مەهێڵە داخ و کەسەرەکەی بۆ ساڵی دوایی بمێنێتەوە. بۆ هەر کارێک لێبڕاوانە تێبکۆشە تاکو کۆتاییش خۆڕاگر بە. هەمیشە ڕێز لە ئاین بگرە. بەرنامە بۆ کارەکانت دابنێ. ڕوانگەی پۆزتیڤت هەبێت بۆ ئەو هەموو شتە باشانەی کە بڕیار وایە بەیانی بۆتان جێبەجێ بن. 6 خاڵ بۆ باشتربوونی ژیان. لە شوێنەوەی تەماشای تەلەڤیزیۆن بکەیت چاوەکانت بنووقێنە و گوێ لە مۆسیقایەکی دڵخواز بگرە. شەوانی پشوو بۆ هۆڵی گەورە مەچوو. بچۆ گەرما و ڕێگە بدە ئاوی گەرم ماسوولکەکان و ناوشان و پشتت خاو بکەنەوە. ئەگەر هەلومەرجێکت بۆ هاتە پێشەوە و هەستێکی باشت نەبوو بە ئاسانی بڵێ نا. ڕوخساری خۆتت بەدڵ بێت و خۆشت بێت. جلوبەرجی وا لەبەر بکە کە هەست بە ئاسوودەیی بکەیت. ئەنجامدانی کارە دڵخوازەکان. هەر کارێک بە عەشق و ئەوین ئەنجامدا. ئەمە نهێنی بەختەوەریە. بۆ ئەوەی بە درێژایی ڕۆژ پڕ لە وزە بیت پێش ئەوەی بۆ سەر کار بچیت وەرزش بکە. لەگەڵ خۆتا بڕیاری نوێ و بزوێنەر بدە. نانی بەیانی بەباشی بخۆ. لە ڕەنجی جوان و شاد سوود وەربگرە. بەیانیان پێشەوەی بۆ سەر کار بچیت ڕیشت بتاشە و بۆنێکی خۆش بەکاربێنە. نیشتیمان. ئەی نیشتیمانم، نازانم دایکم لە تۆ دەچێت یان تۆ لە دایکم دەچیت. وەلێ دەزانم لەم زیندەجیە سنووردارەدا لە ئامێزی دایکمدا دەژیم کە کاروانی تەمەنیش دنیای فانی بەجێهێشت ئیدی تا ئەبەد لە ئامێزی تۆی دایکە نیشتیماندا و قڕە دەگرم. ئەها فەزلت چەند مەزنا، ئەها تۆ چ چارە نووسێکی ئەی نیشتیمان. بۆیە هەردەمەوینی تۆ ساباتی تۆم لا پیرۆز بووە. دەزانم لەمان و نەماندا هەر باوەشی تۆ منزڵە، هەر خاکەکەی تۆ لانە و نەوامە. بۆیە هەردەم دەیڵێمەوە نیشتیمان کوردستانی جوان، تۆ قیبلەگاهی منی بێگومان. خاوەن هەڵوێستی خۆت بە. دنیای ئەمڕۆمان فرە جەنجاڵە، دەرفەت زۆر و ئازادیمان ڕەها. بۆیە دیاریدە و ڕووداوەکان قەبە و ئاڵەوزن. ئەگەر مرۆڤ و بەراوردکار نەبێت دوورنیە سۆزمان بدزرێ و جڵەوی عەقڵ و هەڵوێستمان بکەوێتە دەست کەسانێک کە بۆ حەزەکانی خۆیان بەکاری بهێنن بێ ئەوەی دەسهاتێکی بۆ مافە گشتیەکان تیا فەراهەم بێت، بەڵکو تەنها مافە گروپی و نامەدەنیەکان ئێوانی لێ بکەوێتەوە. ئەوە تا دەبینین چەند کەسان و گروپی وا هەن بەرژەوەندیە تایبەتیەکانیان مێکیاژ کردو و بە ناوی هەمووانەوە وتاف دەدەن. لە کاتێکدا ئەوەی ئەوان دەیڵێن و داوای دەکەن وانیە و هاوارەکانیان نقمی بێمتمانەییە. ئەگەر دەمامکەکانی سەر قسەکانیان لادەی دوور نییە هەر خۆیان هۆکارێکی ئاشکرا یان ژێرپەردەی خواردنی مافی گشتی و نەخۆشخستنی دادپەروەری بن. کەواتە لەم ڕۆژگارەدا دەبێ مرۆ بیرکراوە و بیرتیژ بێت و قسەی خۆش عەقڵ و هەڵوێستەکانی لە خشتە نەبن. دەبێ و ئاگا بین نەبین بە داوی نیازە تایبەتیەکانی پشت دروشم و مایکی نێو مەیدانە فەوزەویەکان. وریا بین تێکەڵ بە گەمەیەک نەبین کە باشەکانی بۆ چەند کەسێکە و خراپیەکانیشی بۆ هەمووان. ناڵێم مرۆڤ کەنارگیر بێت، وەلێ لە ڕووداوە تەماویەکاندا با کەس سۆزی خۆی نەداتە دەستکەسانی تر و نەعامە ئاساس سەرمان لە نێو لمی سیاسەتی هیچ تاقمێکدا نقم نەکەین. بە هەڵوێستی خۆمانمان هەبێت و واقعەکە پێوەەر بێت نەک لێکدانەوەی کەسانی تر. بەرپرسیارەتی. لە هەر کایە و بوارێکی ژیاندا بەرپرسیارەتی ئەرچێکی پڕ لە بەهای ئەخلاقی و جڤاچیە. بۆیە دەبێت لە ئاستیدا بایەخمەند بین و لە کاریگەریە تایبەتی و گشتیەکانی تێبگەین. پێویستە بزانین بەرپرسیارەتیمان لە هەر ئاست و بوارێکدا بێ ئەوە پێوەرە بۆ کەسایەتی و تواناکانمان. خۆگەر بەرپرسیارەتیمان لە کاروبارێکدا هەبێت کە پەیوەست بێت بە کۆمەلگا و خزمەتکردنی مافە گشتیەکان ئەوە ئەرکمان قورستر و هاوکات سەربەرزانەتریشە. بۆیە لێرەدا چەند پەیوێکی بەسوود دەخەینە ڕوو کە بۆ ئەدای بەرپرسیارەتیمان گرنگن. دادپەروەری، ڕاوێژکردن، پەلەنەکردن لە بڕیاردان، بڕوابوون بە دیالۆگ و بڕیاری بە کۆمەڵ، هەوڵی چاکردنی کەسە خراپەکان،
ڕێگەگرتن لە دووبارە نەبوونەوەی هەڵەکان، پەیڕەویکردنی پرەنسیپی پاداشت و سزا، سەرزەنش نەکردن و سزانەدانی بە کۆمەڵ، بایەخدان بەهاندان بۆ چالاکبوون و بەرهەمی زیاتر، بە خۆداچوونەوە و قوبوڵکردنی ڕەخنە. بڕیاردان یەکێک لە کارە زۆر هەستیارەکان لە ژیانی مرۆڤدا مەسەلەی بڕیاردانە، چونکە بڕیاردان لە حاڵەتێکی هەستیار یان چارەنووسسازدایە، بۆ کۆتایی هێنان بە کار و گرفتێک یان بۆ دەستپێک و هەنگا و کارێکی تازەیە. کەواتە لێرەدا گرنگی و هەستیاریەکەی ڕوونە، بەڵام لە هەریەک لەو حاڵەتانەدا زۆر گرنگە ڕەچاوی چەند بنەمایەک بکرێت، گونجاوی کات و شوێن بۆ بڕیاردان، کامڵبوونی بڕیار، هەروەها ئەنجامی بڕیار لەگەڵ دڵنیابوون لەوەی کە بڕیارەکە و ئاکامەکەی لایەنی ئەرێنی زۆرترە. کەواتە بۆ بڕیاردانێکی دروست و سەرکەوتوانە پێویستە پێشتر هەستی بینین و بیستن و پێش ئەمانیش عەقڵ بەکار خرابن، بۆ ئەوەی بڕیارەکان مانتقی بن و بە فلتەری لێکدانەوە هەڵسەنگاندندا تێپەڕ ببن تا بێتە بڕیارێکی ڕاست و پەسەند. ئەوانەی بەم چەشنە ڕێگایانە بڕیار دەدەن نیشانەیەوەیە کەسانی هۆشیار و خاوەن مەعریفە و ژیرین و بڕوایان بەخۆیان هەیە. گوڵ دەڵێن ئەگەر بڕەپارێکی کەمەتە بوو نیوەی بدە بەنان و نیوەکەی تر بدە بە گوڵ. گوڵ تەنها ئەو جوانی و بۆنخۆشیە نییە کە لە ڕووکەشدا هەیەتی، بەڵکو مانا و ڕۆڵی زیاتری هەیە، بە تایبەتی لە ژیان و پەیوەندی کۆمەڵایەتەکاندا گرنگی خۆی هەیە و دەتوانرێ ئامراز و پردێکی ئەرێنی بێت. لە ڕێگەی گوڵەوە دەکرێت ڕێز و خۆشەویستی زیاتر بۆ خۆمان بەدەست بهێنین و پەیوەندی و خۆشەویستیمان لەگەڵ دەوروبەرمان بەتیم بکەین. بە دیاریبردننی گوڵێک بۆ نەخۆشێک جگە لەوەی کەسەکە دڵخۆش دەکات، ئەوە ژوورەکەش ڕازاوەتر دەکات. گوڵ دیارەکی بەنرخە، هەروەها ماڵێک گوڵی تیانە بێت لە کەلاوە دەچێت، شارێک شەقامێک ئەگەر بێگوڵ بێت وەک بیابانێکی وشک وایە. با فێر بین گوڵ و باخچە زیاتر بکەین، گوڵ پەروەردە بکەین و خزمەتی بکەین. با فێر بین گوڵ بۆ یەکتر بە دیاری بەرین، با بایەختان بە گوڵ بکەین بەنەریت. کە هاوسەرەکە دێتەوە لەوانەیەوە دیاردێکی بەربڵاو بێت و زۆربەمان هەستی پێ بکەین کە لە کاتی گەڕانەوەی پیاو لەسەر کارەوە بۆ ماڵ جۆرە حاڵەتێکی نائاسایی ڕووبدات، ئەویش چۆنەتی پێشوازی ئافرەتە بەرامبەر مێردەکەی. لەم کاتەدا زۆر لە ئافرەتان ڕەچاوی خاڵی پێویست ناکەن و لە کاتێکدا مێردەکانیان لە سەرکار و پیشەکانیانەوە بە ماندوێتی دەگەڕێنەوە بۆ ماڵ، هاوسەرەکانیان یەکسەر بە قسە و ڕەفتار پیاوەکە دەخەنە بەردەم وەڵامدانەوەی پرسیار و قسەوە. ئەمە زۆر دروست نییە و پێویستە ئافرەتان ڕەچاوی باری جەستەیی و دەرونی هاوسەرەکانیان بکەن و لێ بگەڕێن با پیا و پشوویەک بدات، چونکە سەرباری ئەوەی کە پیا و زۆر حەزی لە قسە نییە، ئەوە هەندێجار ئەو قسە و پرسیارە ناوەختیانە دوور نییە گرفتی لێ بکەوێتەوە و پیاوەکە کە ماندووە و پێویستی بە حەسانەوەیەک هەیە تووشی هەڵچوونێک بێت، یان سەرباری ماندوێتیە دەرونی و جەستەیەکەی ئەگەر لە دەرەوە دووچاری گرفتێک یان ڕووداوێک هاتبێ، ئەوە لەوانەیە حوسڵەی زۆر کەم بێت و ئامادەی گوێگرتن و وەڵامدانەوە نەبێت یان تووڕە بێت لە هاوسەرەکەی. بۆی وا چاکە خانمان بایەخ بە مەسەلەی بدەن. دیسپلین کاریگەرترین هێمای بەدیهێنانی سەرکەوتن دیسپلینە. دیسپلین پردێکە لە نێوان هزر و بیر و ئاکام، پەیوەندێکە لە نێوان بەدڵداهاتن و ئەنجام، سحرێکە لە بزوێنەری دارایی، شاکاری هونەری دەخڵقێنێ. دیسپلین کلیلی سەرەکی دەواازەی سامان و بەختەوەری، فەرهەنگ و تێگەیشتنە، ژیری و ڕێزداری و هەڤیازیە. دیسپلین هەست بە متمانە بەخۆکردن و خۆشحاڵی بەدواوەیە. دیسپلین سوودمەندی بەرز دەکاتەوە، گرنگتر لە قازانجداری کەسایەتێکە کە لە تۆ دروست دەکات. دیسپلین بناغەی سەرکەوتنە. نەبوونی دیسپلین لە ژیاندا واتە شکستی مسۆگەر لە کار و کردەوەدا. هەمومان پێویستە لە یەکێک لەو دوو بەرژانەدا ئازار بچێشین، بەرژانی دیسپلین یان بەرژانی بەداخبوون. جیاوازیەکە ئەوەیە دیسپلین تەنیا ئەوەن سێکە، بەڵام بەداخبوون تەنێکە. کەسێک کە سەرکەوتووە کە لە هزر و بیر و لە کاریشدا تێکۆشەر بێت، کەسێک کە هەرگیز دڵسار نەبێت هەمیشە هەنگاو بۆ پێشەوە دەچێت، کەسێک کە هەرگیز لە هەوڵ و تەقەڵا بۆ سەرکەوتن نەوەستێت بەڕاستی کەسێکی سەرکەوتووە، کەسێک کە لە ژیانیدا گلەی و گازەندە نەکات بە هەموو شتێکی پۆزتیڤ لە ژیاندا دەگات، کەسێک ڕێز لە باوک و دایکی خۆی دەگرێت خواخۆشی دەوێت، کەسێک دوای هەر شکستێک پێ بکەنێ و وانەی لێ فێر بێت بە ئیرادەترین و بەهێزترین کەسە. ڕاستی و درۆ
کەسێک ڕاستی و درۆ بۆ ئەو وەکو یەکن زمانلوس و فێڵبازە. کەسێک پارە وەردەگرێت تاک و درۆ بکات خۆفرۆشە. کەسێک درۆ دەکات تاک و پارە وەربگرێت سوالکەرە. کەسێک پارە وەردەگرێت تاک و ڕاستی لە درۆ ئاشکرا بکات دادوەرە. کەسێک جگە لە ڕاستی شتێکی تر ناڵێت فریشتەیە. کەسێک باوەڕ بە درۆی خۆی دەکات نەزانە. کەسێک وتەکانی ناوەی شیرینن شاعیرە. پاراستنی بنەماکانی مرۆڤایەتی. وەرن هەر ئەمڕۆ لە جێبەجێکردن و پاراستنی بنەماکانی مرۆڤایەتی لە ناو کۆمەڵگەدا تێبکۆشین. دڵنیابن بەم کارە شادتر و هێمنتر دەژین. ژینگەی دەوروبەرمان و ژیانمان خۆشتر و دڵڕفێنتر دەبێت. کەواتە وەرن دلۆڤان بین، بە بوختان و تانە نەدوێن. ئەگەر کارێک بۆ کەسانێک لە دەستان بێت بە دڵخۆشیەوە ئەنجام بدەن. ڕقوچینەی خۆتان کۆنتڕۆڵ بکەن، دڵتان پاک بکەن، بە گەشە و پێشکەوتنەکانی هەڤاڵ و هاوڕێکانتان دڵخۆش و شادمان بن. وەرن پێکەوە بۆ دوا مەنزڵگای بەختەوەری تێبکۆشین. وانەکانی ژیان. ڕێوشوێنی بنەڕەتی هەمیشە چەند شتێکە هەشتا لە سەدای جیاوازیەکان بەدیار دەخەن. تەنیا چەند شتێک جا بۆ تەندروستی، پێشکەوتنی کەسی و بەدەستێنانی دارایی بێت یان خەریکی بەڕێوەبردنی کاری پیشەیی بین، جیاوازی لە نێوان سەرکەوتنی سەرکەوتوانە و شکستی سووک و نالەبار لە ئەندازەی بەڵێنمان بە گەڕان و خوێندنەوە و بەکارهێنانی ئەو چەند شتە سادەیەدایە. سەرکەوتن نە سحرە و نە ڕەمزاوی. سەرکەوتن زنجیرەی ئاسایی بەکارهێنانی بەردەوامی ڕێوشوێنی بنەڕەتیە. چەند جۆرە کارێکە ڕۆژانە پێویستە ئەنجامی بدەین. خواردنی 7 سێ و لە کۆتایی هەفتەدا کاری خواردنی ڕۆژانەی سێوێک ناکات. ئەڵقەی ژیان. لاوێک بەبێ ئەوەی بزانێت بۆچی بەردێکی خستە ناوتیر و کەوانەکەی، بێ ئەوەی بزانێت بۆچی باڵندەیکی بچووکی کردە نیشانە و باڵندەکە کەوتە خوارەوە، باڵەکانی تێکشکان و خوێناوی بوون، باڵندەکە دەیزانی دەمرێ، بەڵام پێشمردنی جوامێری کرد و نهێنێکی بەلاوەکەوت. تاوەکو جارێکی تر ئازاری هیچ گیان لەبەرێک نەدات. لاوەکە باڵندەکەی هەڵگرت تاکو نێچیرە پێکاوە نوێکەی ببینێت، بەڵام باڵندەکە ڕام نەبوو. باڵندەکە پەیام بوو، بۆیە چاوی لە چاوی لاوەکە بڕیوتی: خۆزگە دەزانی کە ژیان ئەڵقەیەکی تێک بەستراوە، ئەڵقەیەکیان درەختە و ئەڵقەیەکیش باڵندە، ئەڵقەیەک مرۆڤە و ئەڵقەیەکی تر بەردی وردە، ئەڵقەیەک مانگ و ئەڵقەیەکی تر خۆرە. هەر ئەڵقەیەک کە لە دڵی ئەڵقەیەکی تردایە، هەر ئەڵقەیەک هێندێک لە زنجیرەیەکە و چێە و لەو ئەڵقەیەدا نەبێت و چییە لەم زنجیرەدا نەگونجێت. ئای ئەگەر لقی درەختێک ببڕیت خۆر دەگریت. ئای ئەگەر وردە بەردێک نادیە بگریت مان تا دەیگری. ئای ئەگەر باڵندەیەک ئازار بدەی مرۆڤێک دەمرێت. چونکە هەر ئەڵقەیەک بشتێنیت زنجیرەت پساندووە. باڵندەکە مەیوت جانی لەدەستدا، لاوەکە وەندە گریا تاکو لە ژیان گەیشت و بوو بە مرۆڤ. نرخی ڕۆژێک لە ژیاندا. ئایا تاکو ئێستا بیرت لەوە کردووەتەوە نرخی لیترێک باران چەندە؟ نرخی کاژمێرێک ڕووناچی خۆر چەندە؟ یان هەناسەیەک کە بەبێ منەت لە پاراوی سروشتی جوان هەڵدەمژین؟ ئەو کات دەزانیت بۆچی بۆ ئەم جیهانە هاتوویت. ڕێز لە خۆت بگرە، دلۆڤانی هەڤاڵ و هاوڕێتی و کەسانی نزیکت لە یاد مەکە، باوەڕ بە ژیان بکە تاکو جوانیەکانی جیهان ببینیت. بەختەوەری چێژوەرگرتنە لە دۆزینەوە، چێژوەرگرتنە لە فێربوون. بەختەوەری چێژێکە بەشی ئەو کەسانەیە کە بەرنامەی ڕێکوپێکیان بۆ ژیانی خۆیان هەیە، بە لێزانیەوە ئەو بەرنامەیە جێبەجێ دەکەن. بەختەوەری لە ماڵی کەسێک جێگیر دەبێت کە دەتوانن سەردەمی نائومێدی بەبێ قوربانیکردنی بەختەوەری بەسەر بن. بەختەوەری چاڵاکێکی ئامانجدارە، ئەوینداری لە کاردا زانین و تێگەیشتنە و جوانی و ڕازاوەی نهێنیەکەیەتی. بەختەوەری بە هەڵکەوت بەدەست نایەت، ناتوانرێت بە ئارەزوو بەدەستی بێنێت. بەختەوەری پێویستە گەڵاڵەدا ڕێژی بۆ بکەیت. بەختەوەری فێربوونی هونەری چێژوەرگرتن لە سامان و داراییە. بەختەوەری بە دیاری وەربگرە. ئەگەر بۆ بەختەوەریتان هەلومەرجی کەمتر دابنێن و زووتر بە ئاگام دەکەن، ئەگەر بۆ بەختەوەریتان هەلومەرجی کەمتر دابنێن و زووتر بە ئاگام دەگەن، بۆ بەختەوەری خۆت کات و شوێن دیار مەکە. بۆ نمونە مەڵێ کاتێک دەگەمە ماڵەوە خۆشحاڵتر دەبم، کاتێک قستی بانکەکەم تەواو بوو بەختەوەرتر دەبم، کاتێک ئۆتۆمبیلێکی نوێ بکڕم هەست بە شادومانی دەکەم. ئەگەر پەیڕەوی لە یاساکانی ژیان بکەیت، بەدەستێنانی بەختەوەری لە ژیاندا ئاسانتر دەبێت. لە یاد نەکەین تۆ دەتوانیت هەڵبژێریت و بەو هێزەی کە هەتا دەتوانیت سوودی لێوەربگریت.
لە جیهاندا هەمیشە شتێکی پۆزەتیڤ هەیە دەتوانێت شادت بکات. تەماشای گوڵێکی ڕۆز بکە، هەرچەندە دەرچی هەیە، بەڵام تۆ دەتوانیت چێژ لە جوانی ئەو گوڵە وەربگریت. بەختەوەری وەک دیاریەک وایە پێویستە بکرێتەوە و بدۆزرێتەوە. بەدەستێنانی بەختەوەری وەک دۆزینەوەی دەرزیەک لە ناو کانیەک نییە، بە پێچەوانەوە وەک دیاریەکە لە نێوان چەندین دیاریتر. دیاری خۆت ئەمڕۆ بدۆزەرەوە، بەڵێ هەر ئەمڕۆ دەست بەکار بە، چونکە ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ فریشتێک، هاوکاریەکی ڕازناک، هاوینی 10 ساڵ پێش بوو، هاوسەرم بە مەبەستی کڕینی دیاری ڕۆژی لەدایکبوونم لە ماڵ دەرچوو. سەرەتای مانجی گەلاوێش بوو، هەوا زۆر گەرم و بەتیم بوو. منیش بۆ سەردانی داپیرم باپیرم لە ماڵ دەرچووم. هێشتا چەند خولەکێک بۆ چوونم بۆ ماڵی ئەوان تێنەپەڕی بوو، لە ناکاو ناولەپی دەستی چەپم ژانگرتی. هەرچەند مشت و ماڵم کرد باشتر نەبوو. لە هەمان کاتدا تەلەفۆنێکم بۆ هات. داپیرم تەلەفۆنەکەی هەڵگرت و دوای چەند چرکەیەک پێیدام. لە کاتێکدا شڵەژاو بوو، کەسێک لە نەخۆشخانە هەواڵی ڕووداوێکی ئۆتۆمبیلی پێڕاگەاندم کە بۆ هاوسەرەکەم ڕوویدا بوو. وەکو پێیان وتم دەستی چەپی هاوسەرەکەم بە سەختی بریندار بوو. پێویست بوو نەشتەرگەریەکی بە پەلەی بۆ بکرێت. بەسەر لێ شێواوی و حەپەساوی خۆم بە نەخۆشخانە گەاند. ئەو شەوە ڕێگەیان پێدام هاوسەرەکەم ببینم. سیر لەوەدا بوو، تەنها ڕستەیەکی دووبارە دەکردەوە. فریشتەی ڕزگارکەر، فریشتەی ڕزگارکەر. کاتێک ویستم لە مەبەستەکەی بگەم وتی، دوای ڕووداوەکە پیاوێک ئەوی لە ناو ئاسنی داتەپی و لە ئۆتۆمبیلەکە دەرهێنا و بۆ ئەو بەری شەقامەکەی بردو و برینەکانی بە پارچەیەکی سپی بەست بوو تاکو پشتگیری لە خوێنبەربوون بکات. پاشان پەیوەندی بە نەخۆشخانەی فریاکەوتن کردو و داوای هاوکاری کردووە، بەڵام پێش ئەوەی گروپی فریاکەوتن بگەن بە شێوەیەکی ڕازناک ون بووە. هاوسەرم داوای لە هەموو کەسانەی فریای کەوتبوون لە شوێنی ڕووداوەکە کرد ئەو پیاوەی بوو بدۆزنەوە کە ڕزگاری کردبوو، بەڵام هیچ کەسێک ئەو پیاوەی نەبینی بوو. ئێستا لە قوڵایی دڵەوە لەو باوەڕەدام ئەو ڕۆژە و پیاوە فریشتەیەک بووە بۆ هاوکاری هاوسەرەکەم هاتووە، گیانی لە مەرگ ڕزگار کردووە. بۆی هەمیشە سوپاسی خوای گەورە و دلۆڤان دەکەم بۆ ناردنی ئەو فریشتەیە. یادی ئەو ڕۆژگارە بەخێر. بەهار وەک سەرکەوتوویەک گەڕایەوە، سەرکەوتوو لە گۆڕەپانی جەنگ لەگەڵ سارد و سڕی زستاندا. ساڵانە ململانەیەکی سەخت و دژوار لە نێوان ئەم دوو وەرزەدا ڕوودەدات. ئەم ململانەیەش بە ساردی و گەرمی لە سەرەتای مانجی ڕەشەما بەلووتکەی خۆی دەگات. ڕۆژێک سارد و ڕۆژێکی ترم گەرم دەبێت و دووبارە شەپۆڵێکی تری ساردی هێرش دێنێت. سەرنجام بەهار پیرۆز دەبێت و درەخت و گژوجیا بانجی شادی هەڵدەدەن. سەرکەوتوانە سرودی پیرۆزی دەچڕن. سەرنجام بەهار بە تاجی سەرکەوتن دەدرەوشێتەوە. بەفر بۆ ناو جۆگەلەکان سەرەوژێر دەبێت. دەنجی هاشەهاشی ڕووبار لە شادی پڕ ئاوبوون بەرز دەبێتەوە. ساڵانە بەهار بۆ سەرکەوتنی خەبات دەکات و بێ سەرنجدان بە سەختی یان سووک و سانایی زستان لەم گۆڕەپانەدا سەرکەوتوو دەبێت. دەبا ئێمەش لە بەهار بوون بۆ بەهار فێر ببین. تۆ ڕاز دەکەیت. ڕۆژێک مامۆستایەک لەگەڵ 3 قوتابی بۆ ناو باخچەیەک ڕۆشتن. لە ناکاو گەنجترین قوتابی بەرەو سەڵقەکان ڕۆشت و کولەیەکی بینی و لەژێر قاچەکانیدا پانی کردەوە. قوتابیەکی تر بە تووڕەیەوە وتی بۆ ئەو کولەیەت کوشت ئەگەر گیان لەبەرێکی بێنرخیش بێت، بەڵام زیندەوەرێکە و پێویستە بیپارێزیت. پاشان ڕووی کردە مامۆستا وتی مەگەر بەو شێوەیە نییە؟ مامۆستا لە وەڵامدا وتی بەڵێ تۆ ڕاز دەکەیت. قوتابێکە کاردانەوەیکی توندی نیشاندا وتی بێگومان زیندەوەرێکە و پێویستە گیانی پارێزراو بێت، بەڵام قوتابی دووەم وتی ئەو سڵقەکانی ئێمە دەخوات و ئەم سڵقانەش تەنیا سەرچاوەی خۆراکی ئەم وەرزەی ئێمن، کەواتە من کارێکی باشم ئەنجامدا و بەرگریم لە ژیانی خۆمان لە بەرامبەر ئەم کولەیە کردووە. پاشان لە مامۆستای پرسی مامۆستا ئایا بەم شێوەیە نییە؟ مامۆستا لە وەڵامی قوتابی دووەمیشدا وتی بەڵێ تۆ ڕاست دەکەیت. لەو کاتەدا قوتابی سێم کە بەتەمەنترین و زیرەکترین قوتابی لەوانی تر بوو خۆی تێ هەڵقورتاند و وتی بەڵام مامۆستا قوتابی دووەم لە تۆی پرسی و ئێوەش لە وەڵامدا وتتان تۆ ڕاست دەکەیت. پاشان قوتابی یەکەم بە پێچەوانەی ئەوی وت تۆ بە ئەوی شدوت تۆ ڕاست دەکەیت. نازانم لە یەک کاتدا بۆ دوو شتی دژبەیەک چۆن ماف دەدەیت. مامۆستا وەڵامی دایەوە بەڵێ تۆش ڕاست دەکەیت. شرۆڤەکردنی پەندێک. ڕۆژێک دادوەرێک بە ڕێگادا دەڕۆیشت، پیاوێکی هەژاری بینی لەسەر بەڕێک نووست بوو.
پێیەکانی بە شێوەیەک کۆکرابوونەوە لە بەڕەکە تێنەدەپەڕین. دادوەرەکە لەو کردەوەی دڵخۆش بوو بەبێ ئەوەی هۆشیاری بکاتەوە بڕێک پارەی لە تەنیشتی دانا و ڕۆشت. ئەم هەواڵە بەگوێی پیاوێکی چاوچنۆ کەوت. ئەویش بەڕێکی بچووکی لەسەر ڕێگای دادوەرەکە دانا و لەسەری نووست. بەڵام پێیەکانی درێژکردن بە شێوەیەک لە بەڕەکە تێپەڕین. بەم کارەی دەیویست بە دادوەرەکە بڵێت کە زۆر هەژارە و تەنانەت بەڕەکەشی بەقەت خۆی نییە. دادوەر بەبینینی ئەم پیاوە دڵگران و تووڕە بوو وتی بە قامچی لە پێدرێژەکانی ئەم پیاوە بدەن. پیاوە چاوچنۆکەکە لە شوێنی خۆی هەڵپەڕی وتی دادوەر بۆ لێم تووڕە بوویتە. دادوەر وتی پێویستە پێیەکانت بەقەت بەڕێی خۆت درێژ بکەیت. ئەم پەنجە کاتێک بەکاردێت کە بمانەوێت بە کەسێک بڵین ئاگاد لە توانا و لێهاتووی خۆت بێت و بەو ئەندازەیە بۆ پێشەوە بچۆ دەست لە کارێک مەدە کە ناتوانیت جێبەجێ بکەیت و لاکاندا شەرمەزار بیت. لە ئاوێنەی عەشقەوە دایک تەنیا کەسێکە ڕاستی عەشق پاک دەناسێت. پیرۆزی واتە بە ئیرادە بوون. مرۆڤی عاشق پێویستە بەرپرسیارەتی بناسێت. دنیای گومان دنیای کەسانێکە کە باوەڕ بەخۆ ناکەن. خوازیاری بەختەوەری کەسانی تر گەورەترین بەختەوەریە. مرۆڤی قارەمان کەسێکە و کارەی پێویستە ئەنجام بدرێت لە کاتێک پێویستە ئەنجام بدرێت ئەنجامی دەدات. شادی کات و شوێن ناناسێت تەنیا گەر دڵ بیەوێت. ڕێکوپێکی دیار دەکات کارێککەی و لەکوێ چۆن ئەنجام بدرێت. هەر کارێکی گەورە سەرەتا ئەستەم و ناکردنی دێتە بەرچاو. بە شێوەیەک لە عەشق و ڕاوێژی خۆت چاودێری بکە وەکەوەی بە نرخترین سامانی تۆیە. ڕاستیت خۆش بوێت بەڵام لە هەڵەکان ببوورە. ئەگەر دەزانی ئەو ڕێگایە هەڵت بژاردووە چێ یاوەرتە ترسی تۆ بۆ هەمیشە وەندە بوو. لە ڕێگەی سەرکەوتندا کێشەکان بە پلیکانەیە بۆ سەرەوە ڕۆیشتن لە نێوبەرە. دڵسۆزی لە کارکردندا. ڕۆژێک مێرد منداڵێک بۆ ناو کۆگایەکی خواردەمەنی هات و بەسەر سندوقێکی خواردنەوەدا کە لە نزیک تەلەفۆنەکە بوو ڕۆیشتاک و دەستی بە تەلەفۆنەکە بگات. پاشان ژمارەیەکی لێدا خاوەن کۆگاکە چاودێری دەکرد و گوێی بۆ وتەکانی وەرگرت. مێرد منداڵەکە وتی خاتون دەتوانم فریزی باخچەی ماڵەکەتان ببڕم و ڕێکی بخەم؟ ئایا دەتوانم بۆت کار بکەم؟ ئافرەتێک لەو بەری تەلەفۆن دەیوت ئێمە کەسێکمان هەیە ئەم کارە بەباشی ئەنجام دەدات. مێرد منداڵەکە لە وەڵامدا وتی خاتون من ئامادەمم کارە بە نیوەی نرخی ئەم کوڕە ئەنجام بدەم. ئافرەتەکە وەڵامی دایە وتی من لەو کوڕە زۆر ڕازیم چونکە کارەکە بە جوانی ئەنجام دەدات. مێرد منداڵەکە زیاتر پێداگری کرد و پێشنیازی کرد خاتون من گوڵدانەکان و ڕێگاکانی ناو باخچەکەش خاوێن و ڕێکوپێک دەکەم. بەم شێوەیە ڕۆژانە جوانترین باخچە لە تەواوی شاردا دەبینیت. بەڵام دیسان وەڵامی ئافرەتەکە نەخێر بوو. دوای خواحافیزی مێرد منداڵەکە زەردەخەنێکی کرد و تەلەفۆنەکەی لە شوێن خۆیدانا. خاوەن کۆگاکە کە گوێی لەو توێژە بوو بۆ لای ڕۆیشت وتی بەڕاستی ڕەفتارت لەگەڵ ئەو ئافرەتە زۆر جوان بوو. لەبەرەوەی دڵسۆز و وەرە بەرزی من دەمەوێت کارت پێ بدەم. مێرد منداڵەکە وەڵامی دایەوە نا سپاس من دەمویست ئاکامی کارەکەم هەڵبسەنجێنم. من هەمان کەسم بۆ ئەو خاتونە کار دەکەم. ئێوە چۆن؟ ئایا باشتر و شارەزاتر لە ئێوە لەو کارێک کە دەیکەم پەیدا دەبێت کەواتە بە شێوەیەک کار بکەن باسانی نەتوانرێت کەسێکی تر لە شوێنی ئێوە بدۆزنەوە. ویژدانی کار. ویژدانی کار واتە ڕەچاوکردنی ئەم خاڵانە لە کاتی ئەنجامدانی کار و کردەوەدا. بە باشی کارکردن ئەنجامدانی لە کات و ساتی خۆیدا، بە پاچی و بەدڵسۆزی ئەنجامدان، بە وردی و ڕاستی ئەنجامدان، بە پەلە و بە وردی ئەنجامدان، هەوڵدان بۆ دەستکەوتی زۆرتر و بەرهەمی زیاتر، سوود وەرگرتن لە باشترین شێواز و دەستکەوتی زانستی و هونەری، زاڵبوون بەسەر کاردا، بەردەوامی و درێژەدان بەکار، لە خۆبوردەیی لە ئەنجامی کارکردندا، پەیوەندی باش و گونجاو لەگەڵ کارێنەر، ڕێزبەندی لە کاردا، دادپەروەری لە کارکردندا، نەبوونی خەمساردی و زێدەگاوی و زیادە خەرجی لە کاردا. دڵسۆزی لە کارکردندا. ڕۆژێک مێرد منداڵێک بۆ ناو کۆگایەکی خواردەمەنی هات و بەسەر سندوقێکی خواردنەوەدا کە لە نزیک تەلەفۆنەکە بوو ڕۆیشتاک و دەستی بە تەلەفۆنەکە بگات. پاشان ژمارەیەکی لێدا. خاوەن کۆگاکە چاودێری دەکرد و گوێی بۆ وتەکانی شل کردبوو. دوای ئەوەی پەیوەندەکەی وەرگرت مێرد منداڵەکە وتی: خاتون، دەتوانم فریزی باخچەی ماڵەکەتان ببڕم و ڕێکی بخەم؟ ئایا دەتوانم بۆت کار بکەم؟ ئافرەتێک لەو بەری تەلەفۆن دەیوت:
ئێمە کەسێکمان هەیە ئەم کارە باشی ئەنجام دەدات. مێرد منداڵەکە لە وەڵامدا وتی: خاتوون، من ئامادەم ئەم کارە بە نیوەی نرخیە و کوڕە ئەنجام دەم. ئافرەتەکە وەڵامی دایەوە وتی: من لەو کوڕە زۆر ڕازیم، چونکە کارەکە بە جوانی ئەنجام دەدات. مێرد مناڵەکە زیاتر پێداگری کرد و پێشنیازی کرد: من لەو کوڕە زۆر ڕازیم، چونکە کارەکە بە جوانی ئەنجام دەدات. مێرد مناڵەکە زیاتر پێداگری کرد و پێشنیازی کرد: خاتوون، من گوڵدانەکان و ڕێگاکانی ناو باخچەکەش خاوێن و ڕێک و پێک دەکەم. بەم شێوەیە ڕۆژانە جوانترین باخچە لە تەواوی شاردا دەبینیت. بەڵام دیسان وەڵامی ئافرەتەکە نەخێر بوو. دوای خواحافیزی مێرد مناڵەکە زەردەخەنەیەکی کرد و تەلەفۆنەکەی لە شوێن خۆی دانا. خاوەن کۆگاکە کە گوێی لەو وتوێژە بوو بۆ لای ڕۆشت و وتی: بەڕاستی ڕەفتارت لەگەڵ ئەو ئافرەتە زۆر جوان بوو، لەبەرەوەی دڵسۆز و وەرە بەرزی من دەمەوێت کارت پێ بدەم. مێرد مناڵەکە وەڵامی دایەوە: نا، سوپاس، من دەمویست ئاکامی کارەکەم هەڵبسەنجێنم، من هەمان کەسم بۆ ئەو خاتوونە کار دەکەم. ئێوە چۆن؟ ئایا باشتر و شارەزاتر لە ئێوە لەو کارەی کە دەیکەن پەیدا دەبێت کەواتە بە شێوەیە کار بکەن باسانی نەتوانرێت کەسێکی تر لە شوێنی ئێوە بدۆزنەوە. ویژدانی کار واتە ڕەچاوکردنی ئەم خاڵانە لە کاتی ئەنجامدانی کار و کردەوەدا. بە باشی کارکردن، ئەنجامدانی لە کات و ساتی خۆیدا، بە پاچی و بە دڵسۆزی ئەنجامدان، بە وردی و ڕاستی ئەنجامدان، بە پەلە و بە وردی ئەنجامدان، هەوڵدان بۆ دەستکەوتی زۆرتر و بەرهەمی زیاتر، سوودوەرگرتن لە باشترین شێوازی دەستکەوتی زانستی و هونەری، زاڵبوون بەسەر کاردا، لە خۆبوردەیی لە ئەنجامی کارکردندا، پەیوەندی باش و گونجاو لەگەڵ کارێنەر، ڕێزبەندی لە کاردا، دادپەروەری لە کارکردندا، نەبوونی خەمساردی و زێدەگاوی و زیادە خەرجی لە کاردا. بەهێزکردنی پەیوەندی پۆزتیڤ یەکێک لە خاڵە سەرچیەکانی مرۆڤی سەرکەوتوو هەبوونی پەیوەندی کۆمەڵایەتی باش و گونجاوە لەگەڵ دەوروبەریدا، چونکە مرۆڤ لە چوارچێوەی پەیوەندێکی باش و کۆمەڵایەتیدا دەتوانێت لە زانست و دۆزراوەکانی کەسانی تریش بۆ سەرکەوتنی زیاتری خۆی سوودوەربگرن. بۆ بەهێزکردنی پەیوەندی پۆزتیڤ سوود لەم خاڵانە وەربگرە. لە سڵاوکردن دەست پێش خەربە. کەسانێکی زۆر هەن لە هەنگاوی یەکەمی پەیوەندی کۆمەڵایەتی کە سڵاوکردنە دەترسێن و هەندێک جار لی هەڵدێن. هەوڵ بدە هەمیشە یەکەمین کەس بیت کە سڵاو لە کەسانی تر دەکات، چونکە بەم کارە زیاتر باڵا دەست دەبیت. پێش ئامادەبوونت لە لای هاوڕێ و ناسیاوانت بیر لە بابەتێکی سەرنجڕاکێش بکە کە بۆ خۆت و کەسانی تر دڵڕفێن بێت لەبارەی ئەو بابەتە بدوێ. بەم کارە زانیاری خۆت و کەسانی تریشی زیاد دەبێت و چرکەساتێکی خۆشیش پێکەوە بەسەر دەبن. هەوڵ بدە زیاتر زانیاری گشتگیر فێر بیت، بەمەش زەمینێکی لەباردا گونجێت بۆ گفتوگۆ لەگەڵ کەسانی نەناسیاودا. تۆ دەبێت بتوانیت لەگەڵ کەسێک کە بۆ یەکەم جار دەیبینیت پەیوەندی ببەستیت. هەوڵ بدە پەیوەندی بتەوت لەگەڵ کەسانی سەرکەوتوو هەبێت. ئەو پەیوەندیە بکە بە سەرمەشق و لە ژیانی خۆتدا پەیڕەوی لێ بکە. دڵی مرۆڤ بەهەشت یان دۆزەخی ئەوە. لە ئێوارەیەکی وەرزی پاییزدا کەسێکی بە ساڵاچوو ئۆتۆمبیلەکەی لە ڕۆخ شەقام ڕاگرت و بۆ ناو خواردنگەیەک ڕۆیشت. سوپێکی گەرمی وەرگرت و لە پشت مێزێک دانیشت. لەو کاتەدا بە بیری هاتەوە خۆی هەڵنەگرتووە، بۆیە بە دوای خوێدا ڕۆشت و دووبارە دوای هێنانی خوێدان بۆ مێزەکەی گەڕایەوە. لەو کاتە پیاوێکی ڕەشپێستی بینی لە شوێنی ئەو دانیشتووە. بەهێمنی خەریکی خواردنی سوپەکەیەتی لە دڵی خۆیدا تووڕە بوو، بە خۆی وت: ئەم ڕەشپێستە پێویستە تەمێ بکرێت و وانێکی باشی پێدەدەم. پاشان ڕۆیشت لە هەمان شوێن دانیشت، بە خێرخوازی ڕێگای پێدا کەمێک لەو سوپە بخوات. پاشان قاپەکەی بۆ لای خۆی ڕاکێشا و کەوچکەکەی خستە ناو سوپەکەی تاکو بە هاوبەشی بخۆن. پیاوە ڕەشپێستەکە بەهێمنی قاپەکەی بۆ لای خۆی ڕاکێشایە و بەردەوامی بە خواردنیدا. ئەویش هەوڵی دەدا قاپەکە بۆ لای خۆی ڕابچێشێتەوە تاکو ئەویش بتوانێت لێ بخوات. سەرنجام سوپەکە تەواو بوو. پاشان پیاوە ڕەشپێستەکە لە شوێنی خۆی هەستا و بەهێما پێیوت کەمێک پشووی هەبێت زوو دەگەڕێتەوە. دوای ماوەیەک بە قاپێکی پڕ لە پەتاتەی سوورکرا و گەڕایە و بە هاوبەشی خواردیان. دوای نان خواردن خواحافیزیان لە یەکتر کرد و پیاوە بە ساڵاچوەکە بەرەو شوێنی دەست شۆرین ڕۆشت. لە کاتی گەڕانەوەدا جانتاکەی لە ژێر مێزەکە نەبینی هاواری کرد و دەیوت: ئای نەدەبا متمانم بەو ڕەشپێستە کردووە. پاشان سوپ و جانتاکەی لە ژێر مێزی تەنیشتی دۆزیەوە، هیچ کەسێک دەستی بۆ سوپەکەی نەبردبوو. ئەو بە هەڵا لەسەر مێزی ڕەشپێستەکە دانیشت بوو، بە هاوبەشی خواردنی ئەوی خواردبوو. ڕاستە دەڵێن دڵی هەر مرۆڤێک بەهەشت
یان دۆزەخی ئەوە. دڵم پڕ لە خۆشیە، دڵم پڕ لە خۆشیە چونکە ڕۆژانە شاهیدی هەڵاتنی دووبارەی ژیانە. دڵم پڕ لە خۆشیە چونکە سەرکەوتنە بچووکەکانی ئەمڕۆ بە ئامانجە گەورەکانی ژیانم دەگەێنێت. دڵم پڕ لە خۆشیە چونکە تەندروستیم باشە و بابەتی تەندروستی دەزانم. دڵم پڕ لە خۆشیە چونکە ناوم لە ڕق و چینە و دژمنکاری بەتاڵە. دڵم پڕ لە خۆشیە چونکە هاوڕێ و هەواڵی دڵسۆز و دلۆڤانم هەیە. دڵم پڕ لە خۆشیە چونکە هێشتا زانستی زۆر لەم جیهانەدا هەیە بۆ فێربوون و فێرکردن. دڵم پڕ لە خۆشیە چونکە هێشتا پێکەنین و گریانم لە یاد نەکردووە. دەریا و پانتایی تێگەیشتن. شەپۆلی دەریا پێڵاوی مێرد منداڵێکی لەگەڵ خۆی دابرد. مێرد منداڵەکە لەسەر لێوارەکەی نووسی بووی: دەریا بێوەفایە. پیاوێک چەند ماسی لە دەریا گرت بوو. لەسەر لێوارەکەی نووسی: دەریا دەست و دڵباستنی خوانی هەبوونا. شەپۆلی دەریا گەڕایەوە و هەردوو ڕستەی لەگەڵ خۆیدا پاککردن و ئەم پەیامەی بەجێهێشت: تێگەشتنی کەسانی تر لەبارەی خۆت لە پانتایی خۆتدا بتوێنەوە. قوتووی پڕ لە عەشق. ڕۆژێک پیاوێک بۆ ماڵ گەڕایەوە و بینی کچە 3 ساڵانەکەی جوانترین و بەنرخترین کاخەزی دیاری ئەوانی پارچە پارچە کردو و بەو کاخەزە قوتوویەکی کۆنی پێڕازاندۆتەوە. پیاوەکە لەبەر ئەم هۆیە لە کچەکەی تووڕەبوو. کچە بچکۆڵانەکە ئەو شەو بە گریانەوە نووست. ڕۆژی دواتر بەیانی زوو کاتێک پیاوەکە لە خەو هەستا و چاوەکانی کردنەوە، کچەکەی بینی لەسەر سەری وەستاوە و قوت و ڕازاوەکەی بۆ لای ئەو درێژ دەکات. ئەو کات هاتەوە یادی ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونیەتی. کچە بچکۆلانەکەی ئەو کاخەزەی بۆ دیاریەکەی بەکارهێناوە، بە شەرمەزاریەوە کچەکەی ماچ کرد و دیاریەکەی لێ وەرگرت و قوتوەکەی کردەوە. بەڵام سەری سوڕما چونکە قوتوەکە بەتاڵ بوو. پیاوەکە دووبارە لەگەڵ کچەکەی هەڵچوو. وتی قوتووی بەتاڵ دیاری نییە، پێویست بوو شتێکی لە ناودا بنیت. کچەکە بەسەر سوڕماوی تەماشای باوکی کرد و وتی: بەڵام بابە، ئەم قوتووە بەتاڵ نییە، من دوێنێ شەو 1000 ماچم لە ناوی داناوە، تاکو هەر کاتێک دڵت بۆم تەنگ دەبێت یەکێک لەو ماچانە هەڵگریت و پێی ئاسوو دەبیت. لەو ڕۆژە بەدواوە باوکە هەمیشە و قوتوەیە لەگەڵدایە و هەر کاتێک دڵتەنگ دەبێت قوتوەکە دەکاتەوە و بە هەڵگرتنی ماچێک ئارام دەبێت. خەسڵەتەکانی عەشقی ڕاستەقینە. هەندێک لە فاکتەرەکانی عەشقی ڕاستەقینە بریتین لە: کات ناناسێت، تەمەن و ساڵی نییە، ژیان لە کەسێکی تر تاڵ ناکات، بە دوای شتێکەوە نییە، لاواز نییە، نەرێنی نییە، لە بەرچاو نییە، دوا ناکەوێت، درۆ ناکات، خراپی ناکات، مەودا ناناسێت، کۆسب لەسەر ڕێگا هەڵدەگرێت، قوڵ و بەمانایە، دلۆڤان و سادەیە، بێڕیایە، لە قوڵایی هەبوون شوێنی هەیە. لەوتەدا ناگونجێ، ئازا و بێباکە، لێبوردە و فیداکارە، یەک ڕوو یەک ڕەنگە، گەش و پڕتوانایە، هەمیشە نوێیە، ماندوێتی و شەکەتی ناناسێت، ڕاستی ناخیەتی، بێ کۆتاییە، بێگەرد و بێخەوشە، هەمیشەییە، جوانی هەبوونە. ئامۆژگاری بۆ بەختەوەری. لاوێکی دەوڵەمەند چوو بۆ لای کەسێکی زانا، داوای ئامۆژگاری بۆ ژیانێکی بەختەوەری لێکرد. زانا ئەوی بۆ لای پەنجەرە برد و لێی پرسی: چ دەبینیت؟ لاوەکەوتی: ئەو کەسانەی هاتوچۆ دەکەن. سوالکەرێکی کوێر کە لە شەقامەکە خێرات وەردەگرێ. پاشان ئاوێنێکی گەورەی پێشاندا و دیسان لێی پرسی تەماشای ئاوێنە بکە و پێم بڵێ چی دەبینیت؟ وتی: خۆم دەبینم. زاناکەوتی: کەواتە کەسانی تر نابینیت؟ ئایا دەزانیت ئاوێنە و پەنجەرە هەردووچیان لە مادەیەک دروست کراون، ئەوی شوشەیە، بەڵام لاوێنەدا پۆشەنێکی باریکی جیوە لە پشتی شوشەکە دراوە، بەمەش تەنیا خۆ دەبینیت. ئەم دوو شتە شوشەیە پێکەوە بەراورد بکە. ئەگەر شوشە هەژار بێت کەسانی تر دەبینێت و هەستی خۆشەویستی بۆیان دەردەبڕێت، بەڵام ئەگەر جیوەی لە پشت بێت واتە دەوڵەمەندا پشتا بێت تەنیا خۆ دەیبینیت. بزانە کاتێک بەنرخیت کە بوێر بیت و ئەو جیوەیە لە پێش چاوەکانت هەڵگریت تاک و جارێکی تر بتوانیت کەسانی تر ببینیت و ئەوانت خۆش بێت. ئومێد 4 مۆم بە هێواشی دەسووتان و لە ژینگەیەکی هێمندا دەنجی و توێژی ئەوان دەبیسترا. مۆمی یەکەم وتی: من ئاشتی و ئارامیم، بەڵام هیچ کەسێک ناتوانێت کەڵپەی من بەڕووناچی بهێڵێتەوە. لەو باوەڕەدام بە زووی دەمرم. پاشان کەڵپەی ئاشتی و ئارامی لاواز بوو تاکو بە تەواوی دامرکە. مۆمی دووەم وتی: من باوەڕم دیارە لەم سەردەمەدا بۆ کەسانێکی زۆر لە ژیاندا پێویست نیم، بۆیە هۆیەک نییە بە ڕووناچی بمێنمەوە. باڵکردنی شنەبایەکی نەرم باوەڕیش دامرکە. مۆمی سێم بە خەمباری وتی: من عەشقم، بەڵام ئەو توانایم نەماوە ئیتر ڕووناک بمێنمەوە. لەم سەردەما مرۆڤ منی پەراوێز خستۆ و بەهای من نازانێت.
ئەوان تەنانەت لە یادیان کردووە نزیکترین کەسی خۆیان خۆش بێت، ماوەیەکی زۆری نەبرد ئەشقیش دامرکا. لە ناکاو کەسێک هاتە ژوورەوە هەر سێ مۆمی دامرکاوی بینی و وتی: بۆ ئێوە کوژاونەتەوە؟ ئێوە وەک چاوەڕوان دەکرێت پێویستە تا کۆتایی بە ڕووناچی بمێننەوە. پاشان دەستی کرد بە گریان. مۆمی چوارەموتی: دڵگەران مەبە، تاکو کاتێک من هەم دەتوانین مۆمەکانی تر دووبارە ڕووناک بکەینەوە. بربەست. لە سەردەمانی کۆندا قەراڵێک تاشەبەردێکی بۆ نێوەڕاستی جادەیەکی پڕ لە هاتوچۆ گڵۆر کردەوە تاکو کاردانەوەی خەڵک ببینێت. خۆشی لە پشت درەختێک شاردەوە. زۆربەی خەڵکەکە بە تەنیشت تاشەبەردەکەدا بەبێ گوێدان تێدەپەڕین. هەندێک لەوان بۆڵە بۆڵیان دەکرد و لە بێڕێک و پێچی شار گلەییان دەکرد. دەیانوت بەرپرسانی شار کەم تەرخەمن و ڕخنەیان دەگرت. بەڵام هیچ کامیان ئامادە نەبوون ئەو تاشەبەردا لە سەرجادەکە فڕێبدەن. خەریک بوو شەودا دەهات. پیرەمێردێکی لادەیی کە بارێک میوە و سەوزەی پێبوو بە تاشەبەردەکە گەیشت. بارەکەی لەسەر زەوی دانا و بە ماندووبوونێکی زۆر تاشەبەردەکەی لەسەر جادەکە لادا تاکو ڕێگا بۆ خەڵک بکاتەوە. کاتێک بۆ هەڵگرتنی بارەکەی سوڕایەوە تورەگەیەکی بینی کە لە ژێر تاشەبەردەکە دانرابوو. تورەگەی کردەوە و بینی پڕ لە سکەی زێڕە لەگەڵ یاداشتێک کە لێی نووسرا بوو هەر لەمپەر و بربەستێک دەتوانێت شانسێک بۆ گۆڕانکاری لە ژیانی مرۆڤدا دروست بکات. بەرەو سەرکەوتن. ناڕێکترین پەیف سنوورداریە. ڕێگەمەدا ببێتە لەمپەر بۆ پێشکەوتنت. سەختترین پەیف ناکردنیە. باوەڕ بکە هەبوونی نییە. وێرانترین پەیف تەنگەتاویە. وشیاری پردەکانی پشت سرت بە. تاریکترین پەیف نەزانینە. بە تیشتی زانست ڕووناچی بکەرەوە. کوژەکترین پەیف دڵڕاوچەیە. نەبینراو ببینە. لە سەرخۆترین پەیف چاوەڕێکردنە. چاوەڕێی بکە. بێنرخترین پەیف تۆڵەیە. لێگەڕێ با تێپەڕێت. بەنرخترین پەیف بەخششە. هەوڵی خۆت بدە. جوانترین پەیف ڕووخۆشیە. نهێنی جوانی تیادا شاراوەیە. پاکترین پەیف پاچیە. لە بەرچاوگرتن و ڕێزگرتنی سەخت نییە. دڵخوازترین پەیف وەفاداریە. چەند جوانە خاوەن بەڵێن بیت. تەنهاترین پەیف دوورە پەرێزیە. بزانە هەمیشە چێ باشترە لە تاک. بزانە هەمیشە کۆ باشترە لە تاک. بزوێنەرترین پەیف ئامانجداریە. ژیانی بێ ئامانج خۆڕایی و بەفێڕوچوونە. ئامانجدارترین پەیف سەرکەوتنە. دەست لە ناودەست بەرەو سەرکەوتن. بۆ ئەوەی بتوانیت لە هێمنایەتیدا بژیت بۆ خۆتان بەڕادەی تواناتان چاوەڕوانیتان هەبێت، نەزیاتر و نەکەمتر. بۆ ئەوەی بتوانیت ئیرادەیەکی بەهێزت هەبێت هەمیشە باوەڕ بە خاڵە ئەرێنیەکانی ئاکار و ڕەفتاری خۆت بکە. بۆ ئەوەی بتوانیت لە کەسانی تروانەی ئەرێنی فێربیت تەماشای ڕەفتار و کرداریان بکە و لە خاڵە بەنرخەکانیان نمونە وەربگرە. بۆ ئەوەی بتوانیت ئەرچێک بە تەواوی ئەنجام بدەیت وجدانی خۆت وشیار بکە. بۆ ئەوەی بتوانیت کارێک بە سەرکەوتووی ئەنجام بدەیت بە بەرنامە بە ئامانج و ئیرادەیەکی پۆڵاین بەرەو پێشەوە بچوو. بۆ ئەوەی بتوانیت پەیوەندیەکی باشت لەگەڵ کەسانی تر هەبێت پێویستە ڕێز لە بۆچوونەکانی بگریت. بۆ ئەوەی بتوانیت پامانجەکانت بگەیت هەرگیز چاوەڕێی کەسانی تر مەبە و خۆت دەست بەکار بە. پەیامی یار. ئەمڕۆ بەدەستپێچێکی نوێ بزانە بۆ بیر لەوە دەکەیتەوە کە دوێنێت چ ڕوویداوە یان ئەنجام درراوە. ژیان ڕووبارێکە بە بەردەوامی بەرەو داهاتوو هەنگاو دەنێ. هیچ دڵۆپێک لەو ڕووبارە دووبارە بەژێر پردەکەدا تێناپەڕێتەوە. کارەکەت بە شێوازێکی نوێ ئەنجامدا باشتر لە هەمیشە. گرنگترین شت هەستێکە سەبارەت بە کارەکەت هەتە. هەبوونی ڕەنجی تاریک لە تابلۆیەکی هونەریدا نیشانەی خەم و پەژارەی هونەرمەندەکەیە. بەڵام ڕەنجی ڕووناک نیشاندەری هەبوونی ڕووناچی و وزە لە ژیانی هونەری ئەو تابلۆیەیە. هەر کارێک بە شادی ئەنجامدا تاکو کەسانی تریش شاد بکەیت. هەمیشە لەو بەخشانەی کە ژیان پێتی بەخشیوە دڵخۆش بە و بەهۆی ئەوەی کەنیتە گلەیی مەکە. خانوو بە و بەردانە دروست کراوە کە لە بەردەستن نەک بە بەردی باخچەی کەسانی تر. نرخی کات بزانە. بۆ زانینی نرخی نێوچرکە پرسیار لەو کەسە بکە کە لە ئۆلۆمپیک دامیدالیای زێڕینی بەدەستێناوە. بۆ زانینی نرخی چرکەیەک پرسیار لە ڕزگاربوویەکی پێکدادانی ئۆتۆمبیل بکە. بۆ زانینی نرخی خوڵەکێک پرسیار لە کەسێک بکە شەمەندەفەر یان پاس یان فڕۆکەی لەدەستدا بێت. بۆ زانینی نرخی کاتژمێرێک پرسیار لەو ئاشقانە بکە لە چاوەڕێکردنی یەکتر بەسەردەبەن. بۆ زانینی نرخی مانگێک پرسیار لە دایکێک بکە منداڵی زوو پێگەیی بە دنیا هێنابێت. بۆ زانینی نرخی ساڵێک پرسیاری لە قوتابیەک بکە لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵدا کەوت بێت.
بۆ زانینی نرخی 4 ساڵ پرسیار لە دەرچوانی زانکۆ بکە. بۆ زانینی نرخی 12 ساڵ پرسیار لە خوێنەرانی وەفاداری گۆڤاری دەنجی پێشمەرگە بکە. لەم هەموو ساڵەدا بە خۆشەویستی و عەشقەوە لەگەڵ گۆڤارە خۆشەویستەکەیاندا هاوڕێتیان کردووە. جوانی هەرچەند گوڵێک جوانتر بێت ترکەکانیشی تیژتر و گەورەتر دەبن. جوانی سێبەری خواوەندە بەسەر ئاسمانی بێکۆتایی. جوانی لە ڕوخساردا نییە، جوانی ڕووناچیە لە دڵی مرۆڤدا. کەسانی گەشبین لە پشت پەنجەرە تەماشای دەرەوە دەکەن و هەڵاتنی جوانی خۆر دەبینن، بەڵام کەسانی ڕەشبین تەماشای دەرەوە دەکەن و تەنها چڵکنی پەنجەرە دەبینن. بە هەر شێوەیەک تەماشای ژیان بکەیت جوانە. جوانی لە چاوی بینەردایە. جوانی سکەی سروشتە، نابێت پاوان بکرێت. جوانی ڕاکێشەری جوانیە. لە ڕاستیدا جوانی ئەوەیە بە مرۆڤ جوانی ببەخشێت. بۆ بۆنکردنی گوڵی سوور کات تەرخان بکە. هەمیشە شتێکی جوان لە پێش چاوت بێت، تەنانەت ئەگەر چەپکە گوڵێک لە ناو پەرداخێکی ئاودا بێت. کام گوڵت خۆش دەوێت؟ گوڵ سیمبولی جوانیە. هەر گوڵێک جوانیەکی تایبەتی هەیە. تۆ کام گوڵت خۆش دەوێت؟ ئەگەر گوڵی نێرگزت خۆش دەوێت، هەست بە سەربەرزی دەکەیت. ئەگەر گوڵی کامیلیات خۆش دەوێت، هەست بە ژیانی عاشقانە دەکەیت. ئەگەر گوڵی داودیت خۆش دەوێت، باوەڕت بەڕاستی ژیان هەیە، ژیانی ڕاستەقینەت خۆش دەوێت. ئەگەر گوڵی گوڵە بە ڕۆژەت خۆش دەوێت، کەمێک هەست بە خۆڕازاندنەوە دەکەیت، هەست دەکەیت ستایش بکرێت. ئەگەر گوڵی یاسەمینت خۆش دەوێت، شادی، شیرینی، دڵپەسەندی و سەنجینیت خۆش دەوێت. ئەگەر گوڵبەهارت خۆش دەوێت، بەبێ هاودەم ناتوانیت بژیت. ئەگەر گوڵی ئۆرکیدەت خۆش دەوێت، ڕێز لە جوانی و عەشق دەگریت. ئەگەر گوڵی پەپ و لە پایزت خۆش دەوێت، وەفاداری و ڕاستی و بەختەوەری گرنگترین بنەمان لە ژیانتدا. ئەگەر گوڵی کاکتوست خۆش دەوێت، خۆڕاگری و ڕاساییت لە ژیاندا هەڵبژاردووە. ئەگەر گوڵی سەوسەنت خۆش دەوێت، پاچی لە ژیاندا لە هەر شتێک گرنگترە. ئەگەر گوڵی ڕۆزت خۆش دەوێت، عاشقیت. وتەی زێڕینی ژیان. هەموو جوانیەکانی جیهان بە چاوەکانی تۆ پەیوەستە. شادی و بەختەوەری دەنگدانەوەی دەنجی ناوەوەی مرۆڤە. لە شادی بچووک دەست پێ بکە. لە کۆی خشتەکان ببوورە. شادیە بچووکەکانە خانووی چەندەهۆمی زۆر بەرزی بەختەوەری تۆ دروست دەکەن. تۆ بەشێک لە سروشتی. سروشتیە وەرزی بەهار و هاوین و زستانت هەبێت. تەنانەت مرۆڤی کەڕیش دەتوانێت دەنجی وتەی عەشق ببیستێ. بێفیزی باڵێکە بە کەڵکی فڕینی بەیانی دێت. درۆ دۆیەکە مرۆڤ تینوتر دەکات. سوود بە خشترین ئامادەبوون بۆ وەڵامدانەوە پێکەنینە. بەپە لە پێکەنین بە پێکەنین وەڵامدەوە. تەنها باوەشێکی کراوە دەتوانێت کەسانی تر لە باوەش بگرێت. گرژی و مۆنیت ئەوەندە پێشا مەدە کە کەسێک پێکەنینەکانت نەبینێت. زەوی بەهەشت نییە، بەڵام شوێنی بۆ زۆر کەسی بەهەشتی کردوێتەوە. تەنها و درەختانە دەتوان لە بەرزیدا سەر بەرەو ئاسمانی بەختەوەری بەرز بکەنەوە کە ڕەگ و ڕیشەی توند و قوڵیان لە خاکدایە. بۆ سەرکەوتن دەرگایەک دروست بکە، بەختەوەری لە دەرگا بدات. سەردەمی بوختان بەسەر چووە. دوو ڕۆژنامەنووس لە کۆڵانێکی زۆر باریکدا لە کاتی تێپەڕبوون بەیەک گەیشتن. ئەم دوو ڕۆژنامەنووسا لە ململانێ و بربەرەکانی یەکتردا بوون. هەردووچیان کەمێک وەستان و تەماشای یەکتریان کرد. دوای ماوەیەک یەکێک لەو دوو ڕۆژنامەنووسە وتی: بە هیچ شێوەیەک ئامادەنیم ڕێگات بۆ بکەمەوە تاکو مرۆڤێکی گەوت تێپەڕێت. ڕۆژنامەنووسە لێهاتوو ژیرەکە ڕێگای بۆ کردەوە وتی: بەڵام من ئامادەم. لە بینینی ئێوە ڕێگە چارەیەکی تر هەبوو. ئایا باشتر نەبوو ڕۆژنامەنووسەکە لێبڕاوانە لە بەرامبەریدا بوەستێت و بە شەڕ و دەمەقاڵەت تەمبەی بکات تاکو واز لە کارە هەڵەکەی بێنێت؟ ئەگەر بە باشی سەرنجت دابێت ڕۆژنامەنووسەکە و کارەی ئەنجام داوە بەبێ هیچ چێشە و بەردێک. ئەو توانا و لێهاتوویی و ژیری خۆی پێشانی ڕکابەرەکەیدا. پێیوت سەردەمی بوختان بەسەر چووە، سەرڕای ئەمەش هێمنی خۆشی پاراست. باشترین دیاری بۆ خۆت. هەرگیز لەگەڵ کەسانێک بە خراپی ڕەفتار مەکە، چونکە لەوانەیە هەمان کەس بە نرخترین وانەکانی ژیان فێرت بکات. هەمیشە لە یادت بێت تۆ کەسێکی بێوێنەیت، چونکە خوای گەورە کات بۆ وەفراندنی هیچ کەسێک بە فێڕۆ نادات. هەمیشە زەردەخەنە با لەسەر لێوانت بێت، چونکە هەرگیز نازانیت ئەو پێکەنین و زەردەخەنەیە ڕۆژی چ کەسێک گەشت دەکات. سڵاوکردن لەگەڵ کەسانی تر لە یاد مەکە. هەرگیز نەخڕۆی کێشەکانی خۆت مەبە کە لە یاد بکەیت چۆن هاوکاری کەسانی تر دەکەیت.
هەرگیز لە یاد مەکات تۆ تەنیا کەسێک نیت کێشەت هەبێت. ئەگەر ترس و دڵە ڕاوچێ لە ڕوخسارت بەدی کرا، چاوەکانی خۆت بنوقێنە تاکو ناچار نەبیت لەو کاتانە تەماشای خۆت بکەیت. هەمیشە خۆت بە، چونکە ناتوانێت کەسێکی تر بیت. خۆت باشترین دیاریت کە دەتوانیت پێشکەش بە خۆتی بکەیت. نهێنی عاشق. نهێنی عاشق لەوەدایە لە بێدەنجیدا دەستی یەکتر بگرن، کەم کەم فێر دەبن بەبێ وتە پەیوەندی ببەستن. نهێنی عاشق لەوەدایە زیاتر بە تەماشاکردنی یەکتر بدوێن، چونکە چاوەکان پەنجەرەکانی ڕۆحن. ئەگەر لە کاتیا خافتن لە تەماشاکردن سوود وەربگریت، وەکو ئەوە وایە پەنجەرەکانی بە پەردەی جوان بڕازێنیتەوە. کەسانێک بە بەردەوامی هاوار دەکەن گوڵی سوور دڕچی هەیە. ئێمە دەبێت شاد بین کە دڕکەکان گوڵیان هەیە. خۆشەویستی خەرجی نییە، لە کاتێکدا هەموو شتێک دەکڕێت. چاچی شتێکە زیاتر لە هەر شت خەڵک چەک دەکرێت. چاچی شتێکە زیاتر لە هەر شت خەڵک چەک دەکات. جوانترین و دڵگیرترین ڕستە لە تەواوی زمانەکانی جیهان تۆم خۆش دەوێت. عاشق تەنها شتێکە هیچ هێزێک ناتوانێت فەرمانی پێ بکات، بە پارەش ناتوانرێت بکڕدرێت. کەسانێک کە لە قوڵایی دڵەوە یەکتریان خۆش دەوێت هەرگیز پیر نابن. عاشق تەنها گوریسێکە دەتوانێت دنیا ڕابگرێت. عاشق بەسەر دڵەکان فەرمانڕەوایی ناکات. عاشق لەگەڵ دڵەکان گەشە دەکات. لە جیهاندا هیچ شتێک بەقەد عەشق و خۆشەویستی قوڵ و ڕاستەقینە و بەنرخ نییە. ڕەگوڕیشەی تەواوی پێشاتەکانی بیر و هەست عاشق ئاودێری دەکات. عاشق هەڵبژاردەی ئێمە نییە، چارەنووسی ئێمەیە. لە جیهاندا تەنها یەک واژە هەیە، شانەکانی ئێمە لە ژێرباری گرانی ئێش و ئازاری ژیان ڕزگار دەکات. ئەم واژەیە شتێک جگە لە عاشق هیچی تر نییە. لە کاتێکدا کچێک عاشق دەبێت، هەستی جوانی و ئافرەتانەی ئەو چەندین بەرامبەر دەبێت. وەفاداری یەکێک لە نیشانەکانی وشیاریە. وتە و ڕێڕەوی عاشقانە. مێژوو هەرگیز لە تاریکیدا نامێنێتەوە. هەموو کەسێکت خۆش بێت. متمانە بە هەموو کەس مەکە، بەڵام خراپە لەگەڵ هیچ کەسێک مەکە. دڵشکاندن هونەرێکی گەورەی ناهونەرمەندانەیە. کەڵپەی دامرکا و ئیتر کەڵپە نییە. مرۆڤی بێعاشق ئیتر زیندوو نییە. بەدەسێنانی دڵی خەڵک تەنها بەدەسێنانێکی خۆشەویستانەیە. عاشق سێبەرێکی فێنکە. مرۆڤ لە گەرمای بەتینی ژیان پەنای بۆ دەبات. ئەگەر عاشقان کۆتاییان هەبێت، عاشق بێ کۆتاییە. پاچی تەنیا هەوایەکە. ئاکار دەتوانێت هەناسەیتی هەڵبچێشێ. تۆ ڕووبارێکیت دووریان نزیک بە دەریا دەگەیت. ئەو بەردانەی لە ڕێڕەوەکەتدا هەن تەنها پەرە بەجوانی و دڵنشینی دەنگتان دەدەن. بێ ئۆقرەیی ئۆقرەی دڵەکانی عاشقانە. مارلین مۆنرۆ جوانترین ئافرەت. نۆرماجین مۆرتێنسن مارلین مۆنرۆ بە جوانترین ئافرەتی دنیا ناسراوە. لە ساڵی 1926 لە شاری لۆس ئانجلسی کالیفۆرنیا لەدایک بووە. دایکی ناوی گلادیس ئافرەتێکی زۆر جوان و ئەکتەری سینەما بوو. لەو کاتەی مارلین تەمەنی تەنیا 6 ساڵ بوو، دایکی بەهۆی زێدەڕۆیی لە خواردنەوەی شەراب تووشی شێتی بوو. بۆ نەخۆشخانەی دەرونی گوێزرایەوە. مارلین هیچ کات دایکی لە یاد نەکرد. هەمیشە سەردانی دەکرد. لە تەمەنی 16 ساڵیدا شووی کرد، بەڵام دوای 3 ساڵ لە یەکتر جیابوونەوە. مارلین دەیوت لە تەمەنی منداڵیمدا هیچ کەس پێی نەوتم جوانیت، بەڵام دوای ئەوەی وەکە سێرێک ناسران بە هەزاران دۆلار تەنها بۆ پێکەنینێکم پێشکەش دەکرا. مارلین مۆنرۆ لە 4 ئابی ساڵی 1962 بەهۆی زۆر بەکارهێنانی حەبی ئارامبەخش گیانی لەدەستا. بڕوا هەرچەند هەوڵیدا نەیتوانی قورساییەکە هەڵگرێ، چونکە ڕاهێنەرەکەی وتبووی ئەم قورساییە 3 کیلۆ لە دوایین و باشترین ڕیکۆردی بەسەرەوەترا. دووبارە هەوڵیدا، بەڵام بێسوود بوو. لەو بڕوایەدا بوو ئیتر ناتوانێت ئەم قورساییە هەڵبگرێت. بە فەرمانی ڕاهێنەرەکەی بۆ چەند خولەچێک پشوویدا. جارێکی ترگەڕایەوە ئەم جارە ڕاهێنەرەکەی پێیوت قورساییەک هەڵبگرێ کە 3 کیلۆ لە ڕیکۆردەکەی کەمترە. بە دڵنیاییەوە لە پشت قورساییەکە وەستا. کەمێک ئەم دەست و ئەو دەستی کرد، پاشان بە ئاسانی قورساییەکەی بۆ سەرسەری بەرز کردەوە. ڕاهێنەرەکەی سەرسام کرد. قورسایە 3 کیلۆ لە ڕیکۆردەکەی بەسەرەوەتر بوو. لە ڕاستیدا چونکە پێیوترا بوو ناتوانێت زیاتر هەڵبگرێت و ئەویش بڕوای پێکرد بوو، بەڵام بۆ جاری دووەم بە پێچەوانەوە هەرچەندە قورساییەکە 3 کیلۆ زیاتر بوو، بەڵام لەو بڕوایەدا بوو دەتوانێت ئەم قورسایە هەڵبگرێت بە ئاسانی ئەنجامیدا. بەڵێ ئەمەیە موعجیزەی بڕوا. ئەو خاڵانەی ژیان جوان دەکەن. لە هەر وەرزێکی ساڵدا گەشتێک بکات تاکو لە جوانی هەر 4 وەرزی ساڵ چێژ وەربگریت.
لەژێر بارانی وەرزی بەهار شایی و هەڵپەرچێ بکە. لە وەرزی پاییزدا لە جادەیەکی چۆڵ و شاخاوی شۆفێری بکە و لە جوانی شاخ و گەڵای درەختەکان چێژ وەربگرە. لەگەڵ هاوڕێکانت کیسەی خەوی خۆت هەڵبگرە و شەوێک لە شاخ یا لە ناو سروشدا بەسەر بەرە. ڕۆژێک بۆ شاخەوانی بچۆ. یەکەمین بەفربارین لە وەرزی زستاندا بەسەر سوڕماوی تەماشا بکە. گوێ لە ئاوازی کورت و شادی باڵندەکان بگرە. گوڵ بڕوێنە تاکو لە بینینی گوڵ و خونچەکانی لە وەرزی بەهاردا چێژ وەربگریت. بۆ ڕێپەیوانێکی درێژ بۆ ناودارستان بچۆ. عاشق. عشقی ڕاستەقینە تەنیایی بە هاودەنجی دەگۆڕێت. پەیوەندی عاشق لەگەڵ ڕۆح هەمان پەیوەندی هەناسا لەگەڵ لەشدایە. هیچ شتێک لە ژیاندا وەک عاشق مرۆڤ بە ترۆپک ناگەێنێ. هەمیشە عاشقی کەسێک بە کە عاشقی تۆیە. عاشق تەنیا گوڵێکە بەبێ نیاز لە وەرزەکانی ساڵ دەڕوێ و خونچە دەدات. عاشقانی زۆر لە جیهاندا هەن بەهۆی هەستی جوانیان هەموو شتێکیان خۆش دەوێت. کڕینی کارتی پیرۆزبایی گوڵ و دیاری بچووک، گفتوگۆ لە ژێر تریفەی مانگەشە و خواردنێک لە ناو سروشت هەمویان وێنەیەک لە عاشق پێشان دەدەن. عاشقێک چاوکانمان بکاتەوە و دڵەکانمان داگیر بکات بەهرەی پش و درێژی و ئۆقرەیمان پێدەبەخشێت. عاشق کاتێک بە شێوازی دڵخواز دەگات دڵی دوو مرۆڤ لە یەکتر نزیک و نزیکتر دەبن. ژیان بە بێعشق وەک ساڵی بێهاوینە. کاتێک بە باشی و دڵخۆشیەوە جەخت لەسەر بابەتێک دەکەیت هەستێکی باشت دەبێت. کاتێک لە ژیاندا ئارەزوویەکت هەبێت پێویستە هەوڵ بدەیت ڕێگاکانی گەیشتن پێی بەباشی بناسیت. کاتێک بە ڕق و چینە ئێرەی ژیان بەسەر دەبیت ناتوانیت باشی و جوانیەکانی ژیان ببینیت. کاتێک ڕێگای ڕاست نازانیت باشترە دووبارە پرسیار بکەی لەوەی بە ڕێگایەکی هەڵەدا بڕۆیت. کاتێک دەتەوێت هاوڕێک هەڵبژێریت بیر لە کەسێک بکەرەوە لە کاتی سەخت و دژواردا فریادرەس بێت. پەیوەندی ژیان لەگەڵ کەسانی پۆزتیڤ پەیوەندی ببەستە. هەوڵ بدە هەمیشە لەگەڵ کەسانێک هەڵسوکەوت بکەیت هێزی ئەرێنیان هەبێت. کەسانێک کە هاندەرتن، کەسانێک کە هاوکارت بن، هەمیشە ئەرێنی بیر بکەیتەوە و هەمیشە ئومێدەوار بیت. هاوڕێ بۆ سەرکەوتن کاریگەرە. پێم بڵێ هاوڕێکانت چێن؟ ئایا ئەوان کەسانی سەرکەوتوو ڕێک و پێک و خاوەن بەڵێنن؟ ئایا ئەوان کاریگەریەکی ئەرێنیان لە ژیانی تۆدا هەیە؟ کاتی خۆت لەگەڵ کەسانێک بەسەر بەرە هاندەرت بن کاری گرنگ ئەنجام بدەیت و سەرکەوتنت بۆ مسۆگەر بکەن. فریشتەی ڕزگارکەر بەرگریتە ئافرەتێکی 30 ساڵانە بوو. دوای شوکردنی بە پاسەوانێکی پاراستنی ژینگە لە ئەوروپا بۆ تێکساس هات بوو. لە باخچەی ماڵەوە لەسەر جۆلانەیەک دانیشت بوو. چاوەڕێی هاتنەوەی ڕیمۆندی دەکرد. دوای نیو کاتژمێر چاوەڕوانی بۆ لای کچەکەی کە لە باخچەدا یاری دەکرد ڕۆیشت و پێیوت: تامارە، لێرەدا بنیشە تاکو دەچمە کۆگای ئەوبەر تەلەفۆنێک بۆ باوکت بکەم. بەپەلا لە ماڵ بەدەرکەوت. هێشتا 1-2 هەنگاو لە ماڵ بە دوور نەکەوت بوو ڕەشەبایەک دەرگای هاتنەژوورەوەی توندبەست. بەرگریتە بەرەو ماڵ گەڕایەوە. لە پشت پەرژینی باخچەکەیان بە تامارەی وت: کچەکەم، دایەکلی لیلەیات کردووە لەگەڵ خۆیدا بیبات. بچۆ جانتاکەم لە ژوورە بۆ بهێنا. تامارا بە پێکەنینەوە بەرەو ماڵ ڕۆشت. لە هەمان چرکەدا بەرگیتا ڕاستویەکی گەورەی بینی لەسەر دیواری باخچە خۆی فڕێدا. بەرگرێتە هاواری کرد و بە کچەکەی وت: زووکە بۆ لامۆرەوە. مەترسێ کچەکەم، دایە لێرەیە. تامارا بە بینینی ڕاستوو بە شاگەشکەیی زۆر بۆ لای ڕۆیشت و وتی: وەرە ئێرە، وەرە لام ژیکەڵە. ڕاستوو بۆ پشت دیوارەکە چوو. تاماراش بە دوای کەوت و بەرگرێتە ئیتر نەیتوانی کچەکەی ببینێت. بە هیچ جۆرێ نەیدەزانی چی بکات. پاڵی بە پەرژینەکەەوە دەناو بە گریانەوە بانجی تامارای دەکرد. لە پشت دیوارەکە دەنجی سیر دەهات. چەند جار هەوڵیدا بەسەر پەرژینەکە بکەوێت، بەڵام سەرکەوتوو نەبوو. دڵی بەتوندی لێی دەدا و توانای وەستانی نەمابوو. لەو کاتەدا دەنجی پیاوەکەی تکانیدا بە گریانەوە ڕووی لە پیاوەکەی کرد. ڕیمۆن تفەنجی لە شانی کردەوە و ویستی بەسەر پەرژینەکەدا باس بدات. لەو کاتەدا ڕاستووی بینی لە پشت دیوار دێتە دەرەوە. بەرگرێتە بە هاوارەوتی: خوایە کچەکەم بە سەلامەتی بۆ بگەڕێنەوە. ڕیمۆن سێرەی لە ڕاستوو گرت و تێیتەقاند. ڕاستووکە لە گۆشەیە کەوت و ئەو کات ڕیمۆن لە پەرژینەکە بەسەر کەوت و خۆی هاوێشتە ناو باخچەکە و بەپەلا بۆ پشت دیوارەکە چوو. لەوێدا شتێکی بینی هەرگیز چاوەڕێی نەدەکرد. مارێکی گەورە لەوێ کەوتبوو، سەر و گەردنی پارچە پارچە کرابوون. ڕیمۆن لاشەی ڕاستووی بە خاک سپارد و لەسەر تابلۆیەک نووسی: تاکو دڵنیا نەبیت تۆڵە مەکەرەوە. لەوانەیە کەسێک
کەلات وایە پەیامهێنەری مەرگە فریشتەی ڕزگارکەری تۆ بێت. وتەی بەهاداری ژیان گۆسپ و ڕووداوی ژیان لە گرنگترین بەشەکانی ژیانی ئێمەن بەبێ ئەوان کارامە و کارزان نابین. ڕێگە مەدە ڕەخنە هاوسەنجی تۆ تێک بدات. کەسێک بەهۆی پێوەدانی مێشەنگ دەست لە هەنجوین هەڵناگرێت. ڕستەی ناتوانم لە ناو گۆمی تواناکانمان بشۆرین. گەشتبینی تەلار و پەرچانی ئومێدە. ئومێد ڕێگەی سەرەکی سەرکەوتنە. سەرکەوتن یەکەمین و گرنگترین خەڵاتە. مرۆڤ لە سەرکەوتنی خۆی بەدەستی هێناوە. ئومێد و ژیان دوو جمچی بە یەکتر چەسپاون، هیچ نەشتەرگەریەک ناتوانێت بە زندویی لە یەکتر جیان بکاتەوە. هەندێک جار پێویستە کەمێک لە خۆمان دوور بکەوین و لە بەرزایی ژیان چراکانی زریوە زریوی شاری هەبوونمان بە چێژ و بیرکردنەوە تەماشا بکەین. بەختەوەری تەنیا پێناسەیەکی هەیە، ئەویش باوەڕهێنانە بە بەختەوەری. بەختەوەر کەسێکە بە کێشەکانی ژیان پێ بکەنێ. بەختەوەری ئێمە لە تێڕوانینی ئێمەیە. بەختەوەر کەسێکە لە ژیانی کەسانی تر پەنتوەر بگرێ. بەختەوەری پێویستە دروست بکرێت. بەختەوەری تەنیا لە داستانەکاندا نییە، لە خەم و پەژارەکانیشماندا دەتوانرێت بەدوایدا بگەڕین. بەختەوەری هەر کەسێک دەتوانرێت هەروەک پەنجەمەوەری ئەو لەگەڵ کەسانی تر جیاواز بێت. بەختەوەری سەرکەوتن، عاشق و ئەڤینداری تۆن بۆ پێشوازی هەمچۆ. هیچ نێچیرێک بەدوای ڕاوکەرێکدا نانێردرێت. بەختەوەری پەپولە نییە لەسەر شانی مرۆڤ بنیشێت. تەنانەت هەڵامەتێک دەتوانێت باڵندەکان بفڕێنێت. دەبا فێربین. زۆر جوانە گەر بزانیت عاشق بوون ئاسانە، بەڵام بەردەوامیەکەی هونەرە. هاوڕێ هەر کەسێک بێت کۆپی دووەمی خۆتە. ناتوانرێت پشتگیری لە پیربوون بکرێت، بەڵام دەتوانرێت ڕۆح بە گەنجی بهێڵدرێتەوە. لە هەر شوێنێک بیت هاوڕێکانت دنیای تۆن. تەمەن هەڵدەکشێ، بەڵام لەوەی ڕۆحت پیر ببێت پەیوەندی بە خۆتەوە هەیە. پێکەنین کورتترین ڕێگایە لە نێوان هاوڕێیاندا. تەمەن ساڵەکانی ڕابردوو نییە، ئەو ساڵانەیە تیایدا ژیاویت. عاشق ژیان ناسوڕێنێت، بەڵام بزوێنەری ژیانە. گەورەترین چێژی ژیان هاوڕێکی دلۆڤانە. چەند جوانە، دەبینم کەسێک پێدەکەنێ، جوانتریشە بزانی خۆت بوویتە هۆی پێکەنینەکەی. ئەفسوونی خۆشەویستی. ڕۆژێک لە ڕۆژان کچێکی ژاپۆنی بە ناوی سوان شووی کرد و ژیانی هاوسەرایەتی خۆی لەگەڵ پیاوەکەی و دایکی پیاوەکەی دەست پێ کرد. هێشتا ماوەیەکی زۆر تێپەڕی نەکردبوو، زانی بە هیچ شێوێک ناتوانێت بەرامبەر هەڵسوکەوتی دایکی پیاوەکەی خۆراگر بێت. ئەوان دوو کەسایەتی جیاواز بوون. زۆربەی ڕەفتارەکانی دایکی پیاوەکەی ئەوی تووڕە دەکرد. سەرڕای ئەمەش بە بەردەوامی گلەیی لە سوان دەکرد. ڕۆژ و هەفتە تێپەڕین، بەڵام مشت و مڕەکانی سوان و دایکی پیاوەکەی کۆتاییان نەدەهات. دابوونەریتی کوانی ژاپۆنیش لە خراپتربوونی ئەو هەلومەرجە کاریگەر بوون. چونکە سوان پێویست بوو هەمیشە سەر بۆ دایکی پیاوەکەیدا بنوێنێ و هەموو فەرمانەکانی جێبەجێ بکات. ئەم ژینگە سارد و سڕە و پڕ لە هەراوهۆریایی ماڵەوە بوو بە هۆی پەرێشانی و بێدەرەتانی پیاوە بێچارەکەی. سەرنجام سوان توانای بەرگەگرتنی لە بەرامبەر ڕەفتاری خراپ و دیکتاتۆریەکانی دایکی پیاوەکەی نەما و بڕیاری دام کێشەیە کۆتایی پێبهێنێت. بۆیە بۆ بینینی هاوڕێی باوکی هوانگ فرۆشیاری گژ و جای دەرمانی ڕۆشت. پاشەوەی هەموو شتێکی بۆ باس کرد، داوای کرد جایەکی بداتێت تاکو ئەم کێشەیە بۆ هەمیشە کۆتایی پێبهێنێت. هوانگ کەمێک بیری کردەوە و پاشان وتی من کێشەکەت چارەسەر دەکەم، بەڵام پێویستە بەباشی گوێم لێ بگریت و ئەوەی پێ دەدەم سەر لەبەر ئەنجامی بدەیت. سوان بە تامەزرەویەوە پەسەندی کرد، بۆیە هوانگ بۆ ژووری تر ڕۆیشت و بە بەستەیەک جێی دەرمانی گەڕایەوە بە سوانی وت تۆ ناتوانیت یەکەم جار ئەم دەرمانەی پێ بدەیت، چونکە گەرمێت خەڵک گومان لە تۆ دەکەن. بۆیە من چەند جۆرە جیایەکی دەرمانیت پێدەدەم پلە بە پلە کاریگەریەکانی بەدەردەکەون. ڕۆژانە ئەم جیایە لەناو خواردنی بەتام و چێژ بکە و پێی بدە. بۆ ئەوەی دوای مردنی کەس گومان لە تۆ نەکات، پێویستە ڕەفتارەکانت لەگەڵیدا دڵسۆزانە و میهرەبانە نەبێت، لەگەڵیدا شەڕە قسە مەکە. هەرچی ویستی بۆی ئامادە بکە، وەکو شاژنێک ڕەفتاری لەگەڵدا بکە. سوان بە دڵخۆشیەوە سوپاسی هوانگی کرد، بۆ جێبەجێکردنی نەخشەی خۆی بەرەو ماڵ گەڕایەوە. هەفتە و مانگ تێپەڕین سوان لە تەواوی ئەو ماوەیەدا ڕۆژانە خواردنی زۆر بەتام و چێژی ئامادە دەکرد و بۆ دایکی پیاوەکە و جیایە دەرمانی تێدەکرد. هەر کاتێک تووڕە دەبوو ئامۆژگاری، هوانگی بەبیر دەهاتەوە و خۆی کۆنتڕۆڵ دەکرد.
دوای 6 مانگ ئیتر ژینگەی ئەو ماڵە بە تەواوی گۆڕابوو. سوان ئەوەندە بە کۆنتڕۆڵکردنی خۆی مەشقی کردبوو، ئێستا بە سەرسامیەوە دەیبینی تووڕە و دڵگران نابێت. بۆ ماوەی 6 مانگ خۆی لە هەر جۆرە ڕوبەڕووبوونەوەیەک بەدوو دەگرت. ئێستا دەیبینی دایکی پیاوەکەی میهرەبان و لەسەر خۆیە. دیری دایکی پیاوەکە بەرامبەر سوان گۆڕابوو. ئێستا سوانی وەک کچی خۆی خۆش دەویست و گلەیی لێ نەدەکرد. هەمیشە بە خزم و کەس و کاری خۆی دەوت. سوان باشترین بوو کە تاکو ئێستا کەسێک هەیبوو بێت. پیاوی سوانیش لەم ناوەندەدا زۆر دڵخۆش و شاد ببوو. ئەوە بوو سوان دووبارە بۆ لای هوان گەڕایەوە و داوای هاوکاری لێکرد. ئەم جارە بە مەبەستی ڕزگارکردنی دایکی پیاوەکەی و پێیوت: داوات لێ دەکەم جیایەکەم بدەیتێ دایکی پیاوەکەم ڕزگار بکەم. ئێستا ئەو زۆر میهرەبان بووە. بە ئەندازەی دایکی خۆم خۆشم دەوێت. نامەوێت لەبەر ئەو ژەهرەی پێم داوە بمرێت. هوانگ پێکەنی و سەری خۆی جوڵاند وتی: ئەو جا دەرمانیایی بە تۆم داوە ڤیتامین بوو، تەنیا لایەنی بەهێزکردنی هەیە. ژەهر تەنیا لە زەینی تۆدا هەبوو، بەو ئەشقەی بە یەکترتان پێشکەش کرد، ئێستا بە تەواوی شۆراوە و لە نێو چووە. خۆ بەدەستەوەدان لە بەردەم زریاندا. ڕۆژێک ماریانەی کچە شۆخ و شەنگ لەگەڵ باوکی بە ئۆتۆمبیلەکەیان بۆ شارێکی دەوروبەریان دەچوون. لە ناکاو بوو بە زریان. ماریانە وتی: ئێستا دەبێت چی بکەین؟ باوکی وەڵامی دایەوە: هیچ ناکرێ، بەردەوامی بە ڕۆشنەکەت بدە. بەڵام تا داهات زریان تونتر دەبوو. بۆیە ماریانە دووبارە پرسی: بابا دەبێت چی بکەین؟ باوکی دووبارە وتی: تەنیا لە ڕۆیشتنت بەردەوام بە. چەند کیلۆمەترێکی تر ڕۆیشتن، سات لە دوای ساتیش زریانەکە بەهێزتر دەبوو. ماریانە بینی ئۆتۆمبیل دوای ئۆتۆمبیل لە ڕۆخ شەقامەکە دەوەستن. ماریانە لە باوکی پاڕایە و وتی: بابا منیش پێویستە لە ڕۆخ شەقامەکە بوەستم، ناتوانم ڕێگە ببینم. دەبینیت زریانێکی چەند ترسناکە. هەمویان خەریکن لە ڕۆخ شەقامەکە دەوەستن. باوکی دیسانوتی: خۆت بەدەست ترسەوە مەدە، تەنیا لە ڕۆشتنت بەردەوام بە. چرکە بە چرکە توندی زریانەکە زیاتر دەبوو. بەڵام ماریانە لەسەر داوای باوکی لە ڕۆشتن بەردەوام بوو. زۆری نەخات، بینیان ئاسۆ بەدەرکەوت و دەوروبەرەکەیان هێدی ڕووناک و ڕووناکتر دەبێت. دوای چەند کیلۆمەترێک هەوا دووبارە ساف بوو و خۆر بەدەرکەوت. باوکی وتی: ئێستا دەتوانیت لە ڕۆخ جادە بوەستیت و لە ئۆتۆمبیل دابەزیت. ماریانە وتی: باوکە تازە زریان کۆتایی هات، ئێستا بۆ دەبێت بوەستم؟ باوکی وەڵامی دایەوە: لە ئۆتۆمبیلدا بەزە و تەماشای پشت سەری خۆت بکە ببینە. ئەوانەی خۆیان بەدەستەوەدا و لە ڕۆخ جادە وەستان هێشتا دیلی زریانن، بەڵام تۆ خۆت بەدەستەوە نەدا. ئێستا دەبینیت لە زریان ڕزگارمان بووە. بەمەش دیارە هەموو ئەوانەی لە دڵی کێشە و گرفت ناوەستن بەردەوامن سەرەڕای ئەوەی کەسانێک خۆیان بەدەستەوە دەدەن. مرۆڤ نابێت دەست لە هەوڵ و کۆشی بەردەوام هەڵبگرێت و خۆی بەدەست دژواری سەختی ژیاندات. ئەگەر مرۆڤ بەردەوام درێژە بە ڕۆشتمدات، زۆر ناخایەنێ زریان لە ژیاندا کۆتایی پێدێت و جارێکی تر چێژی شیرنی سەرکەوتن دەکات. پەیامی خۆشەویستی. مامۆستایەک داوای لە قوتابیانی کرد ناوی هاوپۆلەکانیان لەسەر دوو لاپەڕە بنووسن و دوای نووسینی هەر ناوێک هێڵێک لە نێوانیاندا بچێشن. پاشان داوای لێکردن لەبارەی جوانترین شت کە دەتوانن بەرامبەر هەریەک لە هاوپۆلەکانیان بیڵێن لە ناو ئەو هێڵەدا بنووسن. ماوەی وانەوتنەوە بەم فەرمانە تێپەڕی. هەریەک لە قوتابیان دوای تەواوبوون لاپەڕەکانیاندایە دەست مامۆستا و پۆلەکەیان جێهێشت. ڕۆژی شەممە مامۆستا ناوی هەریەک لە قوتابیانی لەسەر لاپەڕەکە بەجیان نووسی و تەواوی بیرۆڕای هەریەکێکیان لەبارەی هاوپۆلەکانی تر لە ژێرناوی ئەوانی نووسیەوە. ڕۆژی دووشەممە مامۆستا لاپەڕەکانی بۆ قوتابیان گەڕاندەوە. خۆشی و شادی ناوپۆلی تەنیەوە. مامۆستا ئەم ورتەورتەی لە قوتابیان دەبیست: بەڕاستی من هیچ کات نەمدەزانی کەسانی تر بەم شێوەیە گرنگیم پێدەدەن، نەمدەزانی کەسانی تر ئەوەندە منیان خۆش دەوێت. ئیتر باس لەو لاپەڕانان نەدەکرا. مامۆستاش نەیزانی ئایا ئەوان دوای گەڕانەوە لە قوتابخانە لەگەڵ دایک و باوچان لەبارەی ئەم بابەتە دوابوون. ئەم تاقیکردنەوەیە ئامانجی مامۆستای پێکا بوو. قوتابیان لە خۆیان و لە یەکبێکی هاوپۆلەکانیان ڕازی بوون. دوای چەندین ساڵ قوتابیەکان لە یەکتر دوورکەوتنەوە. پاشان یەکێک لە قوتابیەکان لە شەڕی ڤێتنامجانی لەدەستدا و مامۆستا لە ڕێوڕسمی بە خاک سپاردنی بەشدار بوو. مامۆستا تا ئەو کات سەربازێکی لە ناودار بەزدا نەبینی بوو. لاوە کوژراوەکە گەنجێکی سیما جوان و لێهاتوو بوو. کڵێسا پڕ لە هاوڕێیانی سەربازەکە بوو. هاوڕێکانی بەلای داربەستەکەیدا تێدەپەڕین و ڕێوڕسمی ماڵاواییان بەجێ دەگەیاند. مامۆستا دوایین کەس بوو لەم ڕێوڕسمەی ماڵاواییەدا وەستا بوو. هەرکە مامۆستا بۆ لای داربەستە ڕۆیشت، یەکێک لە سەربازەکان کە بەرپرسی گواستنەوەی تابوتەکە بوو
بۆ لای هات و لێی پرسی ئایا ئێوە مامۆستای ماتماتیکی مارک نەبوون؟ مامۆستا وەڵامیدایە وتی بەڵێ. سەربازەکەوتی مارک هەمیشە یادی ئێوەی دەکرد. دوای ڕێوڕسمی بە خاک سپاردن زۆربەی هاوپۆلەکانی بۆنانی نیوەڕۆ کۆبوونەوە. باوکو دایکی مارکیش لەوێ ئامادە بوون. باشکرا دیار بوو چاوەڕێی بینینی مامۆستای مارک بوون. باوکی مارک لە کاتێکدا جانتای لە جیرفانی دەردەهێنا بە مامۆستای وت دەمەوێت شتێکت پێنیشان بدەم پێم وایە لاتان ئاشنایە. ئەو بە وردی کاخەزێکی سواو کە دیار بوو چەندین جاردای نوشت بوو بە چسب لە یەکتر درابوو لە جانتاکەی دەرهێنا. خات و مامۆستا هەر کە بینی ئەو نامەیە ناسیەوە. ئەو کاخەزە هەمان کاخەز بوو کە باشیەکانی مارکی لە دیدی هاوڕێکانی تیان وسرا بوو. دایکی مارگوتی لەبارەی و کاری ئەنجامتدا بوو سوپاست دەکەین. هەروەکو دەبینیت مارک وەک گەنجینەیەک دەیپاراست. چارلی هاوپۆلێکی مارک بوو زەردەخەنێکی کردووتی من هێشتا نامەکەم ماوە و لە چەکمەجەی مێزەکەمدا هەڵم گرتووە. خێزانی چارلی وتی چارلی داوای لێکردوم لەناو ئەلبومی زەماوەندیمان هەڵی بگرم. مارلین وتی منیش کاخەزەکەم ماوە لەناو دەفتەری بیرەوەریەکانمدا هەڵم گرتووە. پاشان فیچی جانتاکەی کردەوە و ئەو کاخەزەی دەرهێنا و پێشانی مامۆستا و هاوڕێیانیدا وتی هەمیشە لە ناو جانتاکەمدا هەڵی دەگرم. هەر هەموو قوتابیان ئەو کاخەزەیان لە لای خۆیان هەڵگرت بوو. خات و مامۆستا کە گوێی لە وتەی قوتابیەکانی بوو ئیتر بەرگەی نەگرت و لە پڕمەی گریانیدا. مامۆستا بۆ مارک و بۆ هەموو هاوڕێیانی کە ئیتر نەیدەتوانی بیان بینێت دەگریا. چارەنووسی مرۆڤ لەم کۆمەلگایەدا تا ڕادەیەک پێچاوپێچە کە ئێمە لە یادی دەکەین. ئەم ژیانە ڕۆژێک بە کۆتا دێت و هیچ کاممان نازانین ئەو ڕۆژە کەی و چۆن دەبێت. کەواتە بەو کەسانی خۆشتان دەوێن بڵێن ئەوان بۆتان گرنگ و بەنرخن پێشەوەی بەوتنی درنگدا بێت هەرچەند زۆرتر پەیامی خۆشەویستی بنێریت دەستگەیشتنی ئێوە بە ئەوان کە بۆتان گرنگ باشتر و ئاسانتر دەبێت. لە یادتان بێت شتێک دروێنە دەکەیت کە پێشتر چاندووتە. عەشق بۆ دایک. کوین لە تەمەنی 6 ساڵی بەهۆی لێکدانێکی هاتوچۆوە بۆ هەمیشە لەسەر کورسی چرخدار دانیشت لەگەڵ دایکە پیرەکەی دەژیا. ناوی دایکی نانسی بوو. دایکی کوین هەمیشە لە ئیفلیجبوونی کوڕەکەی خۆی بە خەتابار دەزانی. بە گیان و دڵ خزمەتی کوڕەکەی دەکرد و هەر بۆیش ئامادە نەبوو دووبارە شوو بکاتەوە. باوکی کوین هەر لەو پێکدادانەدا گیانی لەدەستدا بوو. نانسی هەمیشە خۆی بە تاوانبار دەزانی و دەیوت ئەگەر من لە پشتەوەی سوکانەکە نەبوومایە ئەم ڕووداوە ڕووی نەدەدا. بەڵام کوین بە دایکی دەوت نا وانییە. تەنها پێش هاتێک بوو دەبا ڕوویدا بە هیچ پەیوەندی بە تۆوە نەبوو. کاتێک تەمەنی کوین گەیشتە 21 ساڵ سەرنجام نانسی بەسەر ترسەکەیدا زاڵ بوو. توانی دووبارە ئۆتۆمبیلەکەی لێ بخڕێت و بە زەحمەت کوینی سواری ئۆتۆمبیلەکەی دەکرد و بۆ گەشت و گەڕان بۆ دەرەوەی شاری دەبرد. لە ڕۆژێکی باراناویدا پێویست بوو کوین بۆ لای پزیشک ببێت. چەند ڕۆژ بوو کوین لەبەر ئێش و ئازاری گەردەنی خەوی لێ نەدەکەوت. ئەو ڕۆژە لەبەر ئازاری جەستەی نەدەحەوایەوە. نانسی کوڕەکەی سوار کرد و ڕۆشتن. بەڵام چرکە لە دوای چرکە بارانەکە بەهێزتر دەبوو. هەروەکو ئەو ڕۆژەوا بوو کە نانسی کۆنتڕۆڵی ئۆتۆمبیلەکەی لەدەستدا بوو. بوو بەهۆی مردنی خێزانەکەی و ئیفلیجبوونی کوڕەکەی. دوای تێپەڕبوونیان بە چەند شەقامێکدا بارانبارین تونتر بوو. ئیتر بارانبارینێکی ئاسایی نەبوو بەڵکو ببوو بە زریان. دیدی نانسی شێوا بوو. کوین داوای لە دایکی کرد لە تەنی شەقامەکە بوەستێت و چاوەڕێ بکات تاکو باران دەوەستێت. بەڵام نانسی لە ڕۆشتن بەردەوام بوو. دەترسا لەبەر بارانبارین پزیشک زووتر بۆ ماڵ بگەڕێتەوە. لە ناکاو چاوی بە ئۆتۆمبیلێک کەوت. بەهۆی تەڕبوونی شەقامەکە کۆنتڕۆڵی خۆی لەدەستدا بوو بە خێرایی بەرەو ئەوان دێت. هەموو شتێک لە چرکەیەکدا ڕوویدا. هەردوو ئۆتۆمبیلەکە بە توندی لە یەکتریاندا. بەهۆی لێدانەکە کوین بۆ دەرەوە فڕێدرا. لەوبەر هەردوو ئۆتۆمبیلە لێکدراوەکە وەستان. لە ناکاو تەقینەوەیکی گەورە ڕوویدا. کوین لەو شوێنەی کەوتبوو بینی دایکی لە ناو ئاگر گرفتار بوو ناتوانێت لە ئۆتۆمبیلەکە بێتە خوارەوە. ئەم بەسەر هاتە لە زمانی کوین بخوێنەوە. هەروەکو کارەبایەکی زۆر بەهێز بە پێکانم بەسترا بێت و بەسرم گەشت. سەرەتا پەنجەکانی دەستم جوڵان پاشان لە دۆخێکی سیردا توانیم پێکانی خۆم بجوڵێنم. هەستێکی سیر بوو بەبێ بچووکترین ئازار لە شوێنی خۆم دەرپەڕیم و توانیم لە دوایین چرکەدا دایکم ڕزگار بکەم. پاشان زانیم ئەو هێزە هێزی عشقی من بوو بۆ دایکم. چەپکە گوڵێک لەو دنیاە. دایکم تەمەنی زیاتر لە 90 ساڵ بوو. زۆر پەککەوتە و دەردەدار بوو. منیش زۆر سەرقاڵ بووم و لەبەر گرفتاری خۆم ناچار بووم دایکم بە ماڵی بە ساڵاچوان بسپێرم تاکو بە شێوێکی ڕێک و پێک لە ژێر چاودێری دابێت. ڕۆژێک پەیوەندیان پێوە کردم و وتیان
دایکت لە هەڵومەرجێکی خراپدایە و پزیشک دەڵێت ڕەنگە تەنها هەفتەیەک لە ژیاندا بمێنێتەوە. بە خێرایی خۆم گەیاندە ماڵی بە ساڵاچوان و بڕیارمدا تاکو دوایین ڕۆژی کۆتایی ژیان لە لای بمێنمەوە و خۆم چاوەدێری بکەم. ئەو هەفتەیە بە شەو و ڕۆژ گفتوگۆیەکی عاشقانە لە نێوان من و دایکمدا ئاڵ و گۆڕ دەکرا. هەردووکمان دەمانزانی دەرفەتێکی زۆرمان بۆ پێکەوە بوون نەماوە. هەرچەندە دایکم لە هەلومەرجێکی نالەباردا بوو، بەڵام شاد و سەرحاڵ بوو. شەوانە داوای لێ دەکردم ئینجیلی بۆ بخوێنمەوە. ڕۆژ لە دوای ڕۆژ لاوازتر و لە مردن نزیکتر دەبەوە. بە سەختی دەدوا تەنیا من لێ تێدەگەیشتم. شەوێک کاتێک ئینجیلم بۆ دەخوێندەوە پێم وت دایە ئەگەر بوو ئەو دنیا چویت و عیسای مەسیحت بینی بە بۆنەی ساڵی نوێ چەپکە گوڵێک لەم دنیایم بۆ بنێرە. دایکم بە چاوی پڕ لە عشق و خۆشەویستی تەماشای کردم و دەستەکانمی خستە ناو دەستەکانی و توندگوشی. ڕۆژی دواتر پێش ئەوەی ڕۆژ هەڵبێت دایکم کۆچی دوایی کرد. مردنی شتێکی ناسروشتی و لە ناکاو نەبوو. هەردووکمان چاوەڕێی ئەو ڕۆژە بووین. بەڕاستی چرکە ساتێکی خەمبار بوو. کاتێک خۆم بۆ ئاهەنگی سەری ساڵی نوێ ئامادە دەکرد، بەهۆی خەمباری و تازیەباریەوە لە یادم کردبوو پێش مردنی دایکم چیم لێداوا کردبوو. ڕۆژی یەکەمی جەژن دوای ڕێوڕەسمی پاڕانەوە و نزا لە کڵێسادا بڕیارمدا بۆ سەرمەزاری بچم. کاتێک گەیشتمە گۆڕستان بەرەو مەزاری دایکم چووم، لە دوورەوە پیرەمێردێکی زۆر سەنگین و ڕێکپۆشم بینی لە ڕۆخ چێڵی گۆڕی دایکم وەستا بوو. ئەوم نەدەناسی، بەڵام کاتێک بە تەواوی لێی نزیک کەوتم لە دەستیدا چەپکە گوڵێکی ڕۆزم بینی. کاتێک گەیشتمە لای بەو پەڕی ڕێز و خۆشەویستیەوە چاک و چۆنیم لەگەڵدا کرد و ساڵی نوێم لێ پیرۆز کرد. پاشان لێم پرسی جەنابتان چێن؟ بۆچی لە یەکەم ڕۆژی جەژنە لێرەن؟ بۆچی بۆ دایکم گوڵی ڕۆز تێناوە؟ زەردەخەنەیەکی کردووتی کچە خۆشەویستەکەم، من ئارتورم، ماوەیەک لە هەمان حەسانگەی کە دایکت خات و ماریا ویلسۆن تیایدا بوو دەژیام. من بەباشی ئەوم نەدەناسی. نزیکەی مانجێک پێش ئێستا بۆ بینینی کوڕەکەم بۆ ئەمریکا چوون. بڕیارمدا بوو ساڵی نوێ پێکەوە بین. تاکو چەند ڕۆژ پێش ئێستا دایکی تۆم لە خەودا بینی، داوای لێ دەکردم گوڵێک کە لە دەستیدا بوو بە تۆ بگەێنم. تەلەفۆنم بۆ ماڵی بە ساڵاچوان کرد تاکو هەواڵی بزانم. ئەوان پێیان وتم لە ڕێکەوتی 16 ئەیلول کۆچی دوای کردووە. بەڕاستی دڵگران بووم و دەست بەجێ بلیتی گەڕانەوە وەرگرت بۆ ئێرە هاتم. دڵنیا بووم ئەمڕۆ تۆ لێرە دەبینم. ئەم چەپکە گوڵا لەلایەن دایکتەوە پێشکەشت بێ، سەرسام و حەپەسام. ئەو داوایم هەتەوە یاد کە بە دایکم وت بوو بە بۆنەی ساڵی نوێ چەپکە گوڵێک لەو دنیاە بۆم بنێرێ. کەوتمە سەرمەزاری دایکم و چۆکم دادان. باوەڕم بەخوای گەورە و دلۆڤان زیاتر و زیاتر بوو. یاداشتە تایبەتیەکانی سەربازێک. لە کاتێکدا قاتی لەبەردا بوو بۆ ناو ژووری فەرماندە هات، تا ئەو کاتە هەموو تەمەنی خۆی لە خزمەتکردن بەسەر بردبوو. ئەو ساڵانەی پیاوی ئەمریکایی هۆڵی ماڵەوەیانی بۆ وتاربێژی بۆ خێزانەکانیان تەرخان کردبوو. هاوسەرەکانیان هەفتەی 2 جار بۆ هۆڵی وەرزش دەچوون و لە کاتی وتاربێژی پیاوەکانیان دەیانوت دەباشە گیانەکەم، تکایە سوود لە ژێرجگەرە وەربگرە، ئەوانە بۆ ئەم مەبەستە دروستکراون. میوانی چاکەتەکەی لە یەکتر دوور کەوتبوون، بۆیە بە ئاسانی مرۆڤ دەیتوانی پێکهاتەی وزەی ماسوول کە بەهێزەکانی ببینێت. یەخەی کراسەکەی بارەق تەڕ ببوو، خۆشی لە هەناسە کەوتبوو. بە کاخەزێک بۆ پێشەوە هات و لەسەر مێزەکەمی دانا. وتی چاوێکی لێ دەکەیت؟ پێم وت من ئەفسەری وەرگرتنی سەرباز نیم. وتی ئای، دەستی بۆ کاخەزەکە هێنا و ویستی هەڵی بگرێ، بەڵام من لە دەستم دەرهێنا و تەماشام کردوتم دەزانیت ئێرە ژووری وەرگرتنی سەرباز نییە؟ دەزانم، بەڵام ئەوەش دەزانم ئێستا لەم بنکەیە سەرباز وەردەگرن. بەسەر جوڵاندن دانم بە وتەکەی دانا وتم ئایا دەزانیت ئەگەر لەم بنکەیە بۆ ناو لەشکر بیت لەوانەیە هەر لێرە ڕاهێنان بکەیت. ئێرە هێزی پیادەیە، کەم پشوو دەدەین، زۆر بەڕێدا دەڕۆین. ئایا پێیەکانت بۆم کارە دەگونجێن؟ زۆر باش. وتم وا دیارە لە هەناسە کەوتویت، بەڵام پێیەکانم زۆر باشن، من دووبارە باش دەبم. وازم لە جگەرە هێناوە. تەماشای کاخەزی داواکاریەکەیم کرد، جێگری ئەفسەری یەکەم کورسەکەی سۆڕاندەوە تاکو باشتر ببینێت. بەو پیاوە لالر وتم
وا دیارە چاودێری هونەریت لە پیشەسازی کلیلی جەنگدا ئایا تاکو ئێستا بیرت لەوە نەکردوێتەوە کەسێک لە تەمەنی تۆ باشترین خزمەتکە دەتوانێت بۆ وڵاتەکەی بکات بەردەوامیە بەکاری خۆی؟ پیاوێکی گەنج و ژیر بە بیر و باوەڕی بەرز و لەشێکی پتەویان هێناوە شوێنی من بگرێت. لە کاتێکدا جگەرەکەمدا دەگیرسان وتم ئەو کەسەی بۆ شوێنی تۆ هاتووە چەند ساڵی دەوێت تاکو کارامەیی و ئەزمموی تۆ بەدەستبێنێت. لالەر وتی پێشە منیش بە هەمان شێوە بیرم دەکردەوە. جێگری ئەفسەری یەکەم تەماشای کردم و بەسەر سوورماوی بڕۆ خۆڵەمێشەکانی بۆ سەرەوە بەرزکردنەوە. بەڵام بەلالەرم وت تۆ خێزانت پێک هێناوە و 2 کوڕت هەیە. ئایا هاوسەرەکەت سەبارەت بە جەنگ چ هەستێکەیە؟ لالەر وتی زۆر دڵخۆشە. ئێوە نایناسن هەر ئافرەتێک ئارەزوو دەکات پیاوەکانیان بۆ جەنگ بچن. پێکەنینێکی نائاسایی کردوتی بەڵێ 2 کوڕم هەیە، یەکێکیان لە ناو سوپادایە و یەکێکیان لە ناو هێزی دەریاییدا بوو تاکو دەستێکی لە پڕ لە هاربەر لەدەستدا. لەوەی کاتم لە ئێوە گرت داوای لێبوردن دەکەم. کاچی ئەفسەر ئایا دەتوانم پێم بڵێن نووسینگەی وەرگرتنی سەرباز لەکوێیە؟ ئەفسەری تووڕە وەڵامی نەدایەوە. من کاخەزەکانی لالەرم لە سەر مێزدانان ئەوانی هەڵگرت و چاوەڕێ بوو وتم لە کۆتایی ئەم شەقامە بۆ چەپ بسوڕێەوە. یەکەمین خانوو لە دەستی ڕاستدا لالەر بە شێوێکی تانە لێدانوتی سوپاس لێم ببورن کاتم لێوە گرت. لە کاتێکدا لە ژوورەکە دەردەچوو بەدەستماڵێک پشتگەردنی دەسڕیەوە لام وایە 5 خولەک لە ڕۆشنی تێنەپەڕی بوو. تەلەفۆنێکم بۆ هات. هاوسەرەکەی بوو. پێم وتووە کارم وەرگرتنی سەرباز نییە و ناتوانم کارێکی بۆ ئەنجام دەم. ئەگەر ئەو دەیەوێت بۆ ناو لەشکر بگەڕێتەوە پێویستە ڕۆح و لەش و عەقڵی تەندروست بن. ئەگەر نا فەرمانبەری وەرگرتنی سەربازیش ناتوانێت کارێکی بۆ ئەنجامدات جگەلەوەی ڕێوڕسمی سێند خواردنی بۆ بەرپا بکات. وتم لەوانەیە ئەو نەتوانێت لە تاقیکردنەوەی لەش سەرکەوتوو بێت. بۆ ماوەیەکی زۆر لەگەڵ هاوسەری لالەر وتوێژم کرد. هەرچەندە ئەمە بە هیچ شێوەیەک تەلەفۆنێکی کاریگەر نەبوو، ئەو شیرینترین دەنجی هەبوو کە تاکو ئەو کات گوێم لێ بوو. وێڕایەمەش دیار بوو زۆربەی تەمەنی تەرخان کردبوو بە کوڕە بچکۆڵانەکان بڵێت لەکوێ دەتوانم پسکیتەکان بدۆزنەوە. دەمویست پێی بڵێم تەلەفۆنم بۆ نەکات، بەڵام نەمتوانی بەو دەنگاوەندە نامیرەبان بم. بەڕاستی هیچ کاتێک نەمتوانی. سەرنجام ناچار بووم تەلەفۆنەکە بڕم چونکە ئەفسەرەکە ئامادەبوو پێم بڵێ چۆن لەگەڵ ئافرەتدا ڕوبەڕوو بم. لە تەواوی ماوەی ڕاهێنانی سەرەتایی چاوم لە لالەر هەڵنەگرت. هیچ قۆناغێکی شیاوی باسی لە لەشکردا نەبوو لە گۆڕەپانەکە بەدەرینێت یان تەنانەت بۆ ماوەیەک وازی لێبێنێت. لەلایەک سەختترین ڕاهێنانی لەشکری ئەنجام دەدا و لەلایەکی تر بەڕاستی وەک ئەفسەرێکی بەرزی دەریایی لەشی کردنەوەی بابەتەکانی لەشکری باش بوو. ئەو نا لە فێربوونی ڕێوڕسمی مەشقتا کێشەی هەبوو، نە لە ڕێخستنی شوێنەکەی و نە لە ئاوردانەوەی هاندانەکان کەلەی دەکرا. ئەو سەربازێکی بێهاوتا بوو، بۆیە دەمویست هەمیشە بە سەرکەوتووی بیبینم. لالەر دوای ڕاهێنانی سەرەتایی بۆ گروپی F لە هێزی یەکەم بە فەرماندەی جرج ئادی گوێزرایەوە. ئەم ڕێکەوتە سەرەتای بەهاری ڕابردوو بوو. سەرەتای هاوین گروپی ئادی فەرمانی جوڵەیدا. لە دوایین چرکە ساددا ئادی ناوی لالەری لا لیستەکە ڕەش کردەوە. لالەر بۆ ئەم لا هاتوو تاکو لەبارەی بابەتە بدوین. زۆر دڵگران و کەمێک تووڕە بوو. دووبارە ناچار بووم و وتەکانی ببڕم و بڵێم بۆمانە بە من دەڵێیت من فەرماندەی تۆ نیم. لەوانەیە بتوانیت کارێکم بۆ بکەیت. ئایا تۆ ناتەوێت ناوم لە لیستەکەدا بێت؟ وتم ناتوانم هیچ کارێکت بۆ بکەم. تاکو ئێستا بە هیچ شێوەیەک لەگەڵ ئادی نەدواوم، نە بە سوودی کەسێک و نە بە زیانی کەسێک. پاشان لالەر شتێکی پێوتم کە حاڵەتێکی نەخوازرا وەکو ترس لە ناخمدا دەرکەوت. کەمێک لەسەر مێزەکە چەمای وتی جوڵەم دەوێت. دەتەوێت بزانی جوڵەم دەوێت. ناچار بووم لە چاوەکانی هەڵبێم. بەڕاستی نەمدەزانی بۆ دووبارە ڕاست وەستا. لێی پرسییم ئایا هاوسەرەکەی دووبارە تەلەفۆنی کردەوە؟ وتم نەخێر. لالەر بە دڵگرانی وتی لەوانەیە تەلەفۆنی بۆ ئادی کرد بێت. وتم منیش وای بۆ دەچم. لالەر بەبێ سەرنجدان سەری خۆی سوڕان، پاشان سڵاوی بۆ کردم و بۆ پشتەوە ڕۆشت و ژوورەکەی بەجێهێشت. تەماشام دەکرد. کێشی نزیکەی 50 پاوەندە بوو. شانەکانی بۆ پشتەوە لار ببوونەوە بە هیچ جۆرێ سچی نەبوو. سەر و سیمای ڕێک و پێک بوو. لالەر دووبارە بۆ گروپی L لە هێزی دووەم گوێزرایەوە.
لە مانجی ئابدا پلەکەی بەرزکرایەوە. بادگینز فەرماندەی بوو، دەیوت لالەر لە هێزەکەیدا باشترینیانە. لە وەرزی زستاندا کاتێک بڕیاری بەرپرسیارەتی کۆنتڕۆڵ و بەڕێوەبردنی فێرگەی هێزم وەرگرت، هێزی دووەم بەرەو دەریا ڕۆشت. تاکو چەند ڕۆژێک لە ڕۆشنی لالەر نەمتوانی بۆ خات و لالەر تەلەفۆن بکەم، بە تایبەتی تاکو کاتێک هێزەکە بە فەرمی لە وڵات دەرچوو. پاشان تەلەفۆنم بۆ کرد. نەگریم، هەرچەندە دەنجی دابەزی بە شێوەک بە سەختی گوێم لێ دەبوو، دەمویست شتێک بڵێم تاکو ئەو دەنگە دڵنیشینە دووبارە بەرز بێتەوە. ویستم پێی بڵێم لالەر یەکێکە لە باشترین و لێهاتووترین کوڕیەمێ، بەڵام ئەو ئەمەی دەزانی، هەموو کەس ئەمەی دەزانی. وێڕای ئەمەش ئەو کوڕێک نەبوو، بەڕاستی ئەم وتانە دەست کرد دیار بوون. بیرم لە شتی تر دەکردەوە، بەڵام ئەوانیش هەر هەمویان ناڕاست بوون. دەمزانی ناتوانم لانی کەم لەم وتوێژە کورتەدا ئەو دەنگە بۆ دۆخی یاسایی بگەڕێنمەوە، بەڵام دەمزانی دڵخۆشی بکەم. وتم بە دوای پیتدا دەنێرم، ئەو دەتوانێت بە پاپۆر بچێت. باوکە سڵاوی لێ کردوین، بەڵام ئێمە ماچمان کرد و ماڵاواییمان لێ کرد. زۆر باش بوو، بەڕاستی زۆر باش بوو. دایە پیت برای منە، ئەو ئەفسەری هێزی دەریاییە. داستانی جەنگیزخانی مەغۆڵ و هەڵۆکەی. ڕۆژێک بەرەبەیانیەکی زوو جەنگیزخانی مەغۆڵ و شەڕکەرەکانی بۆ ڕاوکردن دەچوون. سوارەکانی توروکەوانیان هەڵگرت و جەنگیزخانیش هەڵۆ خۆشەویستەکەی لەسەر مەچەکی خۆیدانا. هەڵۆ لە هەر تیروکەوانێک بۆ ڕاوکردن باشتر بوو، چونکە دەیتوانی لە ئاسمان هەموو شتێک ببینێت کە مرۆڤ لە سەر زەوی نەیدەتوانی بیان بینێت. ئەو ڕۆژە سەرەڕای دڵە تەپەی ڕاوچەکان ڕاوێکیان نەکرد. جەنگیزخان بە دڵساردی بۆ نیشینگەکەی گەڕایەوە، بەڵام بۆ ئەوەی ناکامیەکەی نەبێتە هۆی لاوازی شەڕکەرەکانی، خۆی لەوان جیا کردەوە و بڕیاریدا بە تەنیایی بۆ ڕاوچێت. بۆ ماوەیەکی زۆر لە دارستاندا مایەوە. لە ڕادەبەدەر ماندوو برسی بوو، گەرمای هاوین تەواوی جۆگەڵە ئاوەکانی ئەو ناوەی وشک کرد بوو. بە دوای ئەودا دەگەڕا و نەیدەتوانی بیدۆزێتەوە، تاکو چەند دڵۆپە ئاوێکی بینی کە لە شاخێک دەتکان. جەنگیز هەڵۆکەی لەسەر مەچەکەی هەڵگرت و لەسەر زەویدانە و قاپە زێڕینەکەی کە هەمیشە لەگەڵیدا بوو دەریهێنا. پڕبوونی قاپەکە ماوەیەکی زۆری خاند، بەڵام کاتێک ویستی لە لێوەکانی نزیک بکاتەوە، هەڵۆکە هەڵفری و خۆی لە قاپەکەدا و لە دەستی کەوتە خوارەوە. جەنگیزخان تووڕە بوو، بەڵام هەڵۆکەی زۆر خۆش دەویست لەوانەیە ویشتینووی بێت. دیسان قاپەکەی هەڵگرتەوە و پاچی کردەوە و دووبارە پڕی کرد، بەڵام قاپەکە تاکو نیوەی پڕ بوو. هەڵۆکە دیسان هەڵفری و خۆی لێدا و خستیە خوارەوە. هەرچەند جەنگیزخان هەڵۆکەی خۆش دەویست، بەڵام دەیزانی نابێت ڕێگە بدات کەسێک بێڕێزی بەرامبەر ئەو بکات. ئەگەر کەسێک لە دوورەوە ئەم دیمەنەی بینی بێت، بە سەربازەکانی دەوت کە سەرکردەیەکی گەورە ناتوانێت باڵندەیەکی سادە تەمبێ بکات. ئەمجارە شمشێرەکەی لە کاڵان دەرهێنا، قاپەکەی پڕ کرد. چاوێکی لە قاپەکە بوو، چاوێکی تری لە هەڵۆ بوو. هەرکە قاپەکە پڕ بوو دەیویست لێ بخواتەوە. جارێکی تر هەڵۆکە هەڵفری و هێرشی بۆ قاپەکە بگرت. جەنگیزخان بە شمشێرەکەی سنجی هەڵۆکەی هەڵدڕی، بەڵامی تر ئاوەکە وشک بوو. جەنگیزخان بڕیاریدا بوو بە هەر شێوەیەک بێت لە ئاوەکە بخواتەوە. لە شاخەکە بەسەر کەوت تاکو سەرچاوەی ئاوەکە بدۆزێتەوە. هەرکە سەرکەوت گۆماوێکی بچووکی بینی، لە ناوە گۆماوەدا مارێکی ژەهراوی گەورە لە ناویدا مردبوو. ئەگەر لەو ئاوەی خواردبایەوە بێگومان ژەهراوی دەبوو دەمرد. جەنگیزخان هەڵۆکەی لا مێزگرت و بەرەو نشینگەکەی گەڕایەوە. فەرمانیدا پەیکەرێکی زێڕین بۆ هەڵۆکەی دروست بکەن و لەسەر باڵێکی هەڵۆکام ڕستەیە هەڵکەنن. هاوڕێیەک تەنانەت کاتێک کارێک دەکات کە حەزت لێی نییە، هێشتان هاوڕێتە لەسەر باڵەکەی تر ئەم ڕستەیە نووسرا. هەر کارێک لە تووڕەبوونەوە بێت، ئاکامەکەی تێکشکاویە. کارێک بە ناوی پێکەنین و زەردەخەنە. ڕۆژێک بازرگانێکی سەرکەوتوو کە لە پیشەسازی و تەکنەلۆژیدا بەناوبانگ بوو، بە مەبەستی بازرگانی بەرەو تورکیا ڕۆشت. پیاوێکی ساکار و بێپیس بوو، نهێنی سەرکەوتنەکەی بۆ کارجێڕانی ئاشکرا دەکرد. دوایەوەی لە چەندین کۆبوونەوە لەو وڵاتەدا بەشداری کرد، چوو بۆ بازار تاکو بۆ ئەندامانی خێزانەکەی و فەرمانبەرانی دیاری بکرێت. کاتێک بەو ناوەندە گەیشت، ئافرەتێکی جوانی بینی بە زەردەخەنەیەکی زۆر شیرین بە خێراتنی دەکرد. بازرگانەکە هیچ کات ئەو پێکەنین و زەردەخەنەی لەیاد نەکرد. ئەم پێشوازێ گەرما هەستێکی ئەرێنی بەرزی لای خوڵقاند. لە کاتێکدا خەریکی کڕیم بوو، ئاگای لێ بوو ئەو ئافرەتە بە هەمان شێوە پێشوازی لەو کەسانە دەکات کە بۆ ناو ئەو ناوەندە دێن. بە هەمان زەردەخەنە و پێکەنینی گەرم و گۆڕ پێشوازیان لێ دەکات.
پیا و بازرگانەکە بەخۆی وت چۆن ئەم ئافرەتە لە ئەنجامدانی ئەم کارە بە دووبارەکردنەوە ماندوو نابێت. بۆیە بۆ لای ڕۆیشت و لێی پرسی خاتوونی بەڕێز، ئایا تۆ بەم کارە ماندوو نابیت؟ ئایا دەتوانم بپرسم ماوەی چەندە خەریکی ئەم کارێت؟ ئافرەتەکە پێکەنی و وەڵامی دایەوە نەخێر بەڕێز، ماندوو نابم، بۆ ماوەی 10 ساڵ دەبێت لێرە خەریکی ئەم کارم، من عاشقی کارەکەمم. بازرگانەکە بە وتەکانی سەرسام بوو لێی پرسی چۆن ئەم کارە دەکرێت؟ چۆن ئەم کارت خۆشەوێ؟ ئافرەتەکە بە زەردەخەنێکی شیرینەوە وەڵامی دایەوە چونکە بەم کارە خزمەت بە وڵاتەکەم دەکەم. بازرگانەکە پێکەنی وتی ئایا تۆ لە ڕێگای پێکەنین و زەردەخەنە خزمەت بە وڵاتەکە دەکەیت؟ ئافرەتەکە وتی بەڵێ بەڕێز، من پێ دەکەنم هەر کەسێک بۆ ناوەندەکە دێت بە گەرمی پێشوازی لێ دەکەم. بە پێکەنین و زەردەخەنەکانم کەسەکە هەست بە خۆشی و شادومانی دەکات، بۆی زیاتر شت دەکڕێن. بەرپرسەکەشم دڵخۆشتر و شادتر دەبێت. یارمەتی زیاتر وەردەگرم. کاتێک یارمەتیەکەم زیاتر دەبێت دەتوانم هاوکاری خێزانەکەم بکەم. خێزانەکەم دڵخۆشتر دەبێت. هەرچەند کڕیار زیاتر شت بکرێت داخواز زیاتر دەبن. ڕێژەی بەرهەمی کارگەکان بەم شێوە بەرز دەبێتەوە. هەرچەند کارگە زیاتر ببن بەکارهێنەر زیاتر دەبێت. کاتێک بەکارهێنەر زیاتر دەبێت خەڵکی وڵاتەکەم دڵخۆشتر دەبن چونکە زۆربەی کڕیارانی ئێمە خەڵکی دەرەوەی وڵاتن. ئاڵوگۆڕی بازرگانی زیاتر دەبێت. هەرچەند ئاڵوگۆڕی بازرگانی زیاتر بێت وڵاتەکەم دەوڵەمەندتر دەبێت. کەسانێکی وەکو بەڕێستان لە خزمەت گوزاریەکانمان دڵخۆش دەبن. زیاتر بە وڵاتەکەمان دێن، بازرگان و هاوڕێیان هان دەدەن گەشت بە وڵاتەکەمان بکەن. کاتێک گەشتیاری زیاتر بە وڵاتەکەم دێت بژێوی ژیانی هاوڵاتیانمان باشتر دەبێت و کاری زیاتر بۆ هاوڵاتیاندا بین دەکرێت. بازرگانەکە سوپاسیەوە ئافرەتەی کرد و بە بیرەوەریەکی دڵخۆشکەر و بە وڵاتەکەی گەڕایەوە. پاشان هەموو توانای خۆی خستەگەر تاکو هەمان شێواز لە نێوان فەرمانبەرانی برە و پێبدات. ئەمڕۆ ئەو بەڕێوەبەر و خاوەنی کۆمپانیایەکی سەرکەوتووە. باشترین مامۆستا. لە ڕۆژی یەکەمی ساڵی خوێندن خات و تامسون مامۆستای پۆلی پێنجەمی سەرەتایی هاتە ژوورەوە. سەرەتا بە قوتابیانی وت هەر هەمویانی بە یەک ئەندازە خۆش دەبێت و جیاوازی لە نێوانیاندا ناکات. هەڵبەت ئەمە ڕاست نەبوو، شتێکی وا ڕێی تێ نەدەچوو، بە تایبەتی لەوەی کوڕێکی بچووک لە ڕێزی پێشەوە لەسەر کورسێکە پاڵکەوت بوو، ناوی تەدی ستوو بوو. خات و تامسۆن لێ ڕازی نەبوو. تەدی پارساڵیش قوتابی بوو لە هەمان پۆل، هەمیشە جلوبەرجی چڵکنی لەبەردا بوو، بەڕاستی قوتابێکی ناڕێک بوو. خات و تامسۆن لێی دڵگران بوو، سەرنجام دەری نەچواند و کەوت. ئەمساڵ کە دووبارە تەدی لە پۆلی پێنجەم ئامادە دەبێت خات و تامسۆن بڕیاریدا تاماشای دۆسەی خوێندنی ساڵەکانی پێشووتری ئەو بکات تاکو بتوانێت هۆی دواکەوتنی لە خوێندن بزانێت و بتوانێت هاوکاری بکات. مامۆستای پۆلی یەکەمی تەدی لە فایلەکەی نووسی بوو. تەدی قوتابێکی ژیرە، شادوم و بەتوانایە، مەشقەکانی بەباشی ئەنجام دەدات و ڕەفتاری جوانە و زۆر باشە. مامۆستای پۆلی دووەمی تەدی لە فایلەکە نووسی بووی تەدی قوتابێکی زۆر لێ هاتووە. هاوپۆلەکانی خۆش دەوێن، ئەو بەهۆی نەخۆشی دایکی کە لە ماڵەوە کەوتووە تووشی کێشەی دەرونی بووە. مامۆستای پۆلی سێمی تەدی لە فایلەکەی نووسی بووی مردنی دایکی تەدی زۆر کاری تێکردووە. ئەو هەوڵ دەدات بخوێنن، بەڵام باوکی گرنگی بەوانە و خوێندنەکەی نادات. ئەگەر هەلومەرجی ماڵەوەی بەم شێوەیە بمێنێ و نەگۆڕێت بە زوویی تووشی کێشە دەبێت. مامۆستای پۆلی چوارەمی تەدی لە فایلەکەی نووسی بووی تەدی وازی لە خوێندن هێناوە، هۆگری بۆ قوتابخانە نیشان نادات، هاوڕێی زۆری نییە و هەندێک جار لە پۆلدا دەخەوێت. خات و تامسۆن بە خوێندنەوەی زانیاریەکانی ناو فایلەکەی تەدی لە کێشەکەی ئاگادار بوو، لەوەی درەنگ بیری لێ کردوەتەوە و خۆی سەرکۆ نەکرد. بەڕێکەوت ڕۆژی دواتر ڕۆژی مامۆستا بوو، هەر هەموو قوتابیان دیاریان بۆ مامۆستایان هێنابوو. دیاری منداڵان لە کاخەزی جوان و شریتی ڕەنگا و ڕەنگ پێچرابوون، جگە لە دیاری تەدی کە بە کاخەزێکی یاسایی و ناڕێک پێچرابوو. خات و تامسۆن دیاریەکانی لە ناو پۆل کردەوە. کاتێک دیاری تەدی کردەوە بازنێکی کۆن کە چەندین قاشی لێکەوتبوون و شوشەبۆنێک کە نیوەی زیاتر بەکار هێنرابوو، ئەمەش بووە هۆی پێکەنینی قوتابیانی پۆلەکە. بەڵام خات و تامسۆن بە پەلا پێکەنینی قوتابیانی بڕی و دەستی کرد بە پیا هەڵدان بە جوانی و بازنەیە کە تەدی پێشکەشی کردبوو. لامان کاتدا ئەو بازنەی لە دەستی کرد و کەمێک لەو بۆنەی لە خۆدا. تەدی ئەو ڕۆژە دوای تەوابوونی کاتی قوتابخانە ماوەیەک لە دەرەوە چاوەڕێ کرد تاکو خات و تامسۆن لە قوتابخانە هاتە دەرەوە. پاشان چۆلاوی پێیوت خات و تامسۆن تۆ ئەمڕۆ بۆنی دایکمت لێ دێت. خات و تامسۆن دوای خواحافیزی لە تەدی چۆ ناو ئۆتۆمبیلەکەی بۆ ماوەیەکی زۆر گریا.
لەو ڕۆژە بەدواوە کەسێکی تر بوو جگە لەوانەوتنەوە خوێندن و نووسین و ماتماتیک و زانست بە فێرکردنی ژیان و عاشق لەگەڵ منداڵەکان خەریک بوو. هەڵبەت بایەخێکی تایبەتی بە تەدی دەدا. دوای ماوەیەکی زروبیری تەدی دووبارە ژیایەوە. هەرچەند خات و تامسۆن زیاتر هانی دەدا و خێراتر وەڵامی دەدایەوە. بە ماوەیەکی کەم ژیرترین قوتابی پۆلەکە بوو. خات و تامسۆن سەرەڕایەوەی کەوتبووی هەر هەمویانی بەیەک ئەندازە خۆش دەوێت، بەڵام ئێستا تەدی خۆشەویستترین قوتابی ئەوە. دوای ساڵێک خات و تامسۆن نامەیەکی لە تەدی بۆ هات کە نووسی بووی: تۆ باشترین مامۆستایت کە لە هەموو تەمەنمدا هەم بووە. دوای 6 ساڵ نامەیەکی تر لە تەدی بەدەست خات و تامسۆن گەیشت، نووسرا بوو، دوانەوەندی تەواو کردو و پلەی سێمی بەدەستێنەوە. دوای 4 ساڵی تر خات و تامسۆن نامێکی تری وەرگرت کە تەدی نووسی بووی. هەرچەندە ڕۆژگارێکی سەختی هەبووە، بەڵام وازی لە زانکۆ نەهێناوە. بەزووی لە زانکۆ بە پلەی زۆر بەرز دەردەچێ. هەروەها وتبووی کە خات و تامسۆن باشترین مامۆستای بووە بە درێژایی ژیانی. 4 ساڵی تر تێپەڕی نامەیەکی تری پێگەیشت، ئەمجارە تەدی شرۆڤەی کردبوو. دوای وەرگرتنی بڕوانەمە بڕیاریداوە لە خوێندن بەردەوام بێت و ئەم کارەی کردووە. دیسان خات و تامسۆنی بە خۆشەویستترین و باشترین مامۆستای خۆی ناساند بوو لە ژیاندا. بەڵام ئەم جارە ناوی تەدی لە کۆتایی نامەکەدا کەمێک درێژتر ببوو: دکتۆر تیۆدۆر ئستنجوارت. نامەکانی کۆتاییان نەهات بوو. بەهاری هەمان ساڵ نامێکی تر گەیشت. تەدی لەو نامەیەدا وتبووی کچێکی ناسیوە و دەیوێت زەماوەندی لەگەڵدا بکات. لە نامەکەدا نووسی بووی: باوکی چەند ساڵ پێش کۆچی دوایی کردووە، داوای لە خات و تامسۆن کردووە گە ڕەزامەندی بنوێنێ لە ڕێوڕسمی زەماوەندەکەی لە کڵێسا لەو شوێنێک کە زۆرتر بۆ دانیشتنی دایکی زاوە لە بەر چاودەگرن دابنیشێت. خات و تامسۆن دەست بەجێ پەسەندی کرد. لاتانوایە چی کرد؟ ئەو بازنەی دایکی تەدی بە هەمان شێوە بێ قاشیەکەی لەدەست کرد. لە هەمان کاتدا هەمان بۆنی بەکارهێنا کە تەدی بۆی هێنابوو. کاتێک تەدی لە کلێسا خات و تامسۆنی بینی بەگەرمی لە باوەشی گرت و بەگوێدا چرپاندی: خات و تامسۆن، لەوەی کە باوەڕت بە من کرد سوپاست دەکەم. لەوەی کە بوویتە هۆی ئەوەی هەست بکەم کەسێکی گرنگم سپاس گوزارم. بەوەش زیاتر لەوەی کە پێت نیشاندەم کە دەتوانم خۆم بگۆڕم سپاست دەکەم. خات و تامسۆن لە کاتێکدا چاوی پڕ لە فرمێسک بوو بەگوێ ئەو داوتی: تەدی، تۆ هەڵیت، ئەوە تۆ بیت کە فێرت کردم دەتوانم خۆم بگۆڕم. من پێش ئەو ڕۆژەی کە لە دەرەوەی قوتابخانە لەگەڵ من دوای نەمدەزانیت چۆن وانە بڵێمەوە. باشە بزانیت کە تەدی ئستوارت ئێستا لە زانکۆی ئایوا مامۆستایەکی بەتوانای بواری پزیشکی و بەشی شێرپەنجەی هەمان زانکۆ بەناوی ئەو ناونراوە. هەرەمڕۆ تێندەری دڵی کەسێک بە باوەڕ بە هەبوونی فریشتەکان بکە و دڵنیا بە خۆشەویستی تۆ بۆ خۆت دەگەڕێتەوە. عەشقێک بۆ هەمیشە. ئەو ڕۆژەی یەکترمان ناسی، هەردووکمان تەنیا 20 ساڵ بووین. یەکەمین عەشقی سەردەمی لاوی هەمیشە لە دڵی مرۆڤ دەمێنێتەوە. لەوانەیە مەشقە لە دیدی کەسانێک منداڵانە یان بەوتەی باوکم گەوجانە بێت، بەڵام هەرچێک بێت بۆ من عەشق و پەیوەندێکی پیرۆز بوو. من و مایکل بەڵێنمان بە یەکتردا بوو، پەیمانمان بەست بوو لە ژێر هەر هەڵ و مەرجێک تا دوا چرکەی ژیان بۆ یەکتر بین و لە بەرامبەر هەر سەختی و کێشەیەک خۆڕاگر بین. لەو سەردەمە هەردووکمان قوتابی زانکۆ بووین و هەردووکمان بە سەختی کارمان دەکرد تاکو خەرجی خوێندنماندا بکەین. بەڵام تینی عەشق بۆ داهاتوو ژیانی هاوبەش وەرە و ئومێدی پێدەبەخشین تاکو بتوانین ئەو ڕۆژە ئەستەمانە تێپەڕێنین. مایکل لە بنەماڵەیەکی دوور بوو، هەستی بە تەنیایی دەکرد تاکو ئەو ڕۆژەی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵمان بەسەر کەوتووی کۆتایی پێهێنا. ئەو بڕیاریدا لەبارەی زەماوەند لەگەڵ باوکم بدوێت. باوکم مرۆڤێکی سەختگر بوو، بەڵام من بۆ بەرهەڵستی ئەو هۆیەکەم نەدەبینی. بۆیە دڵنیام کرد کە باوکم ڕازی دەبێت. هەڵبەت من هەڵە بووم، چونکە پێویست بوو خۆم لە پێشدا لەگەڵ باوکم باس کرد بە و ڕای ئەوم وەرگرت بە. ئەو ڕۆژەی مایکل بە هیوا و ئاواتەوە بۆ لای باوکم هات لە بەرامبەر چاوەوا قوڕماوەکانی ئێمە، باوکم بە زەماوەندمان ڕازی نەبوو. ئەو لەو باوەڕەدا بوو مایکل باری دارایی باش نییە و دەویست کچەکەی شوو بە کەسێکی دەوڵەمەند بکات. ئەو ڕۆژە کۆشتی ئارەزوەکانمان تێکشکا. ناچار بووم لە بەرەو بەڵێنەی بە مایکلمدا بوو لە بەردەم باوکم بوەستم. ڕۆژی دواتر بڕیارماندا لە ڕێوڕسمێکی سادە و بەبێ دەنجی زەماوەند بکەین. یەکەمین هەنگاو بۆ پێکهێنانی خێزان دەستپێکردنی ژیانێکی هاوبەش ڕۆیشتن بۆ لای ڕاوێژکارێکی ژێنتیک بوو. ئەوان ئێمەیان بۆ ئەنجامدانی چەند تاقیکردنەوەیکی سەرەتایی بۆ تاقیگەیەک نارد. دوای وەرگرتنەوەی ئاکامی تاقیکردنەوەکان گەورەترین زەربەی ژیان دڵی ئێمە هێژاند. لە وەڵامی تاقیگە دیار بوو مایکل تووشی جۆرێک شێرپەنجەی خوێن بووە.
هەرچەند ئەم نەخۆشیە لە قۆناغی گەشەدا نەبوو، بەڵام لە قۆناغی سەرەتاییش تێپەڕی کردبوو. ئەو ڕۆژە مایکل داوای لێکردم بەرنامەی زەماوەند لەبیر بکەم، بەڵام من لە قوڵایی دڵەوە باوەڕم بەوە هەبوو ئەو باش دەبێت. داوام لێ کرد بۆمانەوە لە ژیان هەوڵ بدات. لێی پاڕامەوە خۆ بەدەست دێوی ترسناچی مەرگ نەسپێرێ. ئەویش تەنیا لە بەراشقی پیرۆزی ئێمە و ئەو بەڵێن و پەیمانەی کە بەستبوومان بەڵێنی دا ئەو پەڕی هەوڵی خۆی بدات. ڕۆژی دواتر نۆرەی دەرمانیکردنی مایکل بە چیمیایی دەست پێکرا. هێشتا مانجێک تێپەڕی نەکرد بوو ڕوخساری زەرد هەڵگەڕا و زۆر لاواز. ڕوخساری زەرد هەڵگەڕا و زۆر لاواز و دەردەدار بوو. بە شێوەیەک ڕۆژی ڕێوڕسمی مارەیمان لە کڵێسا زاوا مووی بەسەرەوە نەما بوو. تەنانەت زاوایەکی بەبێ برۆ بووە هۆی بەزەیی پیاهاتنەوەی کەسانی تر. ڕۆژی زەماوەندیمان جلوبەرجێکی سادەم لەبەر کرد. بە هیچ جۆرێ خۆم نەڕازاندەوە و قژم دانهێنا. نەمدەویست لە زاوا باشتر بم و ئامادەبووان دڵیان بۆ ئێمە بسووتێ. پێویست بوو بە هەر نرخێک بێت هاوکاری ئەو بکەم. ئەو ڕۆژە باوکم لە زەماوەندی کچەکەی لە شوێن ئەوەی خۆشحاڵ بێت فرمێسکی دەڕشت، بەڵام چارەی نەبوو، چونکە ئێمە بڕیاری خۆمانماندا بوو. مایکل مانگانە بۆ چارەسەری دەرمانکردنی کیمیایی بۆ نەخۆشخانە دەچوو. ئەمەش لە کاتێکدا بوو کە من منداڵی ئەوم لە زگدا بوو. ئەویش بەو ئومێدەی ڕۆژێک منداڵەکەی ببینێت لەگەڵ مەرگدا دەست و پەنجەی نەرم دەکرد. شوێنێ و منداڵە لە سکمدا تەسکتر دەبوو و تەندروستی باوکیشی خراپتر و خراپتری لێدەهات. تاکو ڕۆژێکی بارانی لە هەمان نەخۆشخانەکە مایکل تیا خەوت بوو کچەکەی لەدایک بوو. بەیانی هەمان ڕۆژ بۆ هەمیشە ماڵاوایی لێکردین. هەرچەندە مایکل ئێمەی بەجێهێشت، بەڵام جەوهەرێکی لە وێنەی خۆی پێشکەش کردم تاکو هەمیشە بۆنی ئەو لە ماڵمان بێت. ئەمەش گەورەترین دیاری بوو کە خوای گەورە پێی بەخشیوین. خوایە بە ویستت ڕازیم و بۆ هەموو شتێکت سپاس گوزارم. جوناسان باڵندەی دەریایی بەیانی بوو لە چەم و خەمی دەریای هێمن خۆری تازە بە دەردەکەوت. زیاتر لە کیلۆمەترێک و نیو دوورتر لە کەناری دەریا بەلەمێکی ماسیگر ملینا بواوەکە و ئۆقرەی گرت بوو. هەزاران باڵندەی دەریایی لە دوای بانگەوازی پێکەوە بۆ خواردنی بەیانی لە هەوادا خەریکی مشت و مڕبوون لەسەر لە تێکی خۆراک هەڵدەفڕین. ڕۆژێکی پڕ لە هەرا و هۆریای تر دەست پێکرا بوو. بەڵام لە دوورەوە و لەودی و بەلەم و کەناری دەریا جوناسان لیونگستۆن باڵندەی دەریایی تەنیا لەگەڵ خۆیدا خەریکی ڕاهێنان بوو. لە بەرزی 30 مەتری ئاسماندا لاقە پەردارەکانی شۆڕ دەکردنەوە و دەنوچی بەرز دەکردەوە و هەوڵی دەدا کەوانێکی سەخت و پڕپێچ و خەم و ئازاردەر لەسەر باڵەکانی بپارێزێت. باڵەکانی کەوانە دەکرد بۆەوەی هێدی بفڕێت و ئێستا بە ئارامی هەڵدەفڕی. بەڕادەیەک بوو بادەم و چاوی بە هێواشی دەلاواندەوە و زەریایەکی هێمن لە ژێر باڵەکانی ڕاخرا بوو. چاوەکانی بە چڕی و قۆڵی بەرتەسک کردبوو. هەناسەی لە سنجیدا ڕاگرت بوو. هێزێکی زیاتری لە پێناو زیادکردنی قەبارەی کەوانەکەی بەکاردەهێنا. لە ناکەو باڵەکانی لێکگیران و لە جوولە وەستا و کەوتە خوارەوە. هەروەکو دەزانن باڵندەی دەریایی هەرگیز لە هەوادا ناوەستن، هەرگیز لە فڕین ناکەون. بۆ ئەوان وەستان لە ئاسماندا بەمانەی شوورەی و بێڕێزیە. بەڵام جوناسان لیونگستۆن باڵندەی دەریایی بەوێ شەرمەزاری دووبارە بەهێمنی کەوانێکی سەخت و لەرزانی بە باڵەکانی دایەوە و جارێکی تر بە هێواشی لە جوڵە وەستا بوو. باڵندەیکی یاسایی نەبوو. زۆربەی باڵندەکان ئازاری فێربوونی فڕین تا ئاستی زیاتر لە فێربوونی ساکارترین ڕاستیەکان نادەنە بەرخۆیان. فێردەبن چۆن لە کەناری دەریا بەرەو خۆراک بفڕن و چۆن بگەڕێنەوە. بۆ زۆربەی باڵندەکان تەنیا خواردنی خۆراک گرنگە و فڕین بۆیان گرنگ نییە. بەڵام بۆم باڵندە دەریایە ئەوەی کە بەنرخ بوو فڕین بوو نەک خۆراک. زیاتر لە هەر شتێکی تر جوناسان لیونگستۆن عاشقی فڕین بوو. ئەو دەیزانی بەم شێوە بیرکردنەوەیە ناتوانێت سەرنجی باڵندەکانی تر بۆ خۆی پەلچێش بکات. تەنانەت دایک و باوکیشی لەوەی جوناسان بە درێژایی ڕۆژ بە تەنیا خەریکی تاقیکردنەوەی سەدان جار فڕین لە ئاستێکی نزمدا بەسەر دەبرد ترسابوون. ئەو نەیدەزانی بۆ نمونە بۆ لەو کاتێک لە ئاستێکی کەمتر لە نیوە مەودای پانایی باڵەکانی لە ئاستی ئاو دەفڕێت بە کۆششی کەمتر ماوەکی زیاتر لە هەوادا دەمێنێتەوە. فڕینەکانی بە دانیشتنەوەی پێیەکانی لە دەریا و هەڵبەزەکانی ئاو کۆتایی نەدەهات. بە پێیەکانی باریک و بەلەش چەسپی و وەستانێکی کەم لە بەرامبەر هەوا.
لە کاتێکدا بەڕووبەری ئاو دەگات ئاسەوارێکی درێژ و بەربەڵاو بەجێ دەڵێ کاتێک دەستی کرد بە نیشتنەوە لە کاتێکدا پێکۆکراوەکانی ڕێڕەوی زیخی بەدەم ڕێوی دەبڕی دایک و باوکی بەڕاستی ترسابوون. دایکی لێی پرسی بۆ جۆن بۆ ئەوەندە سەختەی و وەکوان دامانی تری گروپەکەنیت بۆ فڕین لاستێکی نزم بۆ ماسی خۆرەکان و ئەلباتروسەکان بەجێ ناهێڵیت بۆ خواردن ناخۆیت کوڕەکەم تۆ زۆر لاواز بوویت دایە لام گرنگ نییە بە مستێک ئێسک گۆڕابم تەنیا دەمەوێت بزانم لە هەوادا توانای چ کارێکم هەیە و چ کارێک ناتوانم ئەنجامی بدەم تەنیا ئەمەیە باوک بە دڵسۆزی پێیوت سیرکە جۆناسان زستان دوور نییە بەلەمەکان کەم دەبن ماسیە سەراوەکان بۆ قوڵایی دەچن ئەگەر پێویست بێ شتێک فێربیت لەبارەی خۆراک فێربە کە چۆن بەدەستی بێنێت بزانە خەریک بوون بە فڕین کارێکی باشە بەڵام بۆ تۆ نابێت بە خۆراک لە بیر مەکە هۆی فڕین خواردنی خۆراکە. جۆناسان گوێڕایەڵی قسەکانی بوو بە نیشانەی پەسەندکردنی سەری خۆی جوڵاند بۆ چەند ڕۆژی دواتر هەوڵیدا وەک باڵندە دەریاییەکان ڕەفتار بکات. بەڕاستی هەوڵیدا لە کاتێکدا بۆلەتە خۆراکێک و ماسێک خۆی لور دەکردەوە بە قیژە و هاوار و شەڕکردن لەگەڵ پۆڵێک باڵداری تر لە دەوروبەری لەنگەرگا و بەلەمە ماسیگرەکان خەریک بوو بەڵام نەیدەتوانی دەرەقەتی ئەم کارە بێت. لە کاتێکدا خۆبەخشانە ماسیەکی کۆچەری پڕ بایەخی بە باڵندەیەکی پیر و برسی کە بە دواییدا دەهات دەبەخشی بیری کردەوە چەند بێهودەیە دەمتوانی لەو ماوەیەدا خۆم خەریکی فێربوونی فڕین بکەم. شتی زۆر بۆ فێربوون هەیە زۆری نەچێشات جۆناسان دووبارە بە تەنیایی بۆ دووردەستەکان گەڕایەوە. لە دوورەوە لەسەر ئاستی دەریا برسی شاد و خەریکی فێربوون بوو. بابەتی وانە خێرایی بوو. دوای هەفتەیەک ڕاهێنان زیاتر لە خێراترین باڵندەی جیهان فێر ببوو. لە بەرزایی 300 مەتری لە کاتێکدا باڵەکانی بەتوندی لێک دەدان بەسەر و لێژێژی زۆر تند بەرەو شەپۆڵەکان خۆی هەڵدا. ئەو کات دزانی بۆ باڵندەی دەریایی خۆ هەڵدانی تند و بەهێز ئەنجام نادەن. لە ماوەی تەنیا 6 چرکەدا بە خێرایی 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لە دۆخی فڕین بە خێراییە کە تیایدا باڵەکانی بەهۆی جوڵەوە بەرەو سەرەوە ڕادەچێشران. چەندین جار ڕووی دەدا هەرچەندە بە هەموو توانا خۆی دەپاراست لە خێراییەکی زۆر جوڵەوی لەدەست دەدا. بە بەرەوبەرزی بۆ بەرزایەتی 300 مەتری سەرەتا بە هەموو توانای بۆ پێشەوە چوو پاشان بەهێزێکی زۆر خۆ هەوڵدانێکی ئەستوونی دەستی پێکرد. هەر کاتێک باڵی چەپی لە جوڵەیەکی دەرەچی دەجوڵا دەوەستا بەتوندی بۆ چەپ دەسوڕایەوە باڵی ڕاستی بێجۆڵە دەکرد وەک بڵێسەیەک لە نێوان بای چەتون بۆ ڕاست دەسوڕایەوە. لەو جوڵە دەرەچێدا خۆپارێزی ئەوەندە سادە نەبوو. دەیان جار هەوڵیدا لە هەموو دۆخێکدا کاتێک خێراییەکەی لە 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا تێپەڕی وەک تۆپەڵێکی تێکەڵ بوو لە پەڕی لێهات و بە لەدەستدانی جڵەوی کەوتە ناو ئاوەکە. سەرنجام لە کاتێکدا بە تەواوی تەڕ بوو بیری کردەوە کلیلی نهێنیەکەوەیە پێویستە باڵەکان لە خێراییەکی زۆر بێجوڵە بکەم تاکو خێرایی 80 کیلۆمەتر خۆ هەڵدەدەم و پاشان باڵەکانم نابزبێنم. سەر لە نوێ لە بەرزایی 600 مەتری هەوڵیدا سوڕایەوە خۆی بۆ دۆخی خۆ هەڵدان ئامادە کرد. لەو کاتەی خێراییەکەی لە 80 کیلۆمەتر تێپەڕی دەنوکەکەی ڕاستەوخۆ بەرەو خۆرەوە ئاراستە کرد و باڵەکانی بە پتەوی کردەوە. بۆ پاراستنی ئەم دۆخە پێویستی بە توانایەکی مەزن هەبوو بەڵام ئەم شێوازە چارەسەر بوو. لە ماوەی دەچرکە بە خێرایی 150 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا گەیشت. جۆناسان باستێکی جیهانی خێرایی لە نێوان باڵندەکانی دەریایی گەیشت بوو بەڵام ئەم سەرکەوتنە زۆری نەخایەند. لەو کاتەی گۆشەی باڵەکانی دەگۆڕی لە ناکاو بە هەمان ڕووداوی لغاو دەرچووی ترسناکی پێشوو ڕوبەڕوو بوویەوە بە خێرایی 150 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا و وێکەوتێکی وەک تەقینەوەی دینامیتی پێکەوت. جۆناسان باڵندەی دەریایی لە هەوادا هەژانێکی توندی پێکەوت و بە توندی بە پانتای دەریا کە وەک خشتێکی سەخت وا بوو کەوت. کاتێک هاتەوە سەرخۆ چەندین کاتژمێر لە تاریکی تێپەڕ بوو ئەو لەژێر ڕووناچی مانگ بەسەر ئاو کەوت بوو. باڵەکانی وەک پارچێکی قوڕقشم سەخت و گران بوون بەڵام باری شکست لەسەر شانەکانی لەویش گرانتر و قورسایی دەکرد. بەم دۆشدا ماویە ئارەزووی دەکرد خۆزیام گرانیە توانای پروچێنی ئەوەندە زیاد دەبوو دەیتوانی ئەوی بەهێمنی بۆ قوڵای دەریا بنێرێ هەموو شتێک بە کۆتا بێت. بە هەمان شێوەی کە بن ئاو دەکەوت دەنجێکی نامۆ لە ناوەوە پێیوێت ڕێگایەکی تر نییە
من باڵندەیکی دەریاییم و بە پێی سروشتی خۆم سنووردارم. ئەگەر پێویست بوو بە خێرایی بفڕم دەبا باڵی کورتی هەڵۆیەکم هەبووە. لە جێگەی ماسی مشکم خواردبە. باوکم ڕاستی دەکرد پێویست بووم گەوجێم فڕێدا بە و بۆ ماڵەوە لای پۆڵە باڵندەکان بگەڕێمەوە و ڕازی بم. باڵندەیەکی دەریایی بێدەرەتان و سنووردار. دەنگەکە دامرکایەوە جۆناسان هەموو شتێکی پەسەند کرد. شوێنی باڵندەیەکی دەریایی لە شەودا کەناری دەریایە. ئەو پەیمانی لەگەڵ خۆی بەست لەم چرکەیە بەدواوە وەک باڵندەیەکی ئاسایی بم تاکو هەمووان شادومان بکەم. ماندوو داڕما و لە ئاوی ڕەشجیا بۆ بەرەو وشکانی هەڵفڕی. لەوەی لەبارەی فڕین لە ئاستی نزمدا شتێک فێر ببوو خۆشحاڵ بوو بیری کردەوە. بەڵام نا. من بە کۆتایی ڕێگا گەیشتم ئەوەی فێر بوومەی تر تەواو بوو. من باڵندەیەکی دەریایی هەروەک باڵندەکانی ترم و وەکوەوانیش دەفڕم. پاشان بەرەنجێکی زۆر بەرە و بەرزایی 30 مەتری بەرز بوو. لە کاتێکدا باڵەکانی بە سەختی لە یەکتر دەدان و بەرەو کەناری دەریا فڕی لەوەی بڕیاریدا بوو هەروەک پۆڵی باڵندەکانی تر بێت هەستێکی باشتری هەبوو. ئیتر جیرۆداوی لە بەرامبەر ئەو هێزەی بۆ فێربوون پەلچێشی دەکرد پچڕا بوو. ئیتر کێشە و بەرەو شکست لە کاردا نابێت. ئەمەش جوانە. ئازادبوون لە هەر ئەندێشەیەک لە تاریکی بەرەو ڕووناچیە کەناری دەریا بفڕیت. تاریکی دەنجێکی نامۆ بە نیشانەیە گەدارکردنەوە بەرز بووە. باڵندەی دەریایی هەرگیز لە تاریکی نافڕن. جۆناسان هۆشیاری بیستنی نەبوو. بیری کردەوە جوانە. مانگ و چراکان لە ئاودا دەدرەوشێنەوە و ئاسەوارێک لە تیشتی ڕووناچی فانوسی دەریایی لە تاریکی شەودا بەجێ دەهێشت. هەموو شتێک ئاشتیانە و ئارام بوو. بنیشەوە. باڵندەی دەریایی هەرگیز لە تاریکیدا نافڕن. ئەگەر پێویست بێت لە تاریکیدا بفڕێت دەبات چاوانی وەک کوندەپوت هەبوونایە. پێویست بوو بەرنامەیەکت هەبوایە. پێویست بوو باڵی کورتی هەڵۆیەکت هەبوونایە. لێرە لە تاریکیدا لە 30 مەتری ئاسماندا جۆناسان لینگویستون باڵندەی دەریایی پێڵوەکانی لە یەکتردان. ئازار و کێشەکانی بزربوون و باڵی کورتی هەڵۆیەک وەڵامەکەی وەرگرت بوو. چەند نەزان بووم لەوەی پێویستیم بە باڵی بچووک و کورتەیە. پێویستە باڵەکانم زیاتر کۆ بکەمەوە. تەنیا بەنووچی ئەوان بفڕم. باڵی کورت لە بەرزی 60 مەتری بەسەر دەریای ڕەش هەڵفڕی بەبێ چرکەیەک بیرکردنەوە بە شکست و مەرگ. بە شیپانی باڵەکانی بەلەشی نووساند بوو. تەنیا بەشی تیژی سەری باڵەکانی لە دڵی بادا کردەوە. حاڵەتی خۆ هەڵدانی ئەستوونی وەرگرت شنەی با لە سەریدا. دەنجێکی سامناچێ بوو. 100 کیلۆمەتر 150 کیلۆمەتر 190 کیلۆمەتر دیسان خێراتر. فشاری باڵەکانی ئێستا 200 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بە دژواری 100 کیلۆمەتری ڕابردوو نەبوو. بە پێچ و پەنای زۆر جوانی کۆتایی باڵەکانی لە خۆ هەڵدان وەستان. وەک تۆپێکی خۆڵەمێشی لە ژێر تریفەی مانگ بە خێرایی بەسەر شەپۆڵەکان تێپەڕی. بۆ بەرگری لە هێرشی با چاوەکانی داخست و نغڕۆی شادی بوو. 220 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. ئەگەر لە جێگای بەرزی 600 مەتری لە 1500 مەتری خۆم هەڵدایە بەڕاستی بە چه خێراییەک دەگەیشتم. ئەو بەڵێنانەی لە پێشدا دابووی لە بیری کردبوون لەگەڵ ئەو بایەتوندا ڕۆشت بوون. بەڵام ئەو لە پەیمان شتێنی خۆی نیگەران نەبوو. ئەو پەیمان و بەڵێنانە تەنیا بۆ ئەو باڵندانە کە ئاسایی بوونیان پێخۆشە باشە. کەسێک بەلووتکەی زانراوەکانی خۆی بگات نیازی بەو پەیمان و بەڵێنانە نییە. بە دەرکەوتنی خۆر جۆناسان دووبارە خەریکی ڕاهێنان بوو. لە بەرزی 1500 مەتری بەلەمی ماسیگری وەک خاڵێک لە سەرپانایی ئاوی دەریا بەرچاو دەکەوت. پۆلێک باڵندە خەریکی خواردنی بەیانی بوون. وەک خەرمانەیەک لە وردیلەکانی خاک دەسوڕانەوە. ئەو ژیا بوو. لە خۆشی و سەربەرزی وا هەستی بە شڵەژانێک دەکرد چونکە توانی بووی جڵەوی ترز لە دەست بگرێت. پاشان بەبێ هیچ ئامادەکاریەک پەڕەکانی پێشەوەی سەری بە لەشەکەوە نووسان. لە کاتێکدا پەڕەکانی کۆتایی و کەم گۆشەکەی دەکردنەوە ڕاستەوخۆ بەرەو دەریا هێرشی برد. کاتێک لە سنووری 1200 مەتر پەڕیەوە بە دوا خێرایی گەیشت بوو. با وەک دیوارێکی پتە و لێدانێکی دەنگدار ڕێگای لە پەلەکردنی دەگرت. ئێستا بە شێوەیە ڕاستەوخۆ بە خێرایی 340 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بەرەو خوارەوە دەفڕی. لە کاتێکدا ئاوی دەمی قوت دەدا دەیزانی ئەگەر باڵەکانی لەو خێراییەدا کۆنەکاتەوە بە ملیۆنان وردیلەی بچووک بوو دەگۆڕێت. بەڵام خێرایی هێز بوو. خێرایی چێژهێنەر بوو. خێرایی جوانیەکەی نایاب بوو. دووبارە خێرایی خۆی لە بەرزایی 300 مەتری دەست پێ کردەوە.
کۆتایی باڵەکانی بە شێوەیەکی هەست پێکراو لەگەڵ بای ترسناک دەکەوت. بەلەم و پۆڵێک باڵندە بە خێرایی وەک تیرە ئەستێرە بۆ لای ئەو دەهاتن. نەیدەتوانێت ڕابوەستێت، تەنانەت دەیزانی چۆن لەو خێراییەدا بسوڕێتەوە. پێکدادان بەمانەی مەرجێکی دەست بەجێ بوو. بۆی چاوەکانی خۆی داخست. ڕێک لەو بەرەبەیانەدا دوای خۆر هەڵاتن ئەم ڕووداوە ڕوویدا و جۆناسان باڵندەی دەریایی ڕوبەڕوو بۆ ناو پۆلێ باڵندەی خەریک بە خواردنی بەیانیان هێرشی برد. بە چاوی داخرا و خێرایی 340 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لە نێوان گرمەی گەورەی باو پەڕەکان. ئەمجارە هەمان بەختەوەری بۆی پێکەنی و کەسێک هیچی بەسەر نەهات. کاتێک دەنوچی خۆی بەرەو ئاسمان بەرز کردبووە، هێشتان بە خێرایی 250 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەفڕی. ئەو کاتە خێراییەکەی بە 3 کیلۆمەتر کەمتر کرد. سەرنجام دووبارە باڵەکانی کردنەوە. لەو بەرزایەدا 1200 مەتری بەلەمەکە وەک وردیلەیەک لەسەر دەریا بەرچاو دەکەوت. لەو پیرۆزیە دڵخۆش بوو. دواخێرایی باڵندەیەکی دەریایی لە کاتژمێرێکدا 340 کیلۆمەترە. ئەمەش سەرکەوتنێکی گەورەی و چرکەساتی تایبەتە لە مێژووی دەستەی باڵندەی دەریاییدا. لەو کاتەدا سەردەمێکی نوێ لە بەرامبەر جۆناسان باڵداری دەریایی کرایەوە. بەفرین بەرەو شوێنی تەنیایی و ڕاهێنانی خۆی چوو. باڵەکانی بۆ خۆهەڵدان لە بەرزایی 2400 مەتر کۆ کردەوە. ئەمجارە خۆی ئامادە کرد لە چۆنێتی سوڕانەوە تێبگات. ئەوزانی ئەگەر تەنیا دەنوچێک سەری بە ڕێژەی کەمتر لە 2.5 سانتیمەتر بجوڵێت، لەو خێرایە سەرسامەی چرخان خاوەنی پێداچانی تون دەبێت. هەرچەندە پێش فێربوونیان وانەیە زانی بووی جوڵاندنی زیاد لە دەنوچی باڵێک دەتوانێت وەک گولەی تفەنگێک بۆ سوڕانەوەی ناچار بکات. جۆناسان یەکەمین باڵندەی دەریایی لە گۆی زەویدا بوو. کاری دژواری ئەنجام دەدا. لەو ڕۆژەدا و کاتی خۆی بۆ هاودەمی لەگەڵ باڵندەکانی تر بە فێڕۆن نەدا، بەڵکو تاک و ڕۆژ ئاوا دەفڕی. سوڕانەوە سوورخواردنەوەی هێواش لە شوێنی خۆی تلانەوە، سوڕانی ناوە و فرفڕۆکی دۆزیوە. کاتێک جۆناسان لە کەناری دەریا بە پۆلێک باڵندە گەیشت، تاریکی شەو ئەو ناوەی داپۆشی بوو. ئەو جێژ و ماندوو ببوو، هەر چۆنێک بێت بە دڵخۆش سوڕایەوە لەسەر زەوی نیشتەوە. سوڕانێکی لە ناکاو ڕاست پێش ئەوەی بە زەوی بگات. بیری دەکردەوە کاتێک ئەوان لەبارەی فڕینی گوێبیست دەبن، لەبەر پێشکەوتنی چاوەڕوان نەکراوی خۆشحاڵ و شادمان دەبن. ئایا چ شتێکی گرنگتر لە ژیاندا هەیە جگە لەم هاتن و چوونە و هەوڵی شکەت لە بەلەمەکانی ماسیگری؟ ئایا هۆیەکی تر بۆ ژیان هەیە؟ ئێمە دەتوانین خۆمان لە دیلی نەزانی نازاد بکەین؟ دەتوانین خۆمان وەک خوڵقێنەرێکی ژیر و بەتوانە و خاوەنی کارامەیی بناسینەوە؟ دەتوانین ئازاد بین؟ دەتوانین فێری فڕین بین؟ موژدەی ساڵەکانی داهاتوو لە دڵیدا دەدرەوشانەوە و بە سۆز دەردەهات. کاتێک نیشتەوە وا دیار بوو ماوەیەک بەسەر کۆبوونەوەی باڵندەکانی دەریایی تێپەڕی بوون. ئەوان لە ڕاستیدا چاوەڕێی جۆناسان بوون. جۆناسان لیڤینگستۆن باڵندەی دەریایی لە ناوەڕاست بوەستە. وتەی باڵندەی بە ساڵاچوو شێوەی دەربڕینی زۆر ڕواڵەتی بوو. وەستان لە ناوەڕاستدا تەنیا بەمانەی شوورەی گەورە یان شانازی گەورە بوو. وەستان لە ناوەڕاستدا وەک شانازی شێوازێک بۆ ناساندنی باشترین و پێشکەوتوترین باڵندە بوو. ئەو بیری دەکردەوە بێگومان پۆلێ باڵندە لە کاتی خواردنی بەیانیان پێشکەوتنی چاوەڕوان نەکراوی ئەویان بینیوە. بەڵام من شانازیم ناوێت، ئارەزووی ڕێبەرایەتی ناکەم، تەنیا دەمەوێت ئەوەی دەزانم پێیان ڕابگەێنم و ئاسۆکانی داهاتووم کە پەیوەندی بە هەمومانەوە هەیە پێشانیان بدەم. ئەو بەرەو پێشەوە چوو. باڵندەی بە ساڵاچووتی باڵندەی دەریایی جۆناسان لیڤینگستۆن. هەرگیز لە فێربوون و ڕاهێنان و کۆشش لە پێناو فێربوونی زیاتری بنەمای پەیوەست بەڕووکاری نادیاری ژیان دەست هەڵنەگرن. پاشان هەروەکو دەدوا پەڕەکانی ڕووناک و ڕووناکتر دەبوون و سەرنجام بە شێوەیەک ڕووناک بوو هیچ باڵندەیەک نەیتوانی تەماشای بکات. ئەوتی جۆناسان ئەمە دوایین پێیف بوو لە دەمی دەرکەوت لە ڕێگای ئاشق کار بکە. کاتێک دووبارە توانای تەماشاکردنیان هەبوو چیانک ڕۆیشت بوو. هەروە کە ڕۆژ لە دوای ڕۆژ تێدەپەڕین، جۆناسان خۆی لە دۆخی بیرکردنەوە لەبارەی چاخ و هەروەها ئەو جیهانەی لێ هاتبوو بینی. ئەگەر لەوێ تەنیا یەک لە دەیان 1 لە 100 لەوەی لێرە بینیویەتی بیزانی بە ژیان لەسەر زەوی تا چ ڕادەیەک پەرماناتر دەبوو. ئەو لەسەر زیخەکە وەستا بوو، سیر بوو،
ئایا باڵندەیەکی تر لێرە هەیە شکاندنی سنوورداریەکانی خۆی هەوڵ بدات؟ باڵندەیەک لەو دی و گەشتەکەی بەهۆی بەدەستێنانی لە تێکنان لە بەلەمێکدا مانای فڕینیش بزانێت. لەوانەیە باڵندەیەکی تریش هەبوو بێت خۆی ئامادە دەکرد بە ئامادەبوونی پۆلی باڵندە لە ڕاستی بدوێت. هەرچەند زیاتر جۆناسان ڕاهێنانی وانەی دلۆڤانی دەکرد، زیاتر دەویست بۆ سەرزەوی بگەڕێتەوە، چونکە سەرڕای تەنیابوونی لە ڕابردوودا جۆناسان باڵندەی دەریایی وەک ڕاهێنەرێک لەدایک بوو. شێوازەکەی بۆ نیشاندانی عشقەوە بوو بەشێک لە ڕاستی خۆی بینی بوو. بە باڵندەکانی تر ببەخشێت بە دوای بینینی وا دەگەڕان. سالیڤان ئێستا کە لە فڕیندا بە خێرایی بیرکردنەوە کارامە و کارزان بوو، بەڵام دوودڵ بوو بۆ فێربوون هاوکاری ئەوانی تر بکات. جان، تۆ سەردەمێک دوور خراپیەوە، چۆن وا بیر دەکەیتەوە؟ ئەو باڵندانەی لە سەردەمی ڕابردووی تۆ دەژیان ئێستا گوێ لە وتەکانت دەگرن. تۆ ئەو پەندی پێشینانە ئێستا کە ڕاستەکەی دەرکەوتووە دەزانیت؟ ئەو باڵندەیە بەرزتر دەفڕێت، دوورتر دەبینێت. ئەو باڵندانەی تۆ لە نێوانیان هاتووی لە سەرزەوی وەستاون و لەگەڵ یەکتر شەڕ دەکەن، ئەوان بە هەزاران قۆناغ لە بەهەشت دوورن. تۆش دەڵێیت دەتەوێت لەو شوێنەی وەستاون بەهشتیان پێنیشان بدەیت؟ جان، ئەوان تەنانەت توانایان نییە سەری پەڕەکانی خۆیان ببینن. لێرە بمێنەوە و هاوکاری باڵندە نوێیەکان بکە. بەو باڵندانەی ڕێزدارن دەتوانن شتێک کە پێیان دەڵێین ببینن. بۆ ماوەیەک بێدەنگ بوو، پاشان وتی ئەگەر چیانگ بۆ جیهانەکانی پێشووی خۆی گەڕابێتەوە، تۆ ئەمڕۆ لەکوێدا بوویت؟ دواوتە وتەی دەم پاراوی بوو. سالیڤان ڕاستی دەکرد. باڵندە دوورتر دەبینێت کاتێک بەرزتر دەفڕێت. جۆناسان لەبێ مایەوە لەگەڵەو باڵندانەی تازە دەهاتن و کاری لەگەڵ دەکردن. ئەوان هەمویان لەوانەکانیان زۆر درەوشاوە و خێرا فێر دەبوون، بەڵام ئەو هەستە کۆنە دووبارە گەڕایەوە و ئەوەی دەتوانی پێشگیری لەو هەزرە بکات دەبێت لە سەرزەویش یەک دوو باڵندەی تر هەبن لە توانایاندا بێت فێر ببن. چەند زیاتر دەیتوانی فێر بێت ئەگەر چیان کە ڕۆژانە دەرکرا بوو بۆ لای دەهات. سەرنجام وتی سالی، من دەبێت بگەڕێمەوە، قوتابیەکانت زۆر باش پێش دەکەون، ئەوان دەتوانن هاوکارت بن بۆ ئەوانەی تازە دێن. سالیڤانە هێچی هەڵکێشا و ئیتری چیتری نەوت. دڵنیام دڵم بۆ تەنگ دەبێت. جۆناسان تەنیا ئەمەیوت. جۆناسان لە وەڵامدا وتی سالی، مایە شەرمەزاریە، دەبەنگ مەبە، ڕۆژانە لە هەوڵی ڕاهێنانی چ شتێکین؟ ئەگەر هاوڕێیەتیمان وەک بۆشایی و چاخ پەیوەستە، کەواتە کاتێک لە کۆتاییدا بەسەر بۆشایی و چاخدا زاڵ دەبین، برایەتی خۆمان بنەبڕ دەکەین. بەڵام زاڵبوون بەسەر بۆشایی ئەوەی لە پشت سەرمان تێپەڕاندووە لێرەیە. زاڵبوون بەسەر چاخ هەر هەمووی ئەوەی بەجێهێشت بوو هەر ئێستاکەیە. لە دەرەوە و لە ئێرە و ئێستاکە لاتوانیە ڕنگ بێت یەک دووجار یەکتر ببینین. سالیڤان باڵندەی دەریایی بەخۆی پێکەنی بە میهرەبانیەوە وتی ئەی باڵندەی شێت، ئەگەر کەسێک بتوانێت بە کەسێکی تر لەسەر زەوی ڕێگەی بینینی 1600 کیلۆمەتری تر نیشان بدات، ئەو کەسەش جۆناسان لیڤینگستۆن باڵندەی دەریایی دەبێت. ئەو تەماشای زیخی کرد. ماڵاوە جان، هاوڕێی من. ماڵاوە سالی، ئێمە دووبارە یەکتر دەبینینەوە. پاشان جۆناسان لە زەینی خۆیدا وێنەی پۆلێکی گەورە لە باڵندەکانی قەراغی دەریای لە چاخێکی تردا کێشە. بەهێزی ڕاهێنان دەیزانی تەنیا ئێسک و پەڕ نییە، بەڵکو هێمایەکی تەواوە لە ئازادی کردەوە و فڕین. بە هیچ شتێکی تر سنووری بۆ دانانرێت. فلچەر لیند هێشتان زۆر خورد بوو، بەڵام دەیزانی تاکو ئێستا هیچ باڵندەیەکی تر بە ڕەفتارێکی ئەوە سەخت و نادات پەروەرانە لەلایەن هیچ پۆلێکی باڵندەی تر ڕوبەڕوو نەبووتەوە. بەڕەنجاوی بیری کردەوە. قسەکانیان لام گرنگ نییە. لەو کاتەدا بە تێڕوانینێکی لێل بەرەو گاشە بەردەکانی دوور هەڵفڕی. لە فڕیندا جگە لە ڕۆیشتن لە شوێنێک بۆ شوێنێکی تر نرخێکی زیاتر شاردراوەتەوە. مێشولەیەکیش دەتوانێت ئەم کارە ئەنجام دات. سوڕانێکی کەم و خێرا بە دەوری باڵندەیەکی بە ساڵات و ئەمەش تەنیا بە مەبەستی گەشت و گوزار بوو بەهۆی دەرکردنم. ئایا ئەوان کوێرن؟ ناتوانن ببینن؟ ناتوانن شکۆمەندی سەردەمێک ببینن؟ ئایا بەڕاست فێر دەبین بفڕین؟ گرنگی بەوە نادەم ئەوان چۆن بیر دەکەنەوە. پێشانیان دەدەم فڕین چییە؟ من ڕاپەڕیوێکی بێوێنم. ئەگەر ئەمە ئەو شتەیە ئەوان دەیانەوێت من کارێک دەکەم، بەڕاستی داخوار منم. دەنجێک لە زەینیدا گرماندی. ئەگەرچی زۆر نەرمونیان بوو، بەڵام جۆڵاندی بەڕادەیەک هاوسەنجەکەی لە هەوادا لەدەستدا. فڵچەر باڵندەی دەریایی لێیان زویر مەبە. بە دەرکردنی تۆ باڵندەکانی تر تەگەرە بۆ خۆیان دروست دەکەن. ڕۆژێک ئەوان ئەوە دەزانن و ئەوەی تۆ بینی و تەوانیش دەبینن. ئەوان ببەخشە،
هاوکاریان بکات تاکو بزانن. بەنێوان 2.5 سانتیمەتر لە سەری باڵی ڕاستی درەوشاوەترین باڵندەی سپی لە جیهاندا دەدۆزرێنەوە. دەفڕی بەبێ هاوکاریەوانەی لەگەڵیدا بوون. دەفڕی لە کاتێکدا لە بەرزترین ڕووبەری فرین فڵچەر دەفڕی، تەنانەت پەڕێکیشی نەدەجوڵە. باڵندەی تازە پێگەیشت و کەمێک شڵەژە. چ باسە؟ ئایا شێت بوومە؟ ئایا مردووم؟ ئەمە چییە؟ دەنگێک بەهێمنی لە زەمیندا دەسوڕا و چاوەڕێی وەڵام بوو. فڵچەرلیند باڵندەی دەریایی، ئایا دەتەوێت بفڕیت؟ بەڵێ دەمەوێت بفڕم. فڵچەرلیند باڵندەی دەریایی، ئایا دەتەوێت بەو شێوە بفڕیت؟ پۆلی باڵندەکان ببەخشیت و فێربیت ڕۆژێک بۆ لای ئەوان بگەڕێیتەوە و هاوکاریان بکەیت و فێر بن؟ هیچ جۆرە دووڕوویەک لەم زیندەوەردا کارامە و سەرسوڕهێنەرە نەبوو. بە هیچ شێوەیەک گرنگ نەبوو فڵچەر باڵندەی دەریایی تاکو چ ڕادەیەک هەست بە سەربەرزی یان ڕەنجاوی دەکات. ئەو بەهێمنی دەیوت هەرم کارە دەکەم. کەواتە فڵچەر ئەو زیندەوەرە درەوشاوە بە خۆشەویستیەوە پێیوت وەرە با بفڕین، دەست پێ بکەین لەسەر ڕووبەری ئاو، فرین بناسی. لەرینەوەکە کۆتایی پێهات. جۆناسان باڵندەی دەریایی لە ئاسمانی بێ کۆتاون بوو. دوای ماوەیەک فڵچەر باڵندەی دەریایی بۆ ئاسمان هەڵفڕی، لەگەڵ دەستێکی نوێ لە قوتابیان ڕوبەڕوو بوو. خوازاری فێربوونی یەکەمین وانەی خۆیان بوون. بە سەنجینی وتی لە سەرەتادا پێویستە بزانن باڵندەیەکی دەریایی نمونەیەکی ناسنووردارە لە ئازادی. شێوەی هێنانە بەرچاوی باڵداری گەورە هەموو لەشتان لە سەری باڵێکتان تاکو سەری باڵەکەی ترتان. شتێک نییە جگە لە هەزر و بیرتان. باڵندەی کەم تەمەن بەسەر سامیەوە تێی دەڕوانی. ئەوان لایەوە بوو ئەم وتانان ناتوانن یاسایەک بۆ سوڕانەوە بن. فڵچەر ئاهێکی هەڵکێشە و سەر لە نوێ دەستی پێکردەوە. بەڵێ زێدە باشە. ئەمەی وت و بە چاوێکی ڕەخنەگرانە تەماشای کردن. وەرن فرین لە ڕووبەر دەست پێ بکەین. بە وتنی ئەموتەیە لە ئانووساتێکدا زانی هاوڕێکەی لەبارەی ئەوەی ئەو زیاتر لە فڵچەر لایەنی خوایی نییە ڕاست بوو. ئەو بیری کردەوە جۆناسان بەبێ سنوورداری باشە، تاکو من لە هەوای سووک تێدەپەڕم لە لێواری تۆ بە دیار دەکەوم زۆر دوور نییە. دەتوانم 1-2 سەرچاوە لە فرینم پێت نیشان بدەم. ئەو هەوڵی دەدا لە پێش چاوی قوتابیەکانی بە شێوەیەکی لێهاتوو ڕاست بێت. فڵچەر باڵندەی دەریایی لە ناکاو تەنیا بۆ چەند چرکەیەک هەمویانی بە هەمان شێوەی ڕاستی هەبوون بینی. بەرزتر لە خۆشەویستی بەوەی دەیبینی خۆشی دەویستن. بەبێ سنوورداری جۆناسان بیری لەم بابەتە کردەوە و پێکەنی. خەباتی ئەو فێربوون دەست پێکرا بوو. لەم زیندەوەرە کارامە و سەر سوڕهێنەرە نەبوو. بە هیچ شێوەیەک گرنگ نەبوو فڵچەر باڵندەی دەریایی تاکو چ ڕادەیەک هەست بە سەربەرزی یان ڕەنجاوی دەکات. ئەو بەهێمنی دەیوت هەرم کارە دەکەم. کەواتە فڵچەر ئەم زیندەوەرە درەوشاوە بە خۆشەویستیەوە پێیوت وەرە با فڕین دەست پێ بکەین لەسەر ڕووبەری ئاو. بەشی سێم. جۆناسان بەهێمنی بە سەرگاشە بەردەکانی دوور دەسوڕایەوە. هەموو شتێکی لەژێر چاوگرت بوو. فڵچەر باڵندەی خۆرت و سەرسەخت بەڕاستی قوتابێکی ڕاهێنراوی تەواو بوو. ئاو لە هەوادا بەهێز و سووک و خێرا بوو. بەڵام لە هەمووی گرنگتر تا مەزرۆیکی ئاگرینی بۆ فرین هەبوو. لەو چرکە ساتەدا وێنەیەکی لێڵ و خۆڵەمێشی بەلووربوونەوەیەک بە دیار کەوت و بە خێرایی 240 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بەڕۆخ ڕاهێنەرەکەی تێپەڕی. بە شێوێکی لە ناکاو هەوڵێکی تر بۆ سوڕانەوەیەکی هێمن و ئەستوونی 16 خاڵی دەستی پێکرد. لە کاتێکدا خاڵەکانی بە بەرزی دەژماردن. 8 9 10 دەبینیت جۆناسان خەریکم بە خێرایی لە هەوادا تێدەپەڕم. 11 من وەستانی دەست بەجێ وەک وەستانی تۆم دەوێت. 12 بەڵام ناتوانم بەسەریدا زاڵ بم. 13 ئەم سێ خاڵی دوایی بەبێت 14 ئای دیسان دواکەوتنی پێشوەختی فڵچەر لە بەرزیدا تووڕەیی و ڕەنجاوی بەهۆی سەرنەکەوتنی بە دوایدا هاتوو بە بەرکەوتێکی سەخت و سربزێوانە بە سوڕانێکی ناوەوە سەرۆژێر بوو. سەرنجام هاتەوە سەرخۆ بە هەناسە سواربوون لە 3 مەتری ژێر ئاستی فرینی ڕاهێنەرەکەی دابەزی. کاتی خۆت بۆ من بە فێڕۆ دەدەیت؟ جۆناسان من لە ڕادەبەدەر زەین کوێرم. من زۆر تێنەگەیشتوم. چەندین جار هەوڵم داوە بەڵام هەرگیز نەمتوانیوە سەرکەوتوو بم. جۆناسان باڵندەی دەریایی تەماشای خوارەوەی کرد و وتەکانی پەسەند کردن. دڵنیام تاکو کاتێک خۆت بە سەختی بەرز دەکەیتەوە هەرگیز ناتوانیت ئەو کارە ئەنجام بدەیت. فڵچەر
تۆ لە سەرەتا 64 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بەفی ڕۆداوە. پێویستە نەرم بیت، بتە و ڕاستە بەڵام نەرم ئەمەت لەبیر بێت. خۆی گەیاندا ستی خوارەوەی تەنیش باڵندەی لاو. ئێستا وەرە پێکەوە هەوڵ بدەین بە هەماهەنگی سەرنج بە چۆنیەتی بەرزبوونەوە بدە. چوونە ناوەم قۆناغە نەرم و ئاسانە. لە کۆتایی 3 مانگدا جۆناسان 6 قوتابی تری هەبوو. هەمویان دەرکرابوون، بەڵام لەبارەی ئەم نمونە نوێ و سەرسوڕهێنەرەی فڕین بۆ چێژ وەرگرتن لە فڕین ئەنجام دەدرا و وردبین بوون. سەرەڕای ئەمەش بۆ ئەوان سادەتر بوو مەشق لەسەر بەرنامەکانی بەرزتر بکەن. تاکوهاندانی شاراوەی بە دوایدا دەهات تێبگەن. جۆناسان پاشنیوەڕۆیان لە لیوارەکە ئاوای دەوت. هەر یەکێکمان لە ڕاستیدا نمونەیەکی ڕاستەقینە لە باڵندەی گەورەترین، نمونەیەکی بێسنووری ئازادی، فڕینێکی ڕێک، هەنگاوێک بەرەو دەرخستنی سروشتی ڕاستەقینەی ئێمە هەر شتێک سنووردارمان بکات پێویستە فڕێ بدرێت. لەبەر ئێمەیە ئەم هەموو ڕاهێنانەی خێرایی بەرز و خێرایی نزم و جوڵەی دژوار هەیە. قوتابیەکانی ماندوو ببوون لە فڕینی ڕۆژانە و خەوت بوون. ئەوان مەشقیان خۆش دەویست، چونکە خێرایی و هاندەری تێنوێتی ئەوان بۆ فێربوون دوای هەروانەیەک زیاتر دەبوو، زیاتریش دڵنیا دەبوون. بەڵام هیچ کام لەوانە تەنانەت فڵچەرلیندی باڵداریش نەگەیشت بوون ئەو باوەڕە فڕینی هزرەکان. دەکرێت تا ڕادەی فڕینی باو ڕاستەقینە بێت. لە کاتێکی تردا جۆناسان دەیوت هەموو لەشتان لەسەر پەڕی باڵێکتان تاکو و سەری باڵی ترتان شتێک نییە. تەنیا ئەو خەیاڵەتانە لەبارەی دیمەنێکی کە دەتوانن ببینن گیروداوی هزر و بیرتان و گیروداوی لەشتان تێک بشتێنن. بەڵام گرنگ نەبوو چۆن ئەمانەی ڕوون دەکردەوە. وەک داستانێکی خەیاڵی چێژهێنەر دیار بوو. ئەوەی ئەوان زیاتر پێویستیان پێی هەبوو نووستن بوو. تەنیا دوای مانجێک بوو جۆناسان وتی کاتی گەڕانەوە بۆ ناوپۆلی باڵندەکان هاتووە. هێنری کالوێن باڵندەی دەریایی وتی ئێمە هێشتا نامادەنین، ئێمە دەرکراوین، ناتوانین خۆمان بۆ ڕۆیشتن بۆ شوێنێک کە پێشوازیمان لێ ناکرێت ناچار بکەین. ئایا دەتوانین؟ جۆناسان وەڵامی دایەوە ئێمە ئازادین بۆ هەر شوێنێک خوازیار بین بفڕین. دەبێ ئەوە بین کە هەیە. لە زیخەکە جیابۆ و باڕاستەی ڕۆژهەڵات سوڕایە و بەرەو وڵات و زانگەی پۆلی باڵندەکان ڕۆیشت. قوتابیەکان دڵگران بوون چونکە یاسای پۆلی باڵنداوە بوو دەرکراوێک هەرگیز ناتوانێت بگەڕێتەوە. ئەم یاسا لە 10,000 ساڵ تەنانەت بۆ جارێکیش نشکێنرا بوو. یاسا دەیوت بمێنەوە، جۆناسان دەیوت بڕۆن. هەرێستا کیلۆمەترێک و نیو لاوەکە نزیک ببوو. ئەگەرەوان زیاتر خۆیان ڕاگرتووە ئەو بەتەنیایی لەگەڵ پۆلێکی دوژمن ڕوبەڕوو دەبوو. فڵچەر بە هۆشیاری وتی باشە، ئەگەر بەشێک لە پۆلەکەنین ناچار نابین پەیڕەوی لە یاسا بکەین. ئایا ناچارین؟ سەرەڕای ئەمەش ئەگەر پێکدادانێک لە کاردایە لێرە زیاتر دەمێنینەوە، هاوکاری دەکەین تاکو لەوێ بمێنینەوە. کەواتە لەو بەرەبەیانە ئەوان بە ئاراستەی ڕۆژئاوا هەڵفڕین. هەشت لەوانە بە ڕێزێکی شێوە بازنەیی ڕێکخران. سەری باڵەکانیان زۆر لە یەک نزیک بوو. بە خێرایی 56 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بە لێواری تاخمی پۆلی باڵندەکان گەیشتن. جۆناسان سەردەستیان بوو. فڵچەر بە نەرمی لە لای باڵی ڕاستی و هێنری کالوین پەرجوڵە و بزۆز لە لای چەپی ئەو دەڕۆیشتن. پاش ڕازاندنەوەی فڕینیان بە هێواشی بەرەو ڕاست سوڕانەوە. بەم شێوەیە باڵدارێک لە ڕووپەڕی فرین بەرەو پێچەوانە بوون بە ئاراستی ڕووپەر گەڕانەوە بەرەو ڕووپەری فرینەکەی ئەنجامی دەدا. با بە هێواشی لە هەمویانی دەدا. ڕازاندنەوەی ڕێزی باڵندەکان وەک شمشێرێکی گەورە مشت و مڕ و هەرا و هۆریای ژیانی ڕۆژانەی پۆلی باڵندەی لە یەکتر لەت کرد. چاوانی 8,000 باڵندەی چاوەڕێ بێ ئەوەی تەنانەت پێڵوەکانیان داخان تەماشای ئەوانی دەکرد. هەر یەکێک لەو 8 باڵندەیە یەک لە دوای یەک بە سوڕانەوەیکی ڕێک بە چاپوچی خۆیان بەرز کردەوە. لە سەرانسەری ڕێرەوەکە هەڵفڕین و بەهێمنی لەسەر زیخەڵان نیشتنەوە. پاشان وەک ڕووداوێکی ڕۆژانە جۆناسان باڵندەی دەریایی دەستی کرد بەرەخ نەگرتن لە فڕینیان. بۆ دەست پێکردن ئەو بە پێکەنینێکی تانە لێدانەوەتی هەمووتان بۆ کۆبنەوە کەمێک دواکەوتن. گوایە پەنگرێت بەوە ناو پۆلی باڵندە کەوت. ئەم باڵندانە دەرکراون. ئێستا گەڕاونەتەوە و ئەمە ناکرێت ڕاست بێت. پێشبینیەکانی فڵچەر لە بارەی پێکدادان لە نێوان حەپەسانی پۆلی باڵندەکان ون بوو. باشە، بە دڵنیاییەوە زۆر باشە. ئەوان دەرکراون. باڵندەیەکی گەنجتر وتی
بەڵام بەڕاستی هاوڕێیان ئەوان لەکوێ فێربوونە بەم شێوە هەڵفڕن نزیکەی کاژمێرێکی خایەن تاک و تەکانی پیرترین باڵندە بە هەموو پۆلەکە بگات ئەوان پشت گوێ بخەن. دوای ئەو چرکە ساتە بە کۆمی پەرەخۆڵەمێشەکانیان پشتیان لە جۆناسان کرد، بەڵام ئەو بۆ یەکەم جار قوتابیانی خۆی بەرەو سنووری تواناکانیان هاندا لە پەنای ئاسمان هاواری کرد. مارتین، باڵندەی دەریایی تۆوتت فڕین بە خێرایی نزم دەزانێت، هیچ نازانێت مەگەر بسەلمێنێت بفڕە. مارتین ویلیام باڵندەی بچووکی دەریایی بەهێمنی لەژێر فەرمانی توندی ڕاهێنەرەکەیدا گرفتار بوو. شڵەژە بەڕادەیەک بۆ خۆشی لە ناکاو گیر ببوو، بە بلیمەتێکی فڕین لە خێرایی بۆ خوارەوە گۆڕە. با تیژفڕترین سروەکان توانای پەڕەکان بچەمێنەوە بەبێ جوڵاندن، باڵەکان لە زیخەڵان بەرەو هەورەکان بەرز بێتەوە و بگەڕێتەوە. هەر بەم شێوەیە جارلێز ڕۆڵاند باڵندەی دەریایی لە نێوان بای بە توانایچیە پێوی تاک و بەرزی 7200 مەتر هەڵفڕی. هەوای سارد و سووک بە باڵە لولە پەڕەکانی نیشتەوە شاد و سەرسوڕماو ببوو. بەو بڕیارەی بەیانی بەرزتر بفرێت فڵچەر، باڵندەی دەریایی جوڵەی سەخت و دژواری لە هەر شتێکی تر خۆشتر دەویست. بە سوڕانەوەی هێمنی 16 خاڵی ئەستونیەکەی ساڵ بوو. ڕۆژی دواتر بە سوڕانەوەی سێیانەی لێ تێپەڕ بوو. پەڕەکانی لەژێر ڕووناچی پڕشنگداری خۆردا لە کەناری قەراغەکانی زیاتر لە جوتە چاوێک بە دزەچی تەماشای دەکردن و دەدرەوشایەوە. ڕۆژانە لە هەر کاژمێرێکدا جۆناسان لە لای تاک تاچی قوتابیانی ئامادە دەبوو، شێوازەکانی پێشان دەدان، ئامۆژگاری و سەختگیری دەکرد و ئەوانی ڕێنوێنی دەکرد، لەگەڵەوان بە ئامانجی وەرزشکردن لە نێوان هەور و زریاندا هەڵدەفڕی. لە کاتێکدا پۆلی باڵندە کۆبوونەوە و لە سەرزەوی لە بەدبەختی بەسەریان دەبرد. کاتێک فڕین کۆتایی پێهات، قوتابیەکان لە سەر زیخەکە دەحەسانەوە و لەو کاتەدا گەرم و گورتر گوێیان بۆ جۆناسان شەڵ دەکرد. ئەو هزر و بیری و ڕژێنەری هەبوو، ئەوان نەیان دەتوانی لی تێبگەن، بەڵام دواتر هزر و بیری وای دیار کرد ئەوان بتوانن لی تێبگەن. وردە وردە لە کاتی شەو بازنەیەکی تر لە گردبوونەوەی قوتابیان هاتەکایەوە، بازنەیەک لە باڵندەی مەل و مۆکەر، بەبێ ئەوەی لەلایەن یەکتریان ئەوانی تر ببیندرێن. لە تاریکیدا گوێیان لە گفت و گۆی ئەوان دەگرت و پێش دەرکەوتنی خۆر ون دەبوون. دوای مانجێک لە گەڕانەوەی دەستەی جۆناسان، یەکەمین باڵندەی پۆلەکە لە هێڵەکە پەڕیوە و داوای فێربوونی فڕینی کرد. بەم داواکاریە تەرنست لول باڵندەی دەریایی تاوانبار کرا و نیشانەی باڵندەی دەرکراوی پێبڕا. دوای ئەمە وەک هەشتەمین قوتابی جۆناسان پەسەند کرا. شەوی دواتر کڕۆکمینارد باڵندەی دەریایی سەر بە پۆلی باڵندە بە لەق و لۆقی لە زیخەڵان تێپەڕی. باڵی ڕاستی خۆی ئازاد کرد بەسەر پێکانی جۆناسان کەوت. هاوکاریم بکە. زۆر بەهێمنی وەک باڵندەیەکی لە سەرمەرگدا وتی زیاتر لە هەر شتێکی تر لە جیهاندا شەیدای فڕینم. جۆناسان وتی کەواتە وەرە لەگەڵ مندا لە زەوی بەرز بووینەوە و مەشق دەست پێ بکەین. تۆ ئاگات لێ نییە باڵەکەم ناتوانم بجوڵێنم. میناردی باڵدار، تۆ ئەو ئازادیەت هەیە خۆت بیت. خۆبوونی ڕاستەقینە هەر لێرە و هەر ئێستاکەیە. هیچ شتێک ناتوانێت ڕێگاکەت بگرێت. ئەمە یاسای باڵندەی گەورەیە. یاسایەک هەیە دەڵێت دەتوانم بفڕم، من دەڵێم تۆ ئازادی. بە سادەیی و بە خێرایی کڕۆکمینارد باڵەکانی کردنەوە و بەبێ کۆشش لە ئاسمانی تاریکی کاتی شەودا هەڵفڕی. بە هاواری ئەو پۆلی باڵندەکان لە خەو وشیار بوونەوە. بە هەموو توانای خۆی لەو سەرەوە لە بەرزایی 150 مەتری هاواری کرد. من دەتوانم بفڕم. گوێ بگرن، من دەتوانم بفڕم. بە دەرکەوتنی خۆر نزیکەی 1000 باڵندە لە دەرەوەی بازنەی قوتابیان وەستا بوون و بە تامەزرۆییەوە تەماشای میناردیان دەکرد. ئەوان گرنگیان بەوە نەدەدا ئایا دەبینرێن یانە. گوێیان دەگرت و هەوڵیان دەدا لەوتەکانی جۆناسان باڵندەی دەریایی تێبگەن. جۆناسان لە شتی زۆر سادە دەدوا و دەیوت لەوەی باڵندەیەک مافی هەیە بفڕێت و ئازادی سروشتی بنەڕەتی هەبوونیەتی هەر شتێک دژی ئەم ئازادیە بجوڵێتەوە پێویستەوە لابنرێت. تەنانەت ئەگەر ڕێو ڕەسم کۆنەپەرستی و یان سنوورداری لە هەر شێوێکی دابوونی هەبێت. دەنجێک لە ناو ئاپۆراکە بیسترا وەلا بنرێت، تەنانەت ئەگەر یاسای پۆلی باڵندە بێت. جۆناسان وتی تەنیا یاسای ڕاستەقینەمەیە بە ئازادی کۆتایی دێت. یاسایەکی تر بوونی نییە. دەنگێکی تر بەرز بووە.
چۆن ئاوچاوەڕوانیەت لە ئێمە دەبێت وەک تۆ بفرین. تۆ هەڵبژاردەی و لە باڵندەی پایەبەرز و خواوەندی. تەماشای فڵچەر بکەن. لول، چارلز ڕۆلاند، جود ئالی، ئایاوانیش هەڵبژاردەی پایەبەرز و خواوەندین؟ باشتر لە ئێوە نین؟ باشتر لە من نین؟ تەنیا جیاوازی ئەوەیە ئەوان دەستیان کردووە بە تێگەیشتنی هەبوونی ڕاستەقینەی خۆیان و مەشق لەسەری دەکەن. قوتابیەکانی و فڵچەر بەبێ ئۆقرەی لە جێی خۆترازان. ئەوان تێنەگەیشت بوون ئەمە هەمان کارە خەریکە ئەنجامی دەدەن. ئاپۆڕای باڵندەکان ڕۆژانە بەرفراوانتر دەبوو. دەهاتن و پەرسیاریان دەکرد و مانۆڕیان دەدا بۆ ئەوەی گاڵتەیان پێ بکەن. ڕۆژێک فڵچەر دوای مەشقێکی پێشکەوت و خێرا با جۆناسانی وت: پۆلی باڵندەکان دەڵێن ئەگەر تۆ کوڕی باڵداری گەورە نەبیت 1000 ساڵ لە چاخی خۆت لە پێشتری. جۆناسان ئاهەیەکی هەڵکێشا و بیری کردەوە. ئەمە خەڵاتی بەهەڵە تێگەیشتنە. ئەوان تۆ بۆ ئەهریمەن ناو دەبەن و تۆ چۆن بیری لێ دەکەیتەوە. فڵچەر: ئایا ئێمە لە چاخی خۆمان لە پێشترین؟ بێدەنگێکی درێژ بەسەر ئەو ناوەدا ساڵ بوو. بەڵێم جۆرە فڕینە هەمیشە هەبووە. بۆ ئەوەی هەر باڵدارێک گویستی فێربوونی هەبێت فێر ببێت هیچ پەیوەندیەکی بەکات و سەردەمەوە نییە. لەوانەیە لە دابوونەریتی باو پێشتر بین. پێشتر لەو شێوازەی کە زۆربەی باڵندەکان بەو هۆیە هەڵدەفڕین. جۆناسان وتی ئەمەش بۆ خۆی وتەیەکە. بۆ فڕینی ئاوەژوو ماوەیەکە سوڕایەوە. خراپتر لە هەزر و بیری پێشکەوتن لە سەردەمی ئێمە نییە. دوای هەفتەیەک ڕووداوێک ڕوویدا. فڵچەر بنەمای فڕینی خێرایی بۆ سەرەوە بۆ دەستێک لە قوتابیانی نوێی نمایش دەکرد. ئەو ساکە لە خۆهەڵدانی خۆی لە بەرزایی 2100 مەتری دەرکەوت بوو. هەروەک ڕێزاگرێک لە چەند سانتیمەتری لێوار بە خێرایی تێپەڕی. کاتێک باڵندەیەکی لاو دایکی خۆی بانگ دەکرد لە یەکەمین فڕینی ڕاستە و خۆی بەبێ ئاگایی لە ڕێڕەوەکەی ئەو باڵی کردەوە. فڵچەرلیند باڵندەی دەریایی لە دەیەکی چرکەدا بۆ خۆپارێزی لە پێکەوتن بە باڵداری لاو بە سەختی بۆ چەپ سوڕایەوە بە خێرایی زیاتر لە 320 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بەتوندی بە گاشەبەردێکی ڕق کەوت. بۆ گاشەبەردا وەک دەرگایەکی گەورە و سەخت بوو بۆ جیهانێکی تر. پێکەوتنەکەی تەقینەوەیەک لە دڵەخۆرپێ و جوڵەیەکی سەخت و پەڵەیەکی ڕەشی لێی بەدیهێنا. پاشان لە ئاسمانی بێوێنە هەڵفڕی. لە بیری دەکرد و بە بیری دەهاتەوە. لە بیری دەکرد بە ترس و لەرزەوە و لە ناخدا ناڕەحەت دەبوو. بە شێوەیەکی ترسناک هەستی بە داخباری دەکرد. دەنجێک وەک ئەوەی یەکەمین ڕۆژی ناسینی جۆناسان لیڤینگستۆن باڵندەی دەریایی گوێی لێبوو بێ بۆ هات. فڵچەر ڕەوشەکە ئەوەیە: ئێمە هەوڵ دەدەین بەهۆی ڕێکوپێکی و پش و درێژی بەسەر سنوورداریەکانی خۆمان زاڵبین. ئێمە فڕین لە نێوان گاشەبەردەکاندا تا ماوەیەکی دوور لە بەرنامەی خۆمان ناگونجێنین. فڵچەر وتی: جۆناسان. مامۆستاکەی بە ساردیەوە وتی: کوڕی باڵندەی گەورەی بەناوبانگ، لێرە چ دەکەی؟ گاشەبەرد؟ ئایا من نەمردوم؟ ئۆی فڵچەر بیر بکەوە. ئەگەر ئێستا لەگەڵ من دەدوێیت ئاشکرایە نەمردویت، وانە؟ ئەوەی کە تۆ ئەنجامی دەدەی ئەوەیە ئاستی ئاگایت بە شێوێکی لە ناکاو گۆڕیوە. ئەماش ئیتر هەڵبژاردەی خۆتە. دەتوانیت لێرە بمێنیەوە و لەم ڕووپەڕە فێر ببیت. ئەم ڕووپەڕەش زۆر بەرزترە لەوەی بەجێت هێشتووە، یانەوەیە دەتوانیت بۆ دواوە بگەڕێیتەوە لەگەڵ پۆلەکە کار بکەیت. بە ساڵە چۆن بە جۆرێک لە ئارەزووی ڕوودانی کارەساتێک بوون، بەڵام ئەوان لەوەی تۆ بەم جوانیە بەدلۆڤانی لەگەڵیان جوڵایتەوە. بێگومان دەمەوێت بۆ پۆلەکە بگەڕێمەوە. بەم زوانە لەگەڵ دەستەیەکی نوێ دەستم پێ کردووە. زۆر باشە فڵچەر. ئەوەی لەبارەیەم بابەتەمان وت لەش شتێک نییە جگە لە هزر و بیر. ئەمەت لەبیر بێت. فڵچەر سەری خۆی جوڵاند و باڵەکانی واڵاکردن و لەسەر گاشەبەردێک چاوەکانی کردنەوە. لە ناوەندی کۆبوونەوەی پۆلی باڵندەکان لەگەڵ یەکەمین بزوتنەوەی ئەو هەراو هۆریای چریقەیەک لە داد و هاوار لە ناو ئاپۆڕاکە بەرزبەوە. ئەو زیندووە. ئەو مردبوو. ئێستا زیندووە. بەسەری باڵەکەی لاواندەوە ئەوی بەرەو ژیان گەڕاندەوە. کوڕی باڵداری گەورە نە ئەوە ڕەت دەکات. ئەو ئەهریمەن هاتووە لە نێوان پۆلەکە دووبارەچی بخڵخێنێ. 4000 باڵندا لە ناو ئاپۆڕاکە بوون. بە ترس و لەرزەوە لەوەی ڕوویدا بوو هاواری ئەهریمەن وەک زریانێک لە ناو زەریادا لێیان تێپەڕی.
بە چاوی بروسکە ئاسا و دەنوکەکانی تیش دەیانوت ئەوان تەفروتونا بکەن. جۆناسان پرسی ئەگەر ئێرە بەجێ بهێڵین هەستێکی باشترت نابێ فڵچەر؟ بێگومان ئەگەر وامان کردبا بەڕهێڵستیم نەدەکرد. کتوپەڕ لەو کاتێ ئەوان لە پەیوەندی لەگەڵ یەکتردا 500 مەتر لەو بەروەستا بوون، دەنوکەکانی ئاپۆرای باڵندەکان لە ئاسمانی چۆڵ دەبریسکانەوە. جۆناسان سەرسام ببوو بۆ دژوارترین کار لە جیهاندا، ئەوەی باڵدارێک ڕازی بکەیت ئازادە. ئەگەر ئەوان تەنیا بۆ ماوەیەک بە مەشق خەریک بن دەتوانن ئەمە لەسەر خۆیان بسەلمێنن. دژواری کارەکە لەکوێدایە؟ فڵچەر هێشتان بە سەرسوڕماوی ئەو گۆڕانکاریەی ڕوویدا بوو پێڵوەکانی لە یەکتر دەدا. چیت کردووە؟ چۆن بە ئێرە گەیشتووی؟ تۆتت دەتەوێت لە نێوان ئاپۆرەی باڵندەکان دەربچیت وانە؟ بەڵێ، بەڵام تۆ چۆن؟ وەکو هەر شتێکی تر فڵچەر مەشق. بەری بەیانی پۆلی باڵندەکان شێتاتیەکەی لەبیر کرد، بەڵام فڵچەر ئەوەی لە یاد نەکرد. جۆناسان لە بیرت دێ ماوەیەک پێش چی دوت؟ لەبارەی عشقی بێ کێماسی سەبارەت بە پۆلی باڵندەکان بامانجی گەڕانەوە بەرەو لای ئەوان و هاوکاریکردنیان بەهۆی فێربوون بە دڵنیایی؟ نازانم چۆن. دەتوانی ئاپۆرای باڵندەکان کە هەوڵ دەدەن تۆ لە ناو بن ئەوانت خۆش بێت؟ ئای فڵچەر، تۆ بێگومان ڕق و قین ئەهریمەنت خۆش ناوێت. تۆ پێویستە مەشق بکەیت و باڵندەی ڕاستەقینەی دەریایی ببینی، باشیەکان لە هەر یەکێک لەواندا ببینی، هاوکاریان بکەیت ئەوانیش لە خۆیاندا ببینن. مەبەستی من لە عاشق هەر ئەوەیە و ئەوە شادی هێنەرە ئەگەر پێی بگەیت. بۆ نمونە باڵدارێکی کەم تەمەنی ئاگرین بە ناوی فڵچەر لیندم لە بیرە تازە دەرکرا بوو، ئامادە بوو تاکو دواچرکەی ژیانی لەگەڵ پۆلی باڵندەکان شەڕ بکات، دۆزەخی تاڵی خۆی لە ناوە و گاشە بەردانە دروست بکات و ئێستا ئەو لێرێ و باشتی خۆی بەرپا دەکات و پۆلەکە لەو بەر ڕێبەری دەکات. فڵچەر بۆ لای ڕاهێنەرەکەی گەڕایەوە و بۆ چرکەیەک ترسێکی لە ناکاو لە چاوەکانیدا بەدیارکەوت. من و ڕێبەری؟ مەبەستە چییە؟ من و ڕێبەری؟ ئەوە تۆیت لێرە ڕاهێنەری، ناتوانیت ئێرە بەجێ بێڵیت. ناتوانم؟ لاتوانیە ڕەنگ بێت پۆلەکانی تریش هەبن؟ فڵچەرەکانی تر وەکەوەی ئەوانیش پێویستیان بە ڕاهێنەر هەبێت و بەرەو ڕووناچی ئاراستەیان بکات. من؟ جان، من تەنیا باڵندەیکی دەریایی سادەم و تۆ لام وایە تۆ تەنیا کوڕی باڵداری گەورە بیت. جۆناسان هەناسەیەکی قوڵی هەڵکێشا و تەماشای دەریای کردووەتی. تۆ ئیتر پێویستت بە من نییە، تۆ پێویستە بەردەوامی بەناسینی خۆت بدەیت. ڕۆژانە زیاتر لە ڕۆژی پێشووتر فڵچەر باڵندەی دەریایی بێسنوور ئەو ڕاهێنەری تۆیە، تۆ دەبێ ئەو بناسیت و مەشقی لەسەر بکەیت. دوای چەند چرکەیەک لەشی جۆناسان لە هەوادا شەپۆلی دەدا. لە لەرینەوەدا بوو بەرەو نادیاربوون دەڕۆشت. ڕێگەیان پێمەدا پروپاگەندەی بێهودا بڵاو بکەنەوە یان وەک فریشتەم بناسن. باشە فڵچەر، من باڵندەیەکی دەریاییم دەمەوێت بفڕم. ڕەنگ بێت. جۆناسان فڵچەری بەلەنگاز ئەوەی چاوەکانت پێت دەڵێت باوەڕ مەکە، ئەوەی دەتوانێت بیبینی سنووردارە. تەماشای پێزانینی خۆت بکە، ئەوەی فێر بوویتە بناسە، تۆ دەتوانیت. جوانترین بیرۆکەی خۆشەویستی. ئەگەر خێزانەکەت بۆ چەند ڕۆژێک ویستی سەفەرکردنی هەبێت، پێی بڵێ بۆی دڵگرانیت بۆیە کەسێکت بۆ بان کردووە تاکو لێی بە ئاگا بێت، پاشان بووکە شوشەیەکی بچووک بە دیاری پێشکەش بکە. بەستەیەکی شەو ڕەنگ بکرا لە سەرەوەی قەرەوێڵەی نووستن هەڵیواسە. ڕستەیەکی جوان بۆ نمونە تۆم خۆشەوێ خۆشەویستەکەم بنووسە کاتێک گڵۆپی ژوورەکە دەکوژێتەوە پەیامەکەت ئاشکرا دەبێت. لە بۆنەیەکی تایبەتدا 11 گوڵی ڕۆزی سوور بکڕە و گوڵێکی ڕۆزی سووری دەستکرد لە نێویاندا دابنێ. پاشان کارتێکی لێ بەستە لەسەری بنووسە تاکو کاتێک تۆم خۆش دەوێت دوایین گوڵ سیز دەبێت. ئاوێنەیەکی دەستی جوان بکڕە وەکو دیاری پێشکەش بە خێزانەکەتی بکە، لەسەر پاکێتی ئاوێنەکە بنووسە لەم ئاوێنەیدا دەتوانیت ڕوومەتی جوانترین ئافرەتی دنیا ببینیت. پەرتوچێکی خێزانەکەت کە دەیخوێنێتەوە هەڵی بژێرە و بە پێنووسێک لە ژێر چەند پیتێک هەڵبچێشە تاکو ڕستەیەک دروست دەبێت. بۆ نمونە لە ناوەڕۆکی ئەم ڕستەیە خۆشەویستم
تۆم خۆش دەوێت بە شێوەی ڕەمز دەرمهێناوە لە بێدەنجی دەتوانرێت تەماشاکردنی مانا بکرێت باشقی پڕ بەدڵ متوربە بکرێت دەتوانرێت بەهار بە دیداری گەڵای گەڵا ڕێزان ببەن و بۆ گوڵا بۆن خۆشەکانی ئومێد لە گوڵاوی خۆشەویستی بڵێم دەمەوێت بێدەنگ بم و تەنیا بە پیتی تەماشاکردنی گوێ بگرم قوڵترین دەرد لە ژیاندا مردن نییە بەڵکو دروستکردنی بەنداوە لە بەرامبەر ڕووبارێک کە لە چاوەکانت دەچۆڕێت هێڵەکانی ژێر و وشە خێزانەکەت وردبین دەکات بە کەمێک شانس ڕستەکە دەدۆزێتەوە بۆ شوێنی کاری خێزانەکەت گوڵ بنێرە بەم کارە نەک تەنیا دەبیە هۆی شادبوونی خێزانەکەت بەڵکو کاتێک هاوکارانی ئەم کارەی تۆ ستایش دەکەن شادیەکەی دوو بەرامبەر دەبێت کاتێک لەگەڵ خێزانەکەت بۆ ناو سروش دەچن بەردێکی جوان و ساف بدۆزەرەوە و بە خێزانەکەت بڵێ ئەم بەردا وەک یادگاریەک لەم گەشتەدا دەیپارێزم پاشان پەیامێک وەک تۆم خۆش دەوێت لەسەری بنووسە و پێشکەشی بکەم لەگەڵ خێزانەکەت بەرەو چێ و ناو سەوزایی بچن لەسەر مێرگ و شتینایی دابنیشن و تەماشای ئاسمان بکەن وەکو منداڵان هەورەکان بەشتی جیاواز بچوێنن کاخەزێک و چەند قەڵەم ڕەنجێک هەڵبگرە و لەسەری وێنەیەکی منداڵان بچێشە خۆری دەم بە پێکەنین بە دوو دەست کە لەسەریان دوو نیشان هەبن و ناوی هەردووکتان لەسەری بنووسە و دڵێک لە نێوانیاندا بچێشە و لەسەر دڵەکە بنووسە تۆم خۆش دەوێت پاشان پاکەت نامەیەک ئامادە بکە و ناونیشانی شوێنی کارکردنی خێزانەکەت و ئەم ڕستەیە لەسەر بنووسە نامەیەکی ناچاری و بەپەلات تکایە بە وردی بخوێندرێتەوە پاشان بۆ شوێنی کاری خێزانەکەتی بنێرە لەوانەیە و نامەیە لە ڕۆژێکی پڕ لە سەرقاڵی بەدەستی بگات هۆنراوێکی عاشقانە ئەزبەر بکە و لە کاتێکدا لە ناو باخچەیەکی پڕ لە گوڵ دانیشتووی بۆ خێزانەکەت بیخوێنەوە بە شێوێکی لە ناکاو و بێ پێشەچی دەست بە خوێندنەوەی هۆنراوەکە مەکە چونکە دڵخواز نییە لە کاتێکدا دەیلاوێنیەوە بە شێوێکی شیرن بڵێ ئایا کاتێکی لەبار نییە هۆنراوێکی عاشقانت بۆ بخوێنمەوە لەوانەیە پێی خۆش بێت و چاوەڕێ بکات بە پەیوی ئاوا دەست پێ بکەیت گوڵی ڕۆزی سوور لەو کاتە تەماشای چاوەکانی بکە پێ بکەنە و بیلاوێنەوە و هۆنراوەکەی بۆ بخوێنەوە ئایا تۆم بە ڕۆژێکی هاوین بەراورد کردووە هوەری تۆ خۆشەویستتر و دڵخوازترە هەوای مانجی مایز بێگومان خۆنچەی ناسک دەلەرزێنێت خانووی هاوینە هەواری بۆ ماوەیەکی کەم بەکرێ دەدرێت ماوە بە ماوە چاوەکانی گەشی ئاسمان دەدرەوشێنەوە و سەردەمێک دێت کە تیشتی زێڕینی خۆر ڕەنجی خۆی لەدەست دەدات بەڵام هاوینی هەمیشەی هەرگیز بێ ڕووناچی نابێت تاکو کاتێک مرۆڤ هەناسە هەڵدەکێشێت و چاوەکان دەبینن تاکو ژیان هەیە و ژیانت پێدەبەخشێ تۆم خۆش دەوێت و هەرگیز گەرمای خۆشەویستیت لە یاد ناکەم ئەگەر خێزانەکەت تاکو درەنگ کار دەکات بەستەیەکی تایبەت لە لای خواردنی دابنێ و لە ناو بەستەکەدا هەندێک شت کە خۆشی دەوێن وەکو شیرینی پڕ بکە پاشان لەسەر کاخەزێک بنووسە بەستەی خۆشەویستی کاتێک هەلومەرج سەختە ئەم بەستەیە بکەرەوە ئەگەر لەگەڵ خێزانەکەت بۆ پارکێک دەچن و بەیاری منداڵان گەیشتن خێزانەکەت سواری جۆڵانە بکە و پاڵی پێوە بنێ ئەم کارە بیرەوەری خۆشی منداڵی بەیادی دەهێنێتەوە لقێکی گوڵی ڕۆز لە شوێنێک دابنێ کە دەزانیت خێزانەکەت پێیدا تێپەڕ دەبێت و دەیدۆزێتەوە پۆستکارتێکی پێوە بچەسپێنە و لەسەری بنووسە لەوەی هاتوویتە ناو ژیانم سپاسگوزارم ئەگەر خێزانەکەت کارێکی نوێی دۆزیوەتەوە و بۆ یەکەم جار دەیەوێت بۆ شوێنی کارەکە بچێت کاسێتێکی مۆسیقای دڵخوازی ئەو هەڵبژێرە و لە کۆتاییەکەیدا بەدەنجی خۆت ئەم پەیامە تۆمار بکە سەرکەوتوو بیت خۆشەویستەکەم من باوەڕم بە تۆیە کاسێتەکە بدا خێزانەکەت تاکو لە ڕێگای کار گوێی لێ بگرێت ئەگەر خێزانەکەت گیان لەبەرێک لە ماڵەوە بەخێو دەکات و خۆشی دەوێت لە بۆنەیەکدا وەکو جەژنی ساڵی نوێ کە دیاری بۆ خێزانەکەت دەکڕی دیارەکیش بۆ گیان لەبەرەکەشی بکڕە بە مەبەستی گەشت و گوزار بۆ لێواری دەریا یان ڕووبار بچن دڵێکی گەورە و عاشقانە لەسەر زیغ بچێشن پاشان لەگەڵ خێزانەکەت لە ناو دڵەکەدا دابنیشن لە تەمەشاکردنی خۆراوەبوون چێژ وەربگرن لەگەڵ خێزانەکەت بۆ سەیران بچن تورەکەیەک ئامادە بکە و ئەم کەلوپەلانە لە ناوی دابنێ ڕایەخێک و کەمێک میوە لەوانە توی فەرەنجی ترێ شووتی و کێوی کەمێک نان و پەنیر و چەند ساندەویچێک ئەگەر خێزانەکەت
پرسی لە تورەکەدا چی هەیە تەنیا بڵێ کەمێک خواردەمەنی. کاتێک بە شوێنێکی دڵخواز گەیشتن داوای لێ بکە بۆ ناخواردن پشوویەک بدەن تورەکەکە بکەرەوە و ئەوەی ئامادەت کردووە دەریبێنە. لە پاش نیوەڕۆیەکەدا لەگەڵ خێزانەکەت بۆ پەرتووکخانەیەکی گەورە بچن، شوێنێکی وا بتوانن ناونیشانی پەرتووکەکان ببین و لە پەرتووکی دڵخواز بگەڕێن. بەدەم قاوە خواردنەوە لیستی پەرتووکی دڵخواز ئامادە بکەن. کاتێک سوود لەم بیرۆکەیە وەربگرە خێزانەکەت لە شوێنی کاردا بێت و تۆش لەبەر هەر هۆیەک لە ماڵەوە بیت بە ناونیشانی ئەلکترۆنی نامێکی کورتی بۆ بنووسە. بۆ نمونە دڵم بۆ تەنگ بووە. کاتێک ڕۆژی دواتر دەیەوێت نامەکانی خۆی بخوێنێتەوە نامەکەی تۆ لە ئیمێڵەکەیدا دەبینێت. لە دەرفەتی تایبەتدا وەک ڕۆژی لەدایکبوونی خێزانەکەت بەرنامەی گەڕانێک بە دوای گەنجدا بۆی دابڕێژە. سەرگەرمی کاتێک دەست پێ دەکات تۆ پێشنیار بکە پیاسەیەک بۆ لێواری دەریا یان ڕووبارێک بکەن. کاتێک بە لێواری دەریا یان ڕووبارەکە گەیشتن جانتایەکی بچوو کە دیاری ڕۆژی لەدایکبوونی خێزانەکە تیایدا بێت هەڵبگرە و جانتاکە دابخە. پاشان بوتڵێک کە هەڵگری نەخشەیەکی کۆنی گەنجێکی لەسەر بێت ئامادە بکە. بۆەوەی نەخشەکەت ڕاستەچی تر دیار بێت کۆتایی نەخشەکە بە شقارتە بستێنە. لە کاتێکدا لە لێواری دەریا یان ڕووبار پیاسە دەکەن نەخشەکە لە بوتڵەکە دەربێنە و جانتاکە لە ژێر زیخ و لەمدا بشارەوە. لەوانەیە بۆ ئەوەی ئەو ئاگای لێ نەبێت ناچار بیت بۆ ماوەیەکی کورت سەرنجی ئەو بۆ لایەکی تر ڕابکێشێت. پاشان کەمێک پیاسە بکەن. دوایی بگەڕێنەوە بە دوای دۆزینەوەی جانتاکە بگەڕێن. لەسەر نەخشە هێڵێکی بەرز و نزم لە لێوارەکە بەرەو خواردنگەیەک بچێشە. لە خواردنگەکەدا خێزانەکەت نازانێت بە دوای چیدا دەگەڕێت. بۆیە پێشنیار بکە بۆ ماوەیەک لەو خواردنگەیەدا دابنیشن و قاوەیەک بخۆنەوە. کاتێک خزمەتکار قاوە دێنێت لەوانەیە ئەو شتەی بە دوایدا دەگەڕێن لە ژێر ڕوو مێزەکە بێت. کاتێک خێزانەکەت ڕوومێز هەڵدەگرێت کلیلەکە دەدۆزێتەوە. هەڵبەت ئاشکرا تۆ پێشان بە هاوکاری خزمەتکاری ئەو خواردنگەیە ئەم کارەت ئەنجام داوە. دڵنیا بە زۆربەی خزمەتکارانی خواردنگەکان لەوەی هاوکاری کەسانێکی ڕۆمانتیک دەکەن دڵخۆش دەبن. کاتێک بە دوای ڕێڕەوی نەخشەکەدا دەچن بۆ شوێنی دیاریکراو دەچێت. خێزانەکەت بە هەڵکۆڵینی زەوی جانتاکە دەدۆزێتەوە بەو کلیلەش دەیکاتەوە. دیاری نایابێ ڕۆژی لەدایکبوونی خۆی وەردەگرێت.